گفتوگۆی پێنجەم بەشی دووهەم. ئەدۆنیس ئێمە هەمیشە جەستە وەک دنیایەکی کەپتکرا و پەراوزکرا و سیر دەکەین. چۆن دەتوانین قسە لە تازەگەرێکی هونەری یان شیعری بکەین؟ گفتوگۆیەکی تەلەڤیزۆنیە. ئەدۆنیس لە ساڵی 1956 یەکەمی شیعری خۆی لە ڕێگەی گۆڤاری ئاداب دەخاتە بەردەستی خوێنەرانەوە. یەکێکیش لە شیعرە بەناوبانگەکانی ئەو کاتی قالت الأرض بوو کە لە ساڵی 1949 لە دوای لە سەردارەدانی ئانتۆن سەعادە لە بەیروت نووسی. بەڵام لە ساڵی 1954 لە دوای نووسینی قەسیدەی ئەلفەراخ سیماکانی شیعری ئەو بەدەرکەوت. اینجا دوای قەسیدەی البەحث وەڕەمات لە ساڵی 1957 و قەسیدەکانی دواتری چەمکێکی نوێی بۆ مرۆڤ و دنیا دامەزران کە دوجار بە کۆمەڵە شیعری مهیار دیمشقیدا گوزەری کرد. پاشان زەمەن الشعر کە لە ساڵی 1972 بڵاوی کردەوە لە ڕەخنەی مێژووی ئەدەبی عەرەبیدا ڕێچکەیەک بوو. لە ساڵی 1976 بەهۆی شەڕی ناوخۆ بەیروتی بەجێهێشت وەک ئوستادی میوان لە دانشگای سۆربۆن لە کۆلێژی دو فرانس، هەروەها وەک نێردراوێکی داواکراو لە ویلایەتە یەکگرتووەکان لە زانکۆی عەرەبی لە یونسکۆ مایەوە. پاشان 6 ساڵ لە زانکۆی جنین درێژەی پێدا. خۆرهەڵاتناسی فەڕەنسی ژان بیرک کە جوانترین تەرجەمەی مانای قورئانی بۆ سەر زمانی فەڕەنسی کردووە، هەروەها بەیتە هەڵواسراوەکان و کۆمەڵێک شیعری توێشی لەژێر ناونیشانی شموس پانیە وەرگێڕاوە. ئایا بەیگیشتنتان چۆن بوو؟ ئەو بە دوای بەرهەمی ڕۆشنبیری عەرەبی دادەگەڕا، بە تایبەتی بەرهەمینەوەی نوێ و سەرڕای ئەوەش بایەخی بە بەرهەمە کلاسیکەکانی وەک تاها حوسێن و ئەوانی دیکە دەدا. زمانی عەرەبی جوان دەزانێت. من وەک نهێنیەک دەمگوت ڕەنگە دەستی نووسینی شیعری هەبێت. پاشان هەندێک قەسیدەی نووسی بوو نیشانی منیدا. شیعری عەرەبی نەخێر فەڕەنسی، بەڵام هیچ شیعرێکی بڵاو نەکردوتەوە. مە شیعریەوەم خوێندوتەوە. هەروە زمانی ئەو هەتا لە لێکۆڵینەوەی سیاسی و کۆمەڵایەتی و فیکرەکانیشدا زمانێکە بە شیعریەت و هەستی شیعری ڕازاوەتەوە. زمانی تەرجەمەکردنی قورئانیشی لە ئاستێکی بەرزدایە. لە کۆمەڵێ و تەرجەمەیەش بێوی پشت بەو زمانە بەرزی خۆی ببەستێ تەرجەمەی کرد. بەڵام هەندێک جار پرسیاری لێ دەکردم. ئێمە لە ژیانی ئاسایی وەک دوو هاوڕێ لێک نزیکین. تۆ لە ڕێگای شارەزایی و لێکۆڵینەوە بیر و ڕای خۆت دەزانی کێوای لە ڕۆشنبیری خۆرئاوا کرد کە زیاتر بایەخ بە ڕۆشنبیری ئاسایی یان گریکی بدرێ نەک ڕۆشنبیری عەرەب. واز دەکەم ئەو حکومە تۆزێک گشتیە چونکە بایەخدان بە ڕۆشنبیری عەرەبی لە ئاستێکی بەرزدایە. ئەوەش کۆنە. وەک ڕەمزی ڕۆشنبیری عەرەبی هەر لە کۆن و ئیبن ڕۆشد، ئیبن سینا، بەیتە هەڵواسراوەکان سەرڕای ئەدەبی نوێ بایەخی زۆر لەلایەن فەڕەنسی و ئەڵمانیەکان بەتایبەت درا. بۆ نمونە لە ئەڵمانیا یەکێک لە خۆرهەڵاتناسەکان بورگمان کتێبێکی لەسەر مێژووی ئەدەبی عەرەبی نووسیوە کە عەرەب بە هیچ شێوەیەک بەو جۆرەیان نەنووسیوە. تۆ لە ڤۆنتۆڤای ئیتالیا گوتت خۆرئاوا وەک کۆشکێک بۆ چوونە سیاسی و ئابوووریەکانی خۆی سەیری وڵاتانی عەرەبی دەکات، نەک ژیاریەک کە 5 سەدە مێژوویەتی. هەمیشەوە دەڵێم چونکە ئەوروپا خۆرئاوا بە گشتی ناشێ وەک گشتێک سیر بکەین و لێوە حکمی لەسەر بدەین، چونکە خۆرئاوا چەند جۆرێکە، وەک چۆن لای ئێمە وڵاتانی عەرەبی چەند جۆرێکن. لێرە خۆرئاوای عەسکەری و سیاسی و ئابووری هەیە، وەک چۆن خۆرئاوای ڕۆشنبیریش هەیە. کاتێک ڕەخنە لە خۆرئاوا دەگرین، ڕەخنە لە خۆرئاوای عەسکەری و ئابووری دەگرین. ئەو خۆرئاوا سیاسی و عەسکەری و ئابووری کە دەرفەتی بەرفراوانی هەیە، لای عەرەب ڕەخنەی لێ دەگیرێ. ئەو نە عەرەب دەناسێ، نە پێوەی پەیوەستە و نە بایەخ بە ڕۆشنبیری عەرەبی دەدات. هەر بەم بۆنەوە هیوادارم سیاسی و ئابووری و عەسکەری عەرەب وەک خۆی گرنگی بەو ڕەهەندە خۆرئاوایە بدەن کە لەلایەن خۆرئاوایەکانەوە کە ببێتە هۆی گرنگیدان بە ڕۆشنبیری عەرەبی. تا عەرەب بگاتە ئەو دەرەنجامە سەرەکی کە ئابووری و عەسکەری و سیاسی بەشێکە لە ڕۆشنبیری، نەک بە پێچەوانەوە. بەداخەوە عەرەب هەموو شتێک بە بەشێک لە سیاسی دادەنێن. هەر سیستمێک وەری دەگرێت چ شانشینی بێت، وەک لە مەغریب هەیە و یان شۆڕژگێڕێک بێ، وەک لە مەشریق یان حاڵەتە ناوەندیەکە، سیاست لایەن هەموو شتێکە و ڕۆشنبیری وەزیفەی ئەو سیاسەتەیە لە خزمەتکردندایە چۆن بەرەو باشی بچین. بۆیە من لۆمەی ڕۆشنبیران دەکەم. ئایا لێرەدا دەتوانین بڵین یان وا مەزەندە بکەین ڕۆژێک لە ڕۆژان ڕۆشنبیری عەرەبی لە ناو دەچێ وەک چۆن گەلانی دیکە هەبوون و لە ناوچوون؟ ئەو هەستە هەر تەنیا لای خۆرئاوایەکان نییە، بەڵکو لای هەندی عەرەبیش هەیە. ئەگەر عەرەب لەسەرەوەی کە لەسەری دەژین هەر بەردەوام بن، سیاست و سیستمی سیاسی بە هەموو شتێ بزانن، هەموو شتێ لە خزمەتی سیستم و سیاستەکەیدا بێ، بڕوایان بە گرنگی ئیبداع وەک پێویست نەبێ، گەلێ بێ ئیبداع گەلێکی لە ناوچووە، نە ئابووری، نە سیاسی، نە سیستم. ئەگەر شوناسی خۆی نەپارێزێ، ئەوەی شوناسی ملەتیش دەپارێزێ ئیبداعە. پێویستە ئیبداع و هەموو ئەو شتانی بە ئیبداع و پەیوەستن بەشێکی سەرەکی قەواری دەوڵەت بێ، بەڵکو دەبێ ڕۆشنبیری وەک نان بێ، وەک چۆن جەستە پێویستی بەنان هەیە، عەقڵ پێویستی بە کتێب و ڕۆشنبیری هەیە. بێ و هۆشیاریە عەرەب بەرەو لە ناوچوون دەچێ.
منەو قسەیە دەکەم نەخۆر ئاواییەکان. گۆڕێک بۆ نیویۆرک. لە ساڵی 1970 قەسیدەیەک نووسی بە ناونیشانی قەبر من ئەجل نیویۆرک، تیایدا ڕای دەگەیەنیت کە شار کەوتۆتە نێو ئاگرەوە. ئایا و قەسیدەیە پێشبینی و ڕووداوی 11 سپتەمبەر بوو؟ نازانم، من بانگەشەیەوە ناکەم کە پێشبینی کەرم، بەڵکو هەستم دەکرد ئەو شارە کە ڕەمزی پێشکەوتنی دنیای نوێیە لایەنێکی دیکەی هەیە یان ڕەمزێکی دیکەی هەیە، ئەویش ڕەمزی زوڵم و زۆرداریە. بەقەدەوەی ئەو شارەم خۆش دەوێ لەگەڵەوەشدا ڕەتم کردوتەوە. بەنسبەت من دوو لایەنی هەبوو، لایەک بەهەشتە و لای دووەم دۆزەخ. بۆیە کاتێک گوتم سوف تهب الرياح من شرق وتهدم النصاحات السحاب، کەشفی شۆڕشەکان و گەلان لە بەرامبەر زوڵم و زۆرداری بکەم کە شاری نیویۆرک ڕابەرایەتیان دەکات. نەخێر، پێشبینیەوەم نەدەکرد. ئایا لە نێو هاوڕەکانت دووچاری شەرمەجاری نەبوویت، ئەوانەی کە ئاگادارن؟ بە پێچەوانەوە لە کاتی ڕوودانی 11 سپتەمبەر وتارێک لەسەر قەسیدەکەم لە گۆڤارێکی ئەمریکی لە لۆس ئانجلس دابەزی. ڕاخنەگری ئەمریکی تایدا دەڵێت ئەدۆنیس پێشبینی ئەو ڕووداوی کردووە، بەڵام لەلایەکی دیکە من نەمدەزانی ئەوم لە قەسیدەکەمدا گوتووە. من قەسیدەکەم لەبیر چووبەوە. بەڵام لە ساتەوەختی ڕوودانەکە ئایا ئەوە تەواو بە دوور نەدەزانی کە جێبەجێکەری عەرەب بێ؟ من لەو بڕوایەدا کە دووشت لێک جا دەکەمەوە، ئەویش تاکی عەرەب و دامەزراوەکانی عەرەبیە وەکو دامەزراو. من لەو بڕوایەدام کە دامەزراوە عەرەبیەکان لە هەموو دامەزراوێک دواکەوتوترن، هەتا دامەزراوە ئەفریقیەکان زۆر لە دامەزراوە عەرەبیەکان پێشکەوتوترن. بەڵگەت چییە؟ بەڵگەم تۆ بۆ هەر شارێک دەچیت، نە قوتابخانەی باش، نە زانکۆیەکی باش، هەتا شارەوانیەک نابینیت کە بە شێوەیەکی باش شەقامەکان پاک بکاتەوە. لەسەر ئاستی دامەزراوە کۆمەڵگەی عەرەبی دواکەوتووە. بەرامبەر ئەوەش ئەگەر عەرەب وەک تاکبەر بگرین، دەبینی لە زۆربەی مەیدانەکاندا سەرکەوتون، بەڵام ئەو تاکانە لە کۆمەڵگای دیکە دەژین. لەوێ دامەزراوەکان ڕێگا بەو تاکانە دەدەن کە بە ئازادی شارەزایی و بلیمەتی خۆیان بەکار بهێنن، ممارەسەی بدعی خۆیان بە ئازادی بکەن. من دواکەوتنی دامەزراوەکان بۆ ئەو هاوجومگەیی هاوپەیمانێتی بوو نەدەگەڕێنمەوە کە لە بەش یەکەم قسەمان لەسەر کرد، کەواتە لەسەر ئاستی داک دەشێت دوور نییە تاکی عەرەبی کارەمە و گەورە و بلیمەتن. باشە بۆ هەموو وردەکاریەوە بەڵێ بلیمەتن، گومانی تیادا نییە، چونکە من دەیان ناسم، نمونەی زۆریان وەک تاک دەناسم، بۆ نمونە وەک تاک بلیمەتیان هەیە. ئەو شتە جوانەی کە من لە ڕووداوی 11 سپتەمبەر دیم و لێرە قسەی لەسەر دەکەمەوەیە کە لە ساڵی ڕابردوو ئێوارەیەکی مۆسیقی لە بەرلین بۆ مۆسیقاری گەورە لیکێتی کە زۆر ناوسراوە، ئێمەش لەگەڵ کۆمەڵک بیریار و شاعری ئەڵمانیدا بووین. قسە لەسەر شۆشت لەبارەی 11 سپتەمبەرەوە کرا، بەڵام من قسەم لەسەر شتێکی دیکە کرد. لە نێو هونەرمەندان باسی دیمەنەکەم کرد، کاتی ئەو دیمەنە دەبینی بە شێوەیەکی جوان بوو کە عەقڵ قبوڵی ناکات. ڕووداوێکی وا جوانم بۆ شێوەیە نەدیوە. من ئەوم گوتیان و قسەیە مەکە، چونکە مۆسیقاری گەورەی ئەڵمانی شتوکهاوزن لە فیستیڤالێکی داوای گوتووە و فیستیڤاڵیش مقاتعی کردووە، بەڵام من ئەو شتم نەدەزانی. بەڵام ئێمە لە نێوە خۆمان هەست بۆ دەکەین، بەڵام من سەرکۆنی ئەو شتە دەکەم، مڕەتی دەکەمەوە لەبەر زۆر هەوە. دەتوانین بە شێوەیەکی دیکە بەرامبەر خۆرئاوە بوەستین. ئەو وەسیلەیە ئێمە کەرەسەکانیمان داهێناوە، دەبێت بە کەرەسەیەک بەرامبەری بوەستین کە بۆ خۆمان دامان هێناوە و دەتوانین کۆنتڕۆلی بکەین. بەڵام ئەگەر سەرنج بدەین ئەو هەموو ڕوودەکاری و گەورەیە دەشێت بەر لەوەی لە وێرانکردن و لە هێرشکردندا بەکاری بێنین، دەتوانین لە بنیادنانەوەدا سوودی لەوە بکرین. دەشێت ئەوەش بۆ تاکێتی دەگەڕێتەوە. تاکی عەرەبی تەنها لە چوارچەوەی سیستمێکی چەسپاو نەبێ ڕێگای پێنادرێت. پێویستە عەرەب بەگشتی و سیستمی عەرەبی بەتایبەت کە سیستم تەعبیر لە کۆی وزەی کۆمەلگا ناکات، نەک لە یەک هێست لەژێر هەموو هێزەکاندا ئەگەر سیستمی عەرەبی نەگاتە و ئاستا وەک چۆن لە خۆر ئاوادا هەیە، هەر لەژێر سیستمێکی تاکێتی دادەمێنێتەوە، هەر وزەکانمان کەپت دەکرێت. پەیوەندی ڕۆشنبیرانی خۆر ئاوا لەگەڵ یەکتردا چۆن دەکەوێتەوە؟ ئەو پرسیارە جوانە. هەڵبەتە کۆمەڵێک ناکۆکی هەیە، کۆمەڵێک گروپ هەیە کە هەندێکیان پەیوەندیان بەیەکەوە هەیە، ناکۆکی گەورەش لە نێوان هەندێکیان هەیە، بەڵام پێویستی ئەدەبی و هەڵوێستی سیاسی زۆر جوان لە یەک جا دەکەنەوە. ئەو دوو هەڵوێستە تێکەڵ بە یەکتر ناکەن، واتە بەگشتی لەسەر ئاستی ئەخلاق یەکتر تاوانبار ناکەن، یان تاوانی ئەخلاقی نادەنە پاڵ یەکتر، وەک چۆن لای ئێمە باوە. ڕۆشنبیرانی مەغرب یەکتر سیخۆر و گرێگرتە هەتا دوای تاوانبار دەکەن، بەڵام ئەوان حکم لەسەر دەق دەدەن، بە هیچ جۆرێک قسە لەسەر ڕەفتاری کەسەکان ناکەن، چونکە هەموو کەسێک لە ڕەفتار ئازادە. واتە ئەوان لێمە عەقڵانی ترن؟ بەڵێ، عەقڵانی تر و ئەخلاقی ترن. بابەتیانە حکم لەسەر شتەکان دەدەن. بۆ نمونە ئەگەر تۆ دژی بیرۆڕایەکی سیاسی بووی، ئەو بە هیچ جۆرێک کار ناکاتە سەر هەڵسەنگاندنی دەقەکانی تۆ. نمونەیەک دێنمەوە. فێرنۆڵ کە لەگەڵ نازیەکاندا بوو، بەڵام بە هیچ جۆرێک پێی ناڵێن تۆ نووسەرێکی گەورە نیت، یان ئەگەر شاعرێک بە شاعرێکی دیکە کاریگەر بێ،
نکوڵی لەو مەسەلەی ناکات بەڵام لای ئێمە عەرەب شاعیرێک دێت دێر بە دێر وشە بە وشە وەرت دەگرێ بەڵام یەکەم قسەی جینەودانە بە تۆ پەیوەندی ئەدۆنیس و ڕۆشنبیران ئەدۆنیس کۆمەڵێک خەڵاتی بەرزی لە شیعر بەدەستهێناوە وەک خەڵاتی ئەصدیقاء الکتاب لە لوبنان ساڵی 1973 خەڵاتی ندوة العالم الكتاب الشعر لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 1970 خەڵاتی شعر دەولیە الکوبرا لە بەلجیکا ساڵی 1986 خەڵاتی نازم حکمت الدەولیە للشعر ساڵی 1995 لە تورکیا خەڵاتی تۆلینۆی ئیتالیا 1999 خەڵاتی تاج الذهبی لە مەکدۆنیا ساڵی 1997 پاشان خەڵاتی گۆتی ساڵی 2000 پاشان خەڵاتی ئالان بوسکێ هەروە پێشەنگای دنیای عەرەب لە پاریز و وەک ڕێزلێنان پێشەنگایەکی بۆ بەرهەمەکانی کردوتەوە تۆ بۆ چوونێکی جیاوازت لەبارەی ڕۆشنبیریەوە هەیە تۆ وەک جیانبینێکی ڕەخنەی لە گۆڕانکاریەکان دەبینی وەک چۆن لێرە لە دنیای عەرەب وەزیفەیە ئایا دەتوانی قسەی زیاترمان لەبارەوە بۆ بکەی نووسین لە ڕۆشنبیرانی عەرەبیدا وەک لە پێشوو داگوتم یان فەلسەفیە یان وەرگێڕانە بەڵام لێرەدا نووسینی دیکە هەیە کە سیاسی و ئایدۆلۆژیە بۆ نمونە چەپ نووسینی خۆیان هەیە ڕاست هەیەە بەڵام هەموو ئەو نووسینانە لە بنەڕەتێکەوە هەڵدەقڵێن واتە چەپ لە بنەڕەتە ئایدۆلۆژیە مارکسی و ئەوانی دیکە و هەڵدەقڵێ ڕاست لە بنەڕەتە لیبراڵەکان بەڵام هیچ یەکێک لەوانە مادەی ئەساسی وەرناگرن کە لەسەر کەلەپور وەستاوە مادەی فکری عەرەبی فکری ئیسلامی بۆ نمونە لەبارەی معریفەوە قسە لە مەسەلەی سروشت وەحی ناکەن عەرەب ملیۆنێک و 300,000 مسلمانە بەڵام هیچ یەکێک پرسیارێکی معریفی بەمانە فەلسەفیەکەی لەبارەی ئەو وەحیە نەکردووە کە ئەو مرۆڤانە دەیڵێن هیچ کەسێک پرسیارێکی فەلسەفی لەبارەی پەیامبەرێتی نەبوئات نەکردووە هیچ کەسێک پرسیارێکی خۆڵی لەبارەی بۆچی دامەزراوە عەرەبیەکان لەگەڵ هەموو جیاوازەکانیان هەر لە شانشین و دیموکراسی و ڕۆشنبیری کەچی لە خاڵێکدا یەک دەگرنەوە ئەو خاڵەش هاوپەیمانەتی و پشتبەستنە بە ئاین هەموو لە پەیوەندیان لەگەڵ مەسەلە ئاینیەکان وەک ئەوەیە کە یەک سیستەم بن بۆ نمونە لە بەیروت کتێبێکی نوێ لەسەر مافی مرۆڤ لە کۆمەلگای عەرەبی دەرچوو هەڵبەتە و کتێبانە باز لە شکۆداری ئیسلام و مافی مرۆڤ لە ناو ئیسلامدا دەکەن بەڵام لێرە پرسیارێک نابینی کە لەبارەی خوێندنەوەی ئافرەت لە دوودەی قورئاندا بکرێ لە دەکی قورئانی پیرۆست ناوی یەک لە کۆڵینەوەم بدێ کەس لەو گیرۆگرفتە ئاساسیەکانی ڕۆشنبیری عەرەبی و کۆمەلگای عەرەبی بکات بێ ئەوەی ئەو مافانە جێبەجێ بکرێ گۆڕانی بەسەردادێت هەمیشە چەپێنراو هەیە هەمیشە کۆمەڵێک بنەڕەت هەیە هەمیشە لێرەدا کۆمەڵێک شت هەیە کە ناشێ لێ دوورکەوینەوە ئەوەش لە فکردا ناشێ گرنگترین شت لە فکردا پرسیارکردنە لەوەی کە بیری لێ ناکرێتەوە بەڵام ئێمە ئەوەی کە بیری لێ ناکرێتەوە بەجێی دەهێڵین و چوارچەوەی بۆ دەکێشین و وەلای دەخین بە دوای شتی دیکە دەگەڕین کە هیچمان پێ نابەخشێ ڕەنگەوە پەیوەندی بەوە هەبێ کە هەر لە بنەڕەتدا دەزانین ناگەینە هیچ چارەسەرکردنێک یان وەڵامێک ئەوە گرفتی بیریار نییە بیریار بە دوای شتدا دەگەڕێ پرسیار دەکات بیرڕای خۆی دەڵێ ئەنجامەکانیش لە دوای دێن ئەو لێ پرسراوی ئەنجامەکان نییە چ سلبی بێت یان ئیجابی من لە ژیاندا گرفتم هەیە پێویستە بە شێوەیەکی فکری بە دوای دابچم بەڵام فاشل بوونم یان سەرکەوتنم بابەتێکی دیکەیە بیریار هەیە هەزاران ساڵی بەسەردا تێپەڕیوە کەچی نەخوێندراوەتەوە بۆ نمونە ئەنفیری هەزاران ساڵی بەسەردا گوزەر کردووە بەڵام نەناسراوە نەخوێندراوەتەوە کەچی ئێستا هەر شاعیرێک هەر یەکێکە شیعر بنووسێ دەناسرێ لێرە لە گۆڵەپانی عەرەبیدا هەندێک بەدحاڵی بوون لە نێوان ڕۆشنبیران هەیە من لەو بڕوادام کە خراپترین دەستە لە کۆمەلگای عەرەبیدا دەستەی ڕۆشنبیرانە بەبێ جیاوازی تکایە ئەوە والێک مەدەرەوە کە بەرگریکردن بێ لە سیاسەتی عەرەبی کە هیچ شوناسێکی نییە ئایا تۆ ژوا بیر ناکەیتەوە بەڵێ منیش لەو بڕوادام ئەزمون بۆ خۆی جەخت لەو مەسەلەی دەکاتەوە ئەگەر ئەزمون توانی با شتێ بگۆڕێ ڕەنگە من ڕای خۆم بگۆڕی باە چونکە بڕوام بە حەقیقەتە جێگیر و ڕەهاکان نییە حەقیقەتەکان لە واقعەوە هەڵدەقوڵێن بەپێی ئەزمون و گۆڕان من هەتا ئێستا لەو بڕوادام کە فەرمانڕەوانی عەرەب هەموو لە چین ڕۆشنبیرانن وەزارەتی دەرەوە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی دارایی ئەمانە چینێکی ڕۆشنبیرن ئەوە بەگشتی لەسەر ئاستی بەرزی سیاست لە ئاستی نزمتر سانسۆر پۆلیسێکی ئاسایی نییە چاودێر ڕۆشنبیرە ململانی ڕۆشنبیران لەسەر ڕووپەری گۆڤار و ڕۆژنامەکان تونتر و گەشترە لە ململانی سیاسیەکان بە پلێک کە تۆ هەندێک جار وا بیر دەکەیتەوە کە ڕۆژانە خوێنی ڕۆشنبیرەکان لە گۆڤار و ڕۆژنامەکان وەک ڕووبارەکان دەڕۆن ئەوەی لە دووتوی تاوانبارکردن بەکرێگرتن دەردەکەوێت ئەوە کوشتنە کاتێک بە ڕۆشنبیرێک دەڵێیت بەکرێگیراو واتە کوشتت زانیمان چۆن سەیری ئەو چینە دەکەیت بەڵام ئەو چینە چۆن سەیری تۆ دەکەن هەڵبەتە ڕقیان لەم دەبێتەوە ئایا وە هەڵگۆڕکردنی هەستەکانە من داوای لێبوردن دەکەم چونکە هەمیشە لێرەدا دەبینم دەرهاویشتن هەیە من لەو تعبیرکردنە داوای لێبوردن دەکەم
تعبیرکردن بۆ ئاماژەپێدانە ناچێتە ناو مانای حرفیە و لێرەدا ڕۆشنبیری زۆر باشن بۆیە بە پەراوێز کراون هەروە شاعری جوان هەن لە هەموو بارەکاندا نەکەر لەو بارەوە بەڵام ئەوان کەمینەن نوێنەتی ناکەن ئایا لەبەرەوەیە کە تۆ سەر بەخۆیت ئەوە کار لەو جەستەیە دەکات من بە هیچ سیستەمێک پەیوەست نیم بە هیچ ئایدۆلۆژیایەک پەیوەست نیم من ڕۆشنبیرێکم بە پێی توانە هەوڵ دەدەم ئازاد بم کەسێک بیەوێت ئازاد بێ مەسەلەیەکی ئاڵۆزە گرانە زۆری دەوێ بەڵام من بە پێی توانای خۆم هەوڵم داوە یەکێک لە ڕۆشنبیران دەڵێ کە تۆ شاعیرێکی دیاریکراوی بەڵام دەڵێ ڕۆشنبیرێکی ترسناکە کە لە پووری بەباشی وەرگرتووە بە هۆشیاریەوە وێرانی کردووە کارەساتەکە لەوەدایە کە بەفیعلی وێرانی کردووە بەڵام شاعرانی دیکە بە ناهۆشیارەوە وێرانیان کردووە ئەوە حەقیقەتی ئەو ترسەیە کە ئەدۆنیس ڕۆڵی تادەبینێ قسەت لەسەرەوە چییە؟ من هیوادارم لەو ئاستە گەورەی ترسدا بم بەڵام ئایا تۆ لەسەرەوە تەبای کە بە هۆشیارەوە کە لە پووری وێران کردووە ئایا وێرانکردنی کە لە پوور بە ناهۆشیاری چی دەگەێنێت ئەگەر ئەوە ترسی من بێ باشە چۆن دەکرێت قسە لەسەر کەسێک بکەین کە لە پووری وێران کردووە بەڵام نزیکەی دە کتێبی لەبارەی کۆداری کە لە پووری حەقیقی عەرەبی نووسیوە ئەگەر ئەو بەلای کەمی ئەو شتانەی خوێندبایەوە کە من نووسیمە هەر لە دیوانی شیعری عەرەبی پێشکەشی شیعری عەرەبی و دوجار شیعری عەرەبی دەقی قورئانی و ئاسۆی نووسین و لێرە لە تەواوی مێژووی عەرەبی شاعرێک نابینی کارێکی وای بۆ شیعری عەرەبی بە ئەنجام گەیاندبێ ئەو تاوانبارە کە ناوی ئەدۆنیسە لە وێرانکردنی کە لە پوور بە ئەنجامی گەیاندووە ئاوە چۆن وێرانکردنێکە من لەو بڕوایادام کە ئەو مەسەلەیە بەلای دەسەڵاتەوە بێ ئەگەر مەبەست ئەوە بێ من لەسەری سوورم هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە دەسەڵات و دامەزراوە سیاسیەکانەوە هەیە لە کەلەپوور من دژی دەوەستم هەرواش دەمێنمەوە ساڵی 1975 یەکێتی نووسەرانی عەرەبی سووریا بڕیاریاندا تۆ لەو یەکێتێ دەربکەن چونکە لە ساڵی 1974 بەشداری غەرناتت کرد بوو کە بانگەشەیەک بوو بۆ ئاشتی و ئاشتەوای ڕۆشنبیران لەگەڵ ئیسرائیل ئایا تۆ زوڵم لەکراو بوویت من تەنیا زوڵم لەکراو نەبووم بەڵکو لەوە گرانتر بوو جۆرێک لە بەدحاڵیبوون بوو بەدحاڵیبوون لە زوڵم قورسترە لێرەدا زوڵمی دوانەی دەبینرێت زوڵمی عەقڵی و زوڵمی تاوان من ئەوەندەم بەسە کە زۆربەی نووسەرانی عەرەب ئەوانەی بەجەستەی ڕۆشنبیری ئایدۆلۆژی عەرەبیەوە هیچ پەیوەستبوونێکیان نییە بەرگریان لە من کردووە هەڵوێستیان نواندن و تەبەنی منیان کردووە ئەوەی کە ئەو کات گوتم ئەمڕۆ هەموو دووبارەی دەکەنەوە ئایا تۆ لەو بڕوایەدات کە توانای مانەوە و بەردەوامبوون لە گۆڕەبانی فکری و سیاسی عەرەبی ماندووبوونێکی زیاتری لە ماندووبوونی ئیبداع دەبێت بەڵام هەر تەنیا وەک پرسیار بەردەوامبوونی ڕۆشنبیران یانی چی بەردەوامی واتە ئیبداع کەواتە بەردەوامبوونی حەقیقی بەردەوامبوونی ئیبداعە ئەوە کە بتوانێت ئیبداع بکات ئەوە شتەکانی دی هیچ نرخێکی نییە ئەو گیر و گرفت و شەڕانەی کە تۆ ڕوبەڕوویان بوویتەوە ئەوە بەهێزیان کردم و بڕوایان بە کارەکانم زیاتر کرد چونکە من هەموو ئەو کەسانە دەناسم کە هێرش دەکەنە سرم وەک کەس دەیان ناسم هەندێک لەوانە من فێر کردوون ڕێگان پیشان داون شتی زۆرم بۆ ڕوو نەکردوونەتەوە لەوانە هەبوون توانای خوێندنەوەی دەقیقیان نەبوو بەڵام بەداخەوە بەو هەموو بێتوانای خۆیان شتیان لەسەر من دەنووسی هەندێک لەوانە هاوڕێی منداڵی منن حەسەن و ئەوانی دیکە هەموو ئەوانە دەناسم و لێیان دەبورم ئەرزش بۆ بارودۆخی دەرونیان دادەنم چونکە مزیاد لە پێویست لە گۆڕەپانەکە دەمێنرم کەواتە بە ئەو شتانە لەبیر بکەین زۆر جاران لۆمەی خۆم دەکەم چونکە زۆر دەردەکەوم بەڵام هەر جارێک کە هەوڵ دەدەم کەمتر دەرکەوم دەرفەتێک دێتە پێشەوە بەشی ئاواتەکانم ناکات بۆیە من داوای لە بردنیان لێ دەکەم تەواو دەیان بورم من لە ژیانی خۆم وەڵامی ئەوانم نەداوەتەوە سەیرە هەرچەندە ئەدۆنیس هێرشی دەکرێتە سەر کەچی بە دەگمەن وەڵام دەداتەوە تەنها لە سادەتەوەختی نێرگزاویدا نەبێ هەندێک جار قسەی زۆر دەکرێت کە مەحاڵە بتوانم بەرگیان بگرم لەم حاڵەتەشدا تەنها ڕوونکردنەوە دەدەم دیالۆگیان لەگەڵ ناکەم الكتاب أمس المكان الآن کە ئەدۆنیس کتێبی شیعری بە ناوی الكتاب أمس المكان الآن دانا ئەو سەفەرەی لە خاڵ بوو کە دانتی بەودی و دنیا کردی بەڵام ئەو هەر لە دنیا مایەوە وەک چۆن دانتی ڤێرجیلی وەک دلیل بۆ خۆی دانا ئەدۆنیس متەنەبی بۆ ئەو کار هەڵبژارد چونکە لە راپۆرتەکەیدا نمونەیەکی شیاو بوو کە وتاری یەکەمی پانتایی سیاسی و فکری لە مێژووی عەرەبدا بەیەکگەیاند لەو کتێبەدا ئەدۆنیس هەوڵی داوە کە پرشم بخاتە سەر گۆشە تاریکەکان و بە پەراوێزکراوەکان و قسە لەسەر نەکراوەکانی مێژووی کۆمەڵاتی عەرەبی بکات بەم جۆرەش ناوکێکی دیکەی بۆ مێژووی نوێی عەرەبی دامەزراند کە فرەیی و پێشبینی لە کۆمەلگای عەرەبی لە ڕێگای پرسیارکردنەوە بە درێژایی مێژوو بەرجەستە کرد لێرە دەمانەوێت تۆزە لەبارەی دواکارەکانت بە ناوی الكتاب أمس المكان الآن بوەستین کە تیایدا کۆمەڵێک بۆچوونی جیاوازت لەبارەی مێژووی عەرەبی
هەر لە کۆچی دوای پێغەمبەر درودی خوای لەبێت هەتا کەوتنی بەغداد لەسەر دەستی مەغۆلەکان خستۆتە ڕوو. ئایا دەتوانی بە کورتی لەبارەی ئەو کتێبەوە بدوێیت؟ ئەو کتێبە پرۆژەی سەفەرێکە لە مێژووی سیاسی ڕۆشنبیری عەرەبی. من گوتم لای ئێمە مێژووی سیاسی ئاینی مێژوویەکی دیارە، بەڵام مێژووی ڕۆشنبیری کۆمەڵایەتیمان مێژوویەکی نادیار و تەمەمژاوی و ئاڵۆزە، چونکە مێژووی ڕۆشنبیری کۆمەڵایەتیمان ڕەگەزگەری جیاجای تیادا بەشدارە، ڕەگەزی فرێ و پەنهان و بیرۆڕای جیاواز. بۆ ئەو مەسلەیە دەشێ بەڕافەکردنی ماوەی مێژووی ڕووکاری یەکەم سیاسی ئاینی بێ. بۆیە هیچ کەسێ جورئەتی ئەو مێژووە لەبەر هەر هۆیەک بێ نەکردووە، چ لەبەر پیاوانی ئاینی بێ یان پیاوانی سیاسی. جالای عەرەب مێژووی ڕۆژنبیری کۆمەڵایەتی ئەو مێژووە ڕۆشنبیریە کۆمەڵایەتی کە پڕە لە ناو دژی چۆن ڕاستی مێژووی یەکەم سیاسی ئاینی دەخاتە ڕوو یان کەشف دەکات، واتە چۆن ئەو مێژووە دەخاتە ڕوو کە لەسەر توند و تیژی وەستاوە، لەسەر سەرکوتکردن و ڕیسوایی وەستاوە. هیچ عەرەبێک هەتا ئەو مێژووە کەشف نەکات و نەیخوێنێتەوە ناتوانێت بەرەو داهاتوو هەنگاو بنێت. پەیوەستبوونت بە مەزهەبی شیعە عەلەوی ئایا یارمەتی داوی کە بۆ چوونێکی جیاواز بۆ ئیسلام بنوێنی؟ بە هیچ جۆرێ. هەر بەو بۆنەوەیەشەوە من هیچ جۆرێ پشتم بە هیچ سەرچاوێکی شیعە نەبەستووە، بۆ هەموو ڕووداوەکانیش بۆ ئەو نووسینانە گەڕاوەتەوە کە شیعە نەینووسیوە. بەڵام ڕەنگە وەک ئینتیما یارمەتیت بدات. نەخێر، چونکە مەسەلەکە فکریە. مرۆڤ ئەگەر تایەفەیەک بێ شیعەیان سونی پێویستی بە پرۆژە هەیە. پرۆژە واتە ئایا پرۆژەیەکی تایبەت بە شیعەیان عەلەوی هەتا دوایی هەیە؟ من پرۆژەیەکم بە تایەفەیەکی دیاریکراو نییە. پرۆژەی من عەرەبیە، ڕۆشنبیری و ژیاری گشتیە، بۆیە ناشێ من لەبەرەوەی لە تایەفەیەکی دیاریکراوم ئیتر بکەومە ژێر کاریگەری تایەفەی ناوبراو. ئەگەر بە دوای ئەو لێکدانەوەشدا بچین دەکەوێنێ نێودژیەکی زۆر، چونکە بیریارێکی زۆر هەیە کە سەرەتا موسڵمان نەبوون هاتنە ناو ئیسلام، دوای تەمەنێکی درێژ و تەمەنی 40 ساڵی لە دەرەوەی ئیسلام بوون، پاشان بوونە ئیسلام. ئەگەر بچین ئەو پانتایەوە تووشی شتی زۆر دەبین. ئایا ئەو کتێبە بە دوا پرۆژەی فکری تۆ دێتە ژماردن؟ من بە پرۆژەیەکی شیعری دادەنێم، بەڵام لەسەر جیهانبینی فکری وەستاوە. بۆ ئەوەی دووبارە ئەو کتێبە مێژوویە بنووسینەوە من لێرەدا باسی لایانی فکری دەکەم، ئەگینا لایانی هونەری بابەتێکی دیکەیە. ڕەنگە ئەگەر بچینە ناویەوە ئاڵۆزتر دەربکەوێت، واتە فۆرمی کتێب هەر لاپەڕەیەک لە 4 بەش پێکاتوە، کراوەتە 4 پارچە. بۆی بۆ فۆرمەش بگەین دەبێت لە جێڕانەوە دوور بکەوینەوە، چونکە من نایشارمەوە حەزم لە جێڕانەوە نییە. واتە حەز لە ڕۆمان ناکەیت؟ ڕۆمان کەم دەخێنمەوە، چونکە من سروشتم پێویستی بە زەمانێکی چڕۆ گرژ بوو هەیە، بەڵام ڕۆمان بەرەو زەمانێکی خاوت دەبات، بێزارکەرە، وەگەوەی دژت بجەنگێ. بۆیە کاتێک ڕۆمان دەخوێنمەوە وەگەوە وایە شتێک بخوێنمەوە لە خودی خۆم بمخاتە دەرەوە، بۆیە ناتوانم ڕۆمان بخوێنمەوە. جا بۆ ئەوی بە زەمانێکی ستونی بگەم لە جێڕانەوە دوور دەکەومەوە دەبێت بۆ فۆرمە بگەم. ئەو فۆرمەشم لە شاشەی سینەما وەرگرتووە، لە فیلمە مەزنەکان، لە چرکەیەک لە چرکەکان دەتوانی ڕابردوو ئێستا و گوێش لە مۆسیقا بگری، لە وێنەیەکی هونەری ورد بیتەوە و جوڵە ببینی. واتە زەمەنی جیاوازمان بۆ دەگوازێتەوە، لە ساتە وەختێکدا هونەری جۆرا و جۆرمان لەسەر شاشە بۆ دەگوازێتەوە. من گوتم ئەوە ئەو شتەیە کە پێویستم پێیەتی و پێویستە بەرجەستەی بکەم، یان بیگوازمەوە بۆ لاپەڕی شعری. بۆی لاپەڕم کردە 4 بەش. بەشی لای ڕاست گوتم ئەوە یادەوەری متەنەبیە، یادەوەری دەلیلەکە، یان کە بەڕاوی ناوم برد. پاشان بەشی چەپ ئەوەی کە ڕوودا و هەڵبجێردراوەکەمان دەیەوێت، ئاماژەیە بە جمگە سەرەکیەکان. پاشان ناوەندی لاپەڕە بە 2 بەش دابەش دەبێت. لای سەرەوە بۆ متەنەبی دەلیلەکەم دەگەڕێتەوە، ئەزمموی ژیانی، بەڵام بە ئەزمموی جۆرا و جۆری ڕۆشنبیری و سیاسی و مێژووی تێکەڵ بووە. بەشی خوار و لاپەڕەکە پرشنگە، دروستکەیە، پلاچەیە، بۆ ڕوونکردنەوە و پەیوەندی بە یەکەوەکردنی لاپەڕەکەیە، کەواتەوە بۆ چوونێکی ستونیە. هەموو لاپەڕەکان ئەوهان. ڕەخنەگەر زاهید دەروێش دەڵێت شاعیر لەو کارنەوەیدا بەرەو کاروانی ئیبداعی دەدا و بە ترۆپکی بلیمەتی شیعری دەکات، هەروەها ڕۆشنبیری و مەسوعیت ڕەت دەکاتەوە، وەک بیرتیژێک کە توانایەکی جیاکارانەی بۆ خەڵقکردنی نوێ هەیە. لە کتێبی ئەلکیتاب ئەمس المەکان الآن لەگەڵ میراتی ڕۆشنبیری عەرەبیدا بەیەکدا دەچێت کە لە دیوان الشعر العەرەبی و لە ستاتیک و داینەمیک پراکتیزەی کردووە. هەروە لەگەڵ دووبارە جێڕانەوە بە میراتی مێژوودا کە ئەدۆنیس لە سەڵات وە سەیفدا ڕافەی کردووە، تاوەکو خوێندنەوەیکی تەواو ڕەخنەی بۆ کە لە پور و ڕابردووی عەرەبی هەر لە جاهیلیەوە بکات. تۆ دوای 50 ساڵ لە خەڵقکردن و ئیبداع لەسەر ئاستی فکر و شعر ئایا دەتوانی کاریگەری خۆت بە دەرەجەی ئەو ساڵانە ببینی؟ داوای لێبوردن دەکەم. تۆم لێ دەکەی قسە لەسەر خۆم بکەم، بەڵام من بە هیچ جۆرێک حەز ناکەم قسە لەسەر خۆم بکەم، بەڵام دەمەوێت لە دەرەوەی خۆمدا قسەم بکەم. دوو تێبینیم بە نیسبەت ئەو مەسەلەیەوە هەیە. بە بڕوای من کاریگەری قوڵ هەتا ئێستا ڕووی نەداوە،
کاریگەری قۆڵ واتە ئەگەر بەنسبەت من شتێک بە ناوی ئەزمموی شیعری نوێی عەرەبی لە ئارادا بێ ئایا ئەو مانایە بەسێنتر دەبێ یان دەبێتە تەوەرەیەک لەبارەی گۆڕینی چەمکی شیعری بەگشتی وەک گوتمان گۆڕینی چەمکی شیعری بەم مانایی کە شیعر پرسیار و بە دواداگرانە بە هیچ جۆرێک لە فکر جا ناپێتەوە وەک نووسینیش هەموو ڕەگەزەکانی ڕۆشنبیری بەشداری تیادا دەکات بەو مانایە و لەو ئاستەقوڵەدا کاریگەری کەمە بەڵام دڵنیام دواتر دەبیندرێ بەڵام کاریگەری بەرچاو کاریگەری شێواز واتە بەکارهێنانی وشە بەکارهێنانی هەندێک شێوەی داڕشتن هونەری نواندن لە وێنەدا مەسەلەی شێوەکاری کە بە زمان و شێواز و وێنەوە پەیوەستە لەم بارەوە سوودیان لە من وەرگرتووە لەسەر ئاستی هونەری شیعری وشەی کۆد لای ئەدۆنیس پێویستە هەموو خوێنەرێک کۆدی تایبەت بەخۆی هەبێ بەڵام بەنسبەت من لێرە هەندێک چەمەکان تێگەیشتنی شیعری من قورس دەکەن بە مانای وردی وشە لای من دەکەونە دووتەی کۆمەڵە کۆدەوە بۆ نمونە وشەی ناکۆتایی گۆڕان چەمکی لە سنوور تێپەڕاندن و تەجاوز چەمکی توێژینەوە پرسیار چەمکی کەشف و بە دواداگەڕان خەوبینی هەموو چەمکانە کۆدەکانی من پێک دێنن بەڵام پێویستە ڕەخنەگەر ئەوانە دیاری بکات ڕەخنەگەر لە دیدی خۆیەوە دەق دەخوێنێتەوە و ئەو کۆدانە بەکاردێنێ کە لە بەرژەوەندی بۆ چوونی خۆیدایە بەلای کەمیان لە بیریان دەکات بەڵێ لە بیریان ناکات ئەو جارە گوتت کە شیعر چینینەوەی گوزارکەرە ئایا مردن قۆستنەوەی گوزارکەر نییە مردن تەنها گوزارکەر ناقۆزێتەوە بەڵکو هەموو ئەو شتە جەوهریانەش دەچنێتەوە کە لە مرۆڤدا هەیە لە بەرزترین وێناکردندا مرۆڤ لەسەر شێوەی خوا خەڵق کراوە ئەو هەموو جوانیە جوانی ڕوخسار و جوانی ڕۆح مردن دەیچنێتەوە هەر تەنها گوزارکەر ناچنێتەوە بەڵکو هەموو ئەو جوانانەش دەچنێتەوە کە لە ژیاندایە بەڵام ئەو چنینەوەیە پێویستە پاشان لە شتێکدا بێنرخ دەبێ بۆیە پێم وانیە مردن گیرۆگرفت بێ بەڵکو گیرۆگرفت ئەوەیە کە خەڵک هەموو دەمرن هەموو لەو بێنرخ گەلە بەشداری دەکەن کە مردنە ئەوەش گیرۆگرفت نییە گیرۆگرفتەکە ژیانە چۆن بژین ئەوە گرفتەکەیە چۆن شاعیر بەرگری لە مردن دەکات من بەرگری لە مردن ناکەم من هەز دەکەم هەموو ساتەکانی ژیانم مردنە هەموو ساتەکان ئێمە بەرگری ناکەین بەڵکو بۆشایی کە مردن سات بە سات دروستی دەکات بە گۆڕانی پڕ دەکەینەوە تۆش بە ژیان و شعر و خۆشەویستی هەوڵ دەدەیت ئەو فەراخە پڕ بکەیتەوە بۆەوەی لەگەڵ مردن بکەونە سەر یەک ڕێگا تا ساتی دوایی دێ و ئەو جەستە نامۆیە ناپاکیمان لێ دەکات دواوشت کە بتەوێ ڕوبەڕووی یەکەم جار ڕۆشنبیرانی بکەیتەوە چییە پێویستە ڕوون و ئاشکرا بن و بابەتیانە بکەونەوە یەکەم جار گومان لە خۆیان بکەن ڕخنە تەنها لە دەق و کردەی کەسەکان بگرن نەک کەسێتی کەسەکان ڕخنە لە خۆیان بگرن و خۆیان ماندوو بکەن واتە هەوڵ بدەن لە پیشەکەی خۆیاندا کارەمە و دەستپاک بن منەوە دەڵێم کە خۆم تایە ژیاوم نەک وەک مامۆستا بەڵکو وەک کەسێکی خاوەن ئەزمون کە مامەڵە لەگەڵ خودی خۆیدا بکات من لەو باوەڕادام بەگشتی ڕۆشنبیری عەرەبی دەبێت بەر لەوەی ڕخنە لەوی دیکە بگرێ ڕخنە لە خۆی بگرێ بە تەسەووری من بەم جۆرە کۆدەدایەکی گەورە لە ڕۆشنبیری عەرەبی دەسازێ وشەیەک بۆ گەورەکان هەرچۆنێ بێ کەس بە سەرکوتکردنی ئەوی دیکە گەورە نابێ ئاستی ئەو سەرکوتکردنە هەرچەند بێ بەڵکو بە پێدانی ئازادی بۆ خەڵکانی دیکە مەزن دەبێ جاو ئازادیە هەرچێکی بوێ سیاسی بە ئازادی مەزن دەبێت کە دەیداتە دوژمنەکەی بە سەرکوتکردن و زیندانیکردنی بچووک دەبێتەوە وشەی گەشتبینی ئایا تۆ گەشتبینی تەنها بە خۆشەویستی تەنها بە نووسینی شعر تۆ گەشتبینی ئیبداع بە دیاریکراوی گەشتبینیە من بڕوام بە وزەی عەرەب هەیە بەلای کەمی وزەی تاک بڕوام وایە کە عەرەب ڕێگا بۆ بلیمەتی خۆیان دەدۆزنەوە دووبارە خۆیان بەسەر نەخشەی دنیادا بەرجەستە دەکەن سەرچاوە بەرنامەی مبدیعون کەناڵی ئاسمانی تلڤیزۆنی ئەبوزەبی لە ڕێکەوتی 2/2002 2002 لەلایەن ئامادەکاری بەرنامە نوار و دەرهێنانی محەممەد پێشکەش کراوە و لە کاسێتەوە تەفریق کراوە من ناونیشانم بۆ هەڵبژاردووە گفتوگۆی شەشەم ئەدۆنیس لە وڵاتی ئێمە ڕۆشنبیری دۆزەخێکە لە وشە ئەگەر لە کتێبە نوێیەکەتەوە ژینگەی ڕەش دەستمان بە گفتوگۆ کرد لێرە ئەوەی گومانی تیادانی ئەوەیە کە ناونان بە کردەی خۆی هەڵساوە بەڵام ئایا ئەو ناوە هەر یەخەی دەوروبەری عەرەبی دەگرێ یان دەچێتە ژینگەیەکی گەورەتر و یەخەگیری هەرێمەکانی دیکەی دنیا ئەمڕۆژ دەبێتەوە ئایا ئەو ناونانە لەو جوگرافیا دەردەچێ و دەچێتە هەرێمەکانی دیکەی تایبەت بە مەسەلە ئاینیەکان و ناسنامە و کەلەپور دەلالەتی ئەو ناونانە لە ژینگەی عەرەبیدا دەخولێتەوە بەڵام هەڵبەتە بەپێی مەودای هەژمونی دەرەوە بۆ ژینگەکانی دیکەش درێژ بوونەوە یان گەیشتن و کارلێکەری هەیە پرەنسیپی ئەو ناونانە ڕەخنەیە پرسکردن و کۆششکردنە لە تەواوی پانتایە جیاوازەکانی ڕۆشنبیری و ئاینی و هونەری بە کۆن و نێوە تێبینی و کتێبە خوێنە دەخاتە بەرامبەر کۆمەڵک بابەتی نوێ کە ڕەگ و ڕێشەی کۆنی هەیە لەوانەش خوێندنەوەی دەقی ئاینی پەیوەندی لەگەڵ زمان
پەیوەندی لەگەڵ ئەوی دیکە، قەیرانی ناسنامە، خود، تیرۆر، پەچە، داگیرکردنی عێراق، تەکنیککاری، گلۆبالیزم، پەیوەندی خۆرەڵات بە خۆرئاوا، زۆری دیکە. ئایا پێت وانییە دەستبردن بۆ ئەو مەسەلانە بەرەو پرسیارگەلێکمان دەگەڕێنێتەوە کە پێشتر هەر لە سەدەی 20ەمەوە دەستی بۆ براوە و هەتا ئەمڕۆژ لە دووبارە خستنەوەی نەبووینەتەوە؟ ناکرێت لە مەسەلە سەرەکیەکان جا ببینەوە، دەبێت بەردەوام بەرجەستیان بکەین تاوەکو بە شێوەیەکی یەکجارەکی چارەسەریان بۆ دەدۆزینەوە. ئەگەرچی چارەسەر یەکجارەکی هەر تەنیا لە ئاین و فکری ئایدۆلۆژی و مەسەبیدا نەبێت دەست ناکەوێت. هەموو شتە کەنونیانەی وەک زمان و پێناسە و تەکنیک و سروشت و خۆشەویستی و مردن و هونەر هەتا دوایی فکر ناتوانێت لە خستنە ڕوو دووبارە خستنە ڕوویان واز بهێنێ. ڕاستە وەک ئاماژەت بۆ کرد زۆر لەو مەسەلانە چەند جار خراونەتە ڕوو، بەڵام مەسەلەکە وەیە کە بە شێوەیەکی قوڵ نەخراونەتە ڕوو، بەڵکو وەک بیرۆباوەڕ قسەی دەکراوە. مەبەستمەوەیە کە بە شێوەی ئاینیان ئایدۆلۆژی سیاسی خراونەتە ڕوو، هەرگیز بە شێوەی فکری فەلسەفەی بەرجەستە نەکراون. بۆ نمونە با مەسەلەی ئاین وەربگرین. ئەو مەسەلەیە هەر تەنیا لە ڕووی زانستی سیاسیەوە لێکۆڵینێ بارەوە کراوە. بەرزترین شتێکیش لەو مەسەلەیە کە پێی گەیشتبن خۆی لە گوتەسای جیاکردنەوەی ئاین لە دەوڵەتدا هەڵدەگرێتەوە. بەڵام خودی ئاین بە وەسفەی کە شێوەیەکە لە شێوەکانی معریفە یان بەرزترین شێوە وەک هەندێک دەڵێن یان بەو شێوەی کە سروش و پەیامبەریە هەرگی قسەی لێ نەکراوە. توێژینەوەی فکری لەبارەی ئاین هەر تەنیا لە پراکتیزەکردن و پرۆسێسەکردنی ئایندا کورت ناکرێتەوە، بەڵکو دەبێت دەست بۆ ئەسڵەکەی ببردرێت بۆ مانە و مەبەستەکەی بگەڕێنەوە. هەروە زەرورەتی چۆنێتی پێویستبوونی ئێمە بە ئاینەوە یان چۆن دەیخێنە ڕوو. ئایا بەڕاستی معریفەیە پاشان پەیامبەرێتی مانای چییە؟ هەتا دوایی هەموو ئەوانەش مەسەلەی بنەڕەتین و هەندێک لە پێشینانمان لێکۆڵینەوەیان لەبارەوە کردووە کەچی بیریارانی ئەمڕۆ پشتگوێیان خستون یان لە وروژاندنی خۆیان بەدوور دەکرن. هەموو ئەوانەی خەریکی و مەسەلانن بەبێ جیاوازی هیچ ئاکامێکیان بەدەستەوە نەداوە، تەنها دەکرێت وەک فوقەهای نوێ سەیریان بکەین و توانای فکریان خۆی لەوەدا دەبینێتەوە کە ئاین گەورەیە، بەڵام ئەو تەویلە باوەی کە بۆ ئاین دەیکەین خراپە. ئەوە تا ئێمە تەویلی دروست پێشکەش بە ئاین دەکەین بە قەدوی بچێتە بواری ڕەوادانان یان فقهیەوە هەتا دوایی دەچێتە خانی فکرەوە. ئەوەی لەباری فکری معریفی لەسەر ئاین دەگوترێت دەشێت لەبارەی زمان ناسنامە پەیوەندی بە ئەوی دیکەوە بگوترێت، وەک چۆن دەشێت لەبارەی خودی شیعریشەوە هەماشت بگوترێت. ئێستای فکری عەرەبی ڕەگ و ڕیشەی نییە، کەواتە بۆ هیچ شتێکی نوێ پێشکەش ناکات، ناچێتە دووتۆی بزافی فکری مرۆیی داهێنەرانەوە. لەو کتێبە دەڵێت گرفتی حەقیقی لە خوێندنەوەی ئەو زاراوەیە و دەست پێ دەکات کە بە فەندەمێنتاڵ ئوسوڵیەت ناو دەبرێت. خوێندنەوەی ڕەخنەی نەک خوێندنەوەی ئەو خوێندنەوانەی کە لە کۆنەوە بۆ ئوسوڵیەت دەکرا. ئەو خوێندنەوەی کە تۆ داوای دەکەی چ لە نێو عەرەب و چ لە نێو ئیسلام بە ترس دەورە دراوە. ئێمە لەو بارەوە نمونەی زۆرمان لەبەر دەستدایە، نە بە مستەفا عەبدوڕەزاق دەست پێ دەکا و نە لای نەسر حامێد ئەبوو زەید کۆتایی دێت. ئایا چەوامان لێ دەکات بەردەوام ئێمە فەندەمێنتاڵ بخوێنینەوە؟ ئایا گرفتەکە لە بەردەوامیدایە یان لە خودی فەندەمێنتاڵدایە یان لە دەسەڵاتی خوێندنەوەدایە؟ فکر و هونەر بە دیاریکراوی ترس ناکەن، چونکە ئەوانە بەهاو بیرکردنەوە بیر و باوەڕ و دابوونەریتی خوێندنەوە هەتا دوای دەگۆڕن. هەموو فکر و هونەرێک کە هاوگونجانی دروست کرد گرفتی لێ ناکەوێتەوە، هەروە هەستی هاوبەش یان عەقڵی هاوبەش بە دروست ناوی دەبات و پەسەندی دەکات، ئەگەرچی خۆی ئەوە ترۆپکی نادروستیە یان نەخۆشیە. بە هیچ جۆرێک نەفکرە و نەهونەرە، بەڵکو ڕەوای حەڵاڵی ئەوی دیە. بۆ زانین عەبدوڕەزاق و ئەبوو زەید بۆ ناویان دەبرێت کە شتێکیان خستۆتە ڕوو، بەڵام وەک چوونە ناخی مەسەلەکان بەقەد ئەوانەی پێش خۆیان جەربەزەیان نەنواندووە. هیچ شاعیرێکی بیرکەرەوەی سەردەم نابینم کە بە زمانی ئەبوو عەلای مەعەری ڕەخنەی لە ئاین و بەها ئاینەکان گرت بێ. فکر بێت ترس بوونی نییە، لێرەوەیە کە دەڵێت کۆمەلگای عەرەبی بەبێ فکر دەژی. کۆمەلگای عەرەبی لە ڕێگەی دەسەڵاتە ئاینی سیاسیەکەیەوە دەگوازرێتەوە، بێ ئەوەی بە ئازادی بخوێنێتەوە، بێ ئەوەی بە ئازادی بیر بکاتەوە و بنووسێ، بێ ئەوەی بە ئازادی گفتوگۆ بکات. کۆمەلگای عەرەبی کۆمەلگایەکە بەسەر ڕۆشنبیریدا دەسەپێ کە لە زۆنگاودا دەژی. بەم جۆرە ڕۆشنبیری لە وڵاتی عەرەبیدا بە زیندان دەچێ، وەک دۆزەخێکی سیخناخ بە وشە و دەنگ، یان وەک بیابانێک کە هیچ مێرگی تیابەدی نەکرێ. تۆ وەک پڕۆژە سەیری ناسنامە دەکەیت، پێت وایە لە کار و دەهێنان و کارکردن و گفتوگۆ بنیاد دەندرێ، بەمانەیەک لە ماناکان ناسنامە لای تۆ مۆرکێکی گردوونی هەیە. ئەوە کوور دەکەیتەوە و دەڵێیت ڕەنگە ئاواتی خۆت لە ڕابردوودا هەر ئەوە بوو بێ، بەڵام بە دڵنیایە و ئەمڕۆ ئاواتی بەرزی خۆت دەکرێت ئەوی دیکە بێ. ئایا ئەو قسەیەت لەگەڵ فکر و چەمکەکانی سەنترالێت بە هەموو هەرێم و ڕەنگەکان و تێزەکانی ململانەی و توندیدا بەریەک ناکەون؟
کە لە دنیای ئەمڕۆدا کار دەکەن و لە ئاراستەکردنی سیاسەتە ئیمپراتۆرەکەدا بەرجەستە دەبێ و پرۆژە کۆن و نوێیەکانی پێ جێبەجێ دەکەن. سەنترالیەت نمونەیەکی سەنترالیزم بدەیە کە لە ڕووی هەستی سەنتراڵێتی عەرەبیەوە بێ. بەڕێزەکان، مامۆستاکان، هەتا دوایی ئێمە بەردەوام بەهۆی لاوازی ئوفلێجی خۆمانەوە هەم دروست دەکەین. اینجا بەڕاستیان دەزانین مەسەلەکە لە سەنتراڵێت و بە یەکداچوونی ژیارەکان هەتا دوایی نییە، بەڵکو مەسەلەکە مەسەلەی ئادەمیزادە داهێنەرەکانە، ئەوانەی کە دنیا بنیاد دەنێنەوە و دەیگۆڕن و پێشەواتی دەکەن، لەگەڵەوانەی کە هیچ ناکەن، دەچنە ناوی خوان و ئاخەڵ دەکێشن، خۆیان بە خۆشگوزەرانیەوە بەستاوەتەوە بێ ئەوەی ئاسۆیان دیار بێ، بێ ئەوەی جگە لە کۆکردنەوەی سامان هیچ ئامانجێکیان هەبێت. لێرە بەمانە ڕۆشنبیری و مرۆڤایەتیەکە هیچ سامانێک لە دنیادا لەوە نزمتر و بەدەنگتر نییە لەوەی کە لەبەر دەستی عەرەبدایە. بەر لەوەی قسە لە بەدڕەوشتی ئەوی دیکە بکەین پێویستە کار بۆ لە ڕێژە هەڵکێشانی بەدڕەوشتی خۆمان بکەین، چونکە لە بیرکردنی خۆمان و بەدڕەوشتی خۆمان تەواو لە ڕاژێ ئەوی دیکەدایە. هێرشەکەیان بۆ سەرمان بەهێز دەکات. گرفتەکە یەکەمین جار و دوایین جار لە خۆمانە، لە سیاسەتی خۆمان و ڕۆشنبیری خۆمانەوەیە، لە خودی بە مرۆڤبوونی ئێمەدایە. هەموو دەستەواژەکانی وەک داگیرکار، ئیمپریالیەت و بە یەکداچوونی ژیاریەکان و سەنتریالیەتی ئەوروپایی هەتا دوایی بوونەتە هۆی دابەزین و دواکەوتن و نەزانین و بێکاری و نەخوێندەواریمان. ئەو دەستەواژانە ویان لێ هاتووە ئەقڵیەتێکمان لا بچەسپێن و دابین بکەن کە ئەقڵیەتی دواکەوتنە. هەروەها ئەگەر ڕۆشنبیریەک لای ئەمە بێتوانە و پاشگوێکی برەو پێ بدات، ئەوە بەو مانایە نییە کە بێگانە دوژمنی یەکەممان بێ، بەڵکو بەو مانایە کە عەرەب بۆ خۆی دوژمنی یەکەمی عەرەبە. لە لێکۆڵینەوە و هەوڵە نوێ ڕەخنەیەکانی عەرەب بە شێوەیەکی گشتی لە دەستبردنیان بۆ شیعر و بەتایبەتی بۆ شیعری ئەدۆنیس سێ شێواز هەڵدەگرینەوە. محەممەد میفتاح لە کتێبەکەی چرای چەمکەکان ڕەخنەی معریفی و شەڕەشیری لەوەی کە بە ڕەخنەی معریفی نابراوە دەستی داوەتەیە. هەروەها عادل زاهیر لە کتێبەکەی شیعر وجود لە تەویلی فەلسەفیەوە بۆی چووە، وەک چۆن عەبدوڵڵا غوزامی لە کتێبەکەی ڕەخنەی ڕۆشنبیری لە ڕەخنەی ڕۆشنبیری و گودەزای نەسەق و نێرایەتیەوە قسەی لێ کردووە. ئایا ئەو خوێندنەوە ڕەخنانە توانیویانە ڕنگدانەوەی ئەو لێکۆڵینەوە ڕەخنەیانەی ئەو چارەکەی دوایی سەدەی 20 بن و لە چوارچەوەی قوتابخانە کەڵەکەبووەکان دەرباز ببن، یان نەیانتوانیوە و لە نێو هەمان شێوازدا ماونەتەوە؟ زۆر بەداخەوە کە من هەتا ئێستا کتێبی مامۆستا محەممەد میفتاحم نەخوێندوتەوە. زۆر ڕێز بۆ نووسینەکانی دادەنێم، هەڵبەتە ئەو درێخیە لە مندایە و دانی پێدادەنێم، بەڵام لەو کتێبانەیە کە لەو زوانە بەرنامە بۆ خوێندنەوەیان داناوە. بەڵام مامۆستا عەبدوڵڵا غوزامی کە دووبارە ڕێزم بۆ بەرهەمەکانی هەیە لە بۆچوونەکانی و هەروە بە تایبەتی لە دەگەیشتنی بۆ شیعر من بە تەواوەتی لەگەڵی جیاواز دەکەمەوە. ڕەخنەی ڕۆشنبیری ئەو لە جەوهەردا ناونانێکی دیکەیە بۆ ڕەخنەی مارکسی بەسا دەکراویەوە، واتە ڕەخنەیەکی ڕاستەوخۆ بە ئایدۆلۆژیا کراوە کە ناوێت شیعر لە ڕێگەی شیعرەوە تێبگات، بەڵکو دەیەوێت بەهۆی دەوروبەری و بەهۆی ئەوەی لە دەرەوەی دایە تێبگات. ئەوەش بە تایبەتی لە پرۆسێسەکردنی جێندانۆفی و ستالینیەکەیدا دەردەکەوێت. ئەوە ڕەخنەیەکە بە ناوی دەرەوە، واتە ئێمە، گەل، جەماوەر، کۆمەڵ قسە دەکات. ڕەخنەیەکە بە ناوی منی دەرەوە پەیوەست بوون، ئاین، سیاسەت، ناسیۆنالیزم هەتا دوایی دەدوێت. هەموو ئەوانەش لە چوارچێوەدانان زیاتر نییە. ڕەخنەی شیعریش ڕەخنەی چوارچێوە نییە، بەڵکو گەیشتنە بە جەولەی هونەری و معریفی ناوەی شیعر و ڕەهەندەکانی. مامۆستا غوزامی لە گوڵدا بۆنەکەی نابینێ، بەڵکو هەر تەنها ببینینی گوڵدان و پەینەکەی بەسەی لێ دەکات. ئەو یەکەم جار بە کوشتنی شیعر و شیعریەت دەست پێ دەکات. دەقی شیعری بەرەو بەڵگەنامەی کۆمەڵاتی دەگوازێتەوە. بەم جۆرە خودێتی و تاکێتی تێکەڵ بە یەکتر دەکات. لە نێوان نێرایەتی و ناوکۆییە هۆزایەتی بەدەویەکە هیچ پەیوەندیەک نادۆزێتەوە. هەموو سۆز و خودێتی ناوەوە، واتە هەموو ئەوانەی کە شیعری لەسەر وەستاوە پشتگوێ دەخات. ڕەخنەیەکە هەر تەنها بەمنی دەرەوە، بەمنی کۆمەلگا، بەمنی ئینتیما ئایدۆلۆژی و ناسیۆنالیستی و کۆمەڵایەتیەوە پەیوەستە. بەڵام منی شیعر منی ناوەیە، کەواتە ئەو لەلایەکی دیکە وەستاوە و بیر دەکاتەوە کە لەگەڵ شیعر ناکۆک دێتەوە. ئەگەر تازەگەری شیعری لای عەرەب لەمانەوە بێ، ئەوە مانە لە شۆڕشی خودیەوە خۆی پەناداوە. ئەوە تاکێتی و نێرایەتی نییە بەسەر ئێمە، نەتەوە، کۆمەڵ، حیزب، هۆز، دەسەڵات، بنەماڵە، چونکە هەموو ئەوانە کەسێتی خودێتی ڕەت دەکەنەوە، پاشان هونەر و شیعریش ڕەت دەکەنەوە. ئەوە شیعری هەر تەنها لە دووتوی هەستی هاوبەشدا دەدوێ، هەروەها ئەو شیعرەی کە بە شیعری عاقڵ ناونراوە یەکێکە لە دەردەبێ دەرمانەکان، یان بە کورتی ئەو هەر تەنها ئەو شیعری دەوێ کە بەرگری لە کۆمەلگا و بەرژەوەندی کۆمەلگا دەکات، واتە ئەو شیعرەی کە بە شیعری عاقڵ ناو دەبرێ.
ئەو شیعرەی کە هیچ گرفتێ ناوڕوژێنێ بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵ و گردبوونەوەی کۆمەڵی لێ دەکەوێتەوە بە تایبەتی گردبوونەوەی نیشتیمانی. شیعری بێنرخ بۆ جەماوەری بێنرخ و مەسەلەی بێنرخە لە هەموو ئەوانەدا وا پێناچێ غوزامی وەک ڕەخنەگری شیعری بکەوێتەوە ئەتا وەک ڕەخنەگرێکی ڕۆشنبیریش ناکەوێتەوە بەقەدەوەی وەک فەقەیەک و ڕابەری مزگەوتێ دەردەکەوێت. زۆر شتی دیکەماوە کە لای غوزامی لەبارەی ڕەخنەی شیعری هەروەها ڕەخنەی ڕۆشنبیرەوە دەگوترێ. کورتیەکەی ئەوەی بە شیعرەوە بەندە ئەوەیە کەەوە بە ئەمراز و ڕێبازی ناشیعری قسە لەسەر شیعر دەکات ئەو لە دەروی شیعرەوە قسە لەسەر شیعر دەکات نەک لە ناوە شیعر. ئەوەش بەڵگەیە بۆ گەندەڵی ڕەخنەکەی. بەڵام قسەکردن لەسەر ڕەخنەی ڕۆشنبیری بۆ ئەوانی دیکە کە لەو بارەوە لە من پسپۆرترن هەڵدەگرم. بەڵام کتێبی شیعر و وجودی عادل زاهری مامۆستای فەلسەفە لە زانکۆی نیویۆرک لە قسە لەسەرکردنی دوو دڵم چونکە بە دەوری ئەزمموی شیعری مندا دەخولێتەوە بۆیە داوای لێبوردن دەکەم کە دەڵێم ئەو لە ڕەخنەی شیعری لای عەرەب نمونەیەکی دەگمەنە. ئەوە سەرڕای ئەوەی کە ئەو ڕەخنەی بە بزاوتی ڕەخنەی شیعری لە دنیای تازە بەستاوەتەوە بە تایبەتی وەک چۆن لای هادیگەر بەرجەستەیە بە هەمان شێوەش بە مێژووی خۆی پەیوەستی دەکات وەک چۆن لە فەلسەفەی عەرەبیش ئیبن سینا، فارابی، ئیبن ڕوشد نوێنەرایەتی دەکەن. هەروەها وەک چۆن لە ئەزمموی شیعری ئەلمەعاری نوێنەرایەتی کردووە ئەو شیعری لە فکر جیا نەکردوێتەوە پێی وایە شیعر جوانترین و تەواوترین تعبیرکردنە لە مرۆڤ. تێبینی ئەو چاوپێکەوتنە لەلایەن عومەر کوشی نووسەری سووری 16/5/2005 ساز کراوە. گفتوگۆی حەوتەم. من لە ڕووی هونەریەوە بوونەوەرێکی گومانکارم. ئەوەیە کە من جار نییە کە دۆنیسی شاعر دەدوێنم بەڵام یەکەم جارە دەچمە ماڵەوەی لە گوندەکەی قەسابین کە 25 کیلۆمەتر لە لاجەقیەوە دوورە ئەوەی کە لە ماڵەکەی سەرنجی ڕاکێشام زەوقی جوانکارانە و ناوماڵە عەرەبێ دیمشقیەکەی نەبوو بەڵکو ساکارێکەی بوو کە ڕنگدانەوەی تەواو لە ڕەفتاری خاوەنەکەیەوەیە. ئەوەش بۆ من وێنەیەک بوو لە دەرەوەی وێنەی ئەوەوە واتە لە دەروی ئەو وێنێ بوو کە دەمێکە میدیاکان وەک ئەستێرێک دەیخەنە ڕوو وەک ئەستێرەیەک کە چاوەڕوانی خەڵاتی نۆبلی ئەدەبی دەکات. ئەو چاوەڕوانی ئەدۆنیسی دووچاری ناوزەڕاندن و پەلاماری زۆر کردووە. هەندێک وای دەبینن کە بیرکردنەوەی خوێندنەوەی ڕەخنەگرانی ئەدۆنیس بۆ کە لە پووری عەرەبی دەمارگیرانە بووە بەرامبەر هێزی کۆنزەرواتیڤ و جۆرێکی ڕاستەوخۆش بووە لە پیهەڵدانی دامەزراوە خۆر ئاوایەکان کە خەڵاتیان بەدەستەوەیە. بەڵام بێگومان زۆربەی ئەوانە یەک گوشیان لە خاوەنی میهریاری دیمشقی نەخوێندوێتەوە یان خوێندوانەتەوە و خۆیان بە جۆرێک لە تەویلکردن ئامادە کردووە کە خاوەنەکەی بکەنە قوربانی تیۆرە پلان ئامێزەکەیان بێ ئەوەی هیچ حسابێک بۆ ئەو بەخشانە بکەن کە ئەدۆنیس پێشکەشی ڕۆشنبیری عەرەبی کردووە. بۆ نمونە ستاتیک و داینامیک بۆ خۆی دامەزرێنەرێکە کە نزیکەی 30 ساڵ بەسەر نووسینی تێپەڕیوە کەچی تاوەکو ئێستا وەک سەرچاوی بنەڕەتی خوێندنەوەی مێژووی ڕۆشنبیری عەرەبی بەکاری دێنن. هەروەک شیعرەکانی کە هەمیشە لە لێوان لایەنگران و لێکۆڵەران نیشانەی جیاوازی شیعری عەرەبی هاوچەرە لە خۆدا هەڵگرتووە. بەڵام هەندێک پێیان وایە کە ئەو جیاوازیە کاریگەریە شۆڕشگێڕیەکەی یان کودەدە ئامێزەکەی دەشێ بە پەراوێز بکرێت کە ئەسڵان بە پەراوێز ناکرێت. لەو گفتوگۆیەدا کە ئەدۆنیس پێی وایە بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی ئەلئەهرام دەشێ هەوی ڕەشکردنەوەی مێژووی ئەو بەدحاڵی بوونە بێ کە دووچاری بووە. لە ڕێگەی ئەزمموی خۆیەوە وەک شاعیر و بیریار بەڕاشکاوی قسەی لەسەر فکر و دوابەرهەمەکانی و تێگەیشتنی بۆ ناسنەوەی نادروست و لە دایکبوونی نوێ و هەروەها ڕای خۆی لەبارەی ئەو پەلامارانە دەربڕی کە دووچاریان بۆتەوە. پێم گوت ئەوەی بە دوای هەنگاوی بداعیەکانت کەوت بێت دەبینێت تۆ شەیدای شتێکی کە پێی دەڵێن لە دایکبوونی نوێ. ئایا نهێنی ئەو هەوڵدانە بەرەو سەرچڕی لە دایکبوونێکی دیکەت نابات؟ مرۆڤ بوونەوەرێکی زیندووە چونکە بەردەوام لە نوێبوونەوەدایە. بەو مانایش مرۆڤ ناسنامەیەکی ئامادە و پێشتر و هەتاهەتایی نییە. ناسنامەی ئامادە ناسنامەی شتە بێجۆڵەکانە. مرۆڤ بوونەوەرێکی جۆڵاوە و ناسنامەکەی لە پێشدایە و بەردەوام دایدەهێنێ. لای من مرۆڤی ڕاستەقینە لە جوڵە و لە دایکبوونی نوێدا دەژی بۆیە من هەمیشە بەلای گۆڕانکاریدا دەکەومەوە. هەندێک جارێک کە خۆم لە نوێبوونەوەدا نابینم حەز دەکەم ئەو نوێبوونەوەیە لە داقی داهێنەرەکانی دیکەدا ببینمەوە. ئەوەی کە من لە ناوی دەنووسم لە دەریشەوە بۆیە دەتوانم حکمیان بەسەردا بدەم. حەز دەکەم ئەوەی کە من دەینووسم یان ئەوەی کە حەزم دەکرد بینووسم هەتا ئێستا نەمنووسیوە. هەروە هەموو ئەوانەی کە کردومە جۆرێک بووە لە دەستخستنە سەر شتەکان. هەستێکی قوڵم هەیە بەوەی کە من بوونەوەرێکم لە داهاتوودا دێمەوە. ئەوەی کە نووسیویشمە دواشت نییە. هەرچەندە توانای ئەوم هەیە کە دەست لە زۆرێک لەو شتانی کە نووسیمە هەڵبگرم. چونکە کاتێک نووسینە کۆنەکانم لەگەڵ ئێستادا بەراورد دەکەم هەز دەکەم کە من کورتی تایە. نووسینەکانم بۆ گەوەی کە دەمێوانیە نە نوێنەرایەتی من دەکەن و نەدەم دوێنن.
ڕەنگە دووچاری حەپەسان بیت کە پێ دەڵام من وەک هەندێک کەس داوێنگیری هەموو ئەو شانە نیم کە نووسیمە. من لە ڕووی هونەریەوە بوونەوەرێکی گومانکارم، هیچ کاتێک ڕازی نیم بەوەی کە دەیکەم، بۆیە وەک شیعر من چاوی شعرم. دوای نزیکەی نیو سەدە لە نووسین هەندێک گەنجان کە تەمەنی هونەریان خۆی لە نیوەی ئەو تەمەنە نەداوە کەچی وەک چەندایەتی بەرهەمیان زۆر لە هی من زیاترە. ئەگەر لێت بپرسن تۆ بۆ کام قۆناغ لە قۆناغەکانی ئیبداعی خۆت زیاتر لە یانگری دەکەیت؟ من لە یانگری قۆناغی داهاتوو دەکەم. لەو شیعرانەی کە بۆ دوایە بڵاوت کردوونەتەوە هەست دەکەم لە سەرقاڵبوون بە زمانەوە بەرەو سەرقاڵبوون بە شوێن و لێبوردنەوە و گفتوگۆکردن لەگەڵ جوڵەی ناوی خۆت هەنگاوت ناوە، چۆن ئەو گۆڕانە ڕاوە دەکەی و دەیخوێنیتەوە. لە ڕابردوو لە شیعرەکانمدا دەتوانی دەستت بەر جێکەوتەی پرۆژە گەورەکان و ئایدۆلۆژیا بکەوێت، لەگەڵەوەشدا ویستی ڕزگاربوونی تیادا بینرا. هەموو ئەوانە هەژمونیان بەسەر ئەزمون و دەقەکەمدا هەبوو، بۆیە بە فکرەی گۆڕانکاری و زەمن کارم تیادەکردن. ئێستاژ وا هەست دەکەم ئەو خولیایە کۆتایی نهاتووە، بەڵام هەوڵ دەدەم سروشتی شوێن و پەیوەندیە چەسپاوەکانی لە دووتوێی کۆکردنەوەی کات و شوێندا ببینم. ئەوەش وام لێ دەکات پەیوەندیم بە شوێن پارێزگارێکی دیکە زەمانی لێ بکەوێتەوە. تۆ کە دەڵێ قۆناغ یەکەم لە شیعری من ئایدۆلۆژیا ئامێز بووە، تووشی سەرسامیم دەکەی، چونکە تۆ لەو یەکەمینانە بووی کە لە دەقدا بانگەشەی بەجێهێشتنی هەژمۆنی ئایدۆلۆژیا دەکرد. بە مانایەکی دیکە تۆ تەواو دژی بوویت. بۆ لێ دەپرسم ئایدۆلۆژیا چ دەگەیەنێت؟ من بە درێژایی ژیانم دژی ئەو ئایدۆلۆژیا بوومە کە شیعری تعلیمی مژدەبەخش دێنێتە بەرهەم، کە لە قۆناغی یەکەمی شیعریم دەدوێم مەبەستمەوەیە کە من لەو قۆناغە تاکێک بووم لە دووتوی پرۆژەیەکی گشتی. شعرم لەو قۆناغەدا بەمانە ئەفلاچوونەکەی سیاسی نەبووە، بەڵکو بە مەبەستی بنیاددانی مرۆڤ بووە. هەر لەوەیە داهێنانەوەی ئایدۆلۆژیا ئایا هیچ شتێک لە فکری حزبی ناسیۆنالیستی سووری لە ناو ئەدۆنیس ماوەتەوە کە کاتی خۆی ماوەکی کورد سەر بەو حیزبە بووە؟ کاریگەری زۆرێک لە فکرەکانی ئەنتوان سەعادە کە تیۆریزەکەری حزبی ناسیۆنالیستی سووری بوو، بۆ نمونە کۆمەڵێک فکری دژ بارگەڕسپەرستی، هەروەها هێنانە ناوەی چەمکی بەرەبابی مێژووی کە لە تاکە کۆمەلگایەکدا ئاماژەی بە یەکەولەکانی ڕۆشنبیریەکان دەکرد، وێڕای تێگەیشتنی بۆ بەرەبابی ژیاری لە کۆمەلگای عەرەبی ئیسلامی و ئەو شوێنەی کە لەوێدا کۆتاییمان پێهێنا و ڕێگای زمانی عەرەبیمان پێدان و ئێستاش شانازیان پێوە دەکەین و بە فەزلی ئەوان بڕوامان بە عەرەببوون و بەمانە ڕۆشنبیریەکەی لەلا چەسپا. ئێمە بەشێکین لەو ژیاری گشتیە کە ژیاری فیرعونیەکان و سۆمەریەکان و فینیقیەکان دەگرێتەوە. هەروەها هەندێک فکری لەباری لە یەکجیاکردنەوەی ئاین و دەوڵەت لا هەبوو، قایل بوو بەوەی کە ئاین مەسەلەیەکی شەخسی بێ و دەبێت لەو چوارچێوەدا ڕێسی لە بگیرێ. من لەو بڕوایەدام کە زۆرێک لەو بیر و بڕوایانە هەتا ئێستا ملکەچی بە تەویلکردن دێن. لەو بڕوایەدام فکرە قوڵەکەی ئەنتوان سەعادە دژی هەموو بنەچە و ڕەگەزپەرستیەک بوو کە ئێستا زیاد لە هەموو کاتێکی ڕابردوو پێویستترن. بە بڕوای من هەموو شاعیر و بیدیارێکی حەقیقی نەفاشیە و نەڕەگەزپەرست. ئەوەی کە لە سیرەی سەعادە سەرنجم ڕادەکێشێ ئەو پەیوەندی قوڵە بوو کە بە ئەدەب و هونەرەوە هەیبوو بە پێچەوانی هاوچەرخەکانی لە سیاسی و بیدیار و ئەوانەی کە زۆر قسەیان لەسەر ئەوە دەکرد کە ئەدەب ئاوێنی ڕنگدانەوەی کۆمەلگایە و دەبێت تعبیری لێ بکات. ئەو خوالی خۆشبێ دەیگوت هونەر ڕۆشنابەخشە. جیاوازەکە ئاشکرایە چونکە ئەوەی کە ئەو دەیویست گرنگی بە کۆمەلگا زۆرتر بوو. هەروەها شتێکی دی کە لەو فێربوومەوە بوو کە هەموو پرۆژەیەکی هونەری و فکری بۆ خۆیان پرۆژەی کراون، هیچ دەرفەتێک بۆ دوایین فکری داخراو نابێ هەبێ. زۆر لەو شتانە بە داڕشتنی دیکە لای من هەیە و لەلایەن خۆمەوە کارم لەسەر کردو و تێکەڵی بەرهەمە شیعریەکانی خۆم کردوون. ئایا تۆ لەو بڕوایەدای کە لەگەڵ فکرەکان ئەنتوان سەعادەدا زۆرێک لە خراپ تێگەیشتنت بە وراست جێهێشت بێ کە تۆ ئەوی دووچاری بە تاویلکردن کرد؟ هەڵبەتە من هەتا ئێستاش بەدەست بەدحاڵیبوونی مێژوویەوە دەناڵێنم، هەروەها هەست دەکەم ئەو بەدحاڵیبوونە لە خۆ و ڕەمەکیانە نەبووە، بەڵکو بەدنیازی لە پشتەوە بووە. هەندێک جار کەسانێک وەک تاک پەلامارم بۆ دێنن کە ئەسڵەن نەیان خوێندومەتەوە، هەندێکیش لە پەلامارەکان بۆ ئیرەی و هاودژبوون دەکەڕێتەوە، هەروە هەندێک ئیرەیان بەو ناوبانگ و ئامادەی من دێ، هەندێکیش لەوێەوە پەلامارم دەدەن کە ئەسڵەن بڕوایان بەوە نیە تاکی عەرەبی بتوانێ بەم جۆرەی من کاریگەری هەبێ و بتوانێت بە شێوەیەکی سربەخۆ عەقلانە لە مەجالەکەی خۆی شتگەلێک جێبەجێ بکات. پیلان هەمیشە پێی وایە ئەگەر کەسێک بتوانێت سەرکەوتنێکی جیهانی بەدەست بێنێ، یان دەبێت ڕژێمی عەرەبی لە پشت بێ یان دەستگایەکی بیانی. زۆر بەشیان ناتوانن ئەوە قبول بکەن کە گەنجێکی هەژاری وەک ئەدۆنیس لە لادەیەکی بچووکی دەوروبەری لازەقیە کە ناوی قەسابینە بەبێ پشگیری لایەن و ڕژێمێک بتوانێت ئەو هەموو بەخششە بە ئەنجام بکێنێ. بەڕای من ئەوە قەیرە متمانەی توانێت تاکی عەرەبی نیشاندادات.
نووسەری عەرەبی دەق ناخوێنێتەوە، پەیوەستبوونەکان دەخوێنێتەوە. گرفتەکە بۆ دەقەکانمان ناگەڕێتەوە، بەڵکو بۆ ئەو ئەقڵە دەگەڕێتەوە کە دەقەکان دەخوێنێتەوە. بەڕای من ئەمڕۆ گرفتی ڕۆژنبیری عەرەبی گرفتی خوێندنەوەیە، نەک گرفتی نووسین، بۆیە زۆر دەقی گرنگ هەن ونن. لە دووە بەرهەمەکانت کە بۆ خۆی هەڵانانەوە ئەلکیتاب بوو کە متەنەبی وەک دەنگێکی بنەڕەتی و زاڵ ئامادەی هەیە. ئایا لەو بڕوایەدای کە ئەو کتێبە بە تەواوبوونی بەرگی سێمی هاتوتە کۆتایی؟ وەک گوتم من دژی تەواوبوونم، بەڵام هەر دەبێت لە سنوورێکی دیاریکراو بوەستین. ئامانجیش لە ئەلکیتاب بەخشینی وێنەیەکی قۆناغی یەکەمی دامەزراندنە لە ڕۆشنبیری عەرەبی هەر لە کۆبوونەوەی سەقیفەی دوای کۆچکردنی پێغەمبەر تا دەکاتە ساڵی 354 کۆچی کە دەکاتە ساڵی کۆچکردنی متەنەبی. ئەوەش بەگشتی هەوڵەکە بۆ لێوردبوونەوە لە مێژووی عەرەبیمان. ڕەنگە وەک کتاب تەواو بوو بێ، بەڵام وەک پرۆژە هەتا ئێستا کراوەیە. بەڵام هەندێک لە ڕەخنەگران دەڵێن کە تۆ لەو قۆناغەدا جگە لە مێژووی خوێناوی عەرەب و موسڵمان هیچی دیکەت نەهاتۆتە بەرچاو. ئەوانە و کتێبیان نەخوێندۆتەوە. من چەندە جار گوتومە کەوە بۆ خۆی ڕۆمانی خۆشەویستیە بۆ مێژووی عەرەبی. ئەوەی باش مێژوومە بناسێت دەزانێت من هیچ شتێکم تیادا نەهێناوە. سلبیاتەکان بۆ خۆیان لە نێو سەرچاوەکاندا بوونیان هەیە. هەروەها من هەر تەنها ساتەوەختەکانی تاریکیم نەجێڕاوەتەوە. ئەلکیتاب بۆ خۆی پڕە لە بریسکەی ڕووناکی. لەسەر ڕەخنەگرانی ئەلکیتاب پێویستە بزانن کە مێژوومان حاڵەتێکی دەگمەن نییە، بەڵکو وەکو مێژووی هەموو جیاجیەکان سلبیات و ئیجاباتی تایە. بەڵام ئەو نەتەوانە لە جورمی بێگاری مێژووەوە هێزە تاریکەکەی دەربازیان بووە، بۆیە هیچ کەسێ لە نەوەکانیان بە تیرۆرست تاوانبار ناکرێن. بەڵام ئێمە وێنەی خۆمان لە وێنەی تیرۆرستدا دەبینینەوە. بەداخەوە خودی ئەو وێنەیە لە دووتۆی بنیادی ڕۆشنبیری عەرەبی بوونی هەیە. تۆ کە ڕۆژنامە عەرەبیەکان دەخوێنیتەوە تەواوی جۆرەکانی کوشتن و ڕاوەدوونانی معنەوی دەخوێنیتەوە. هەندێک وتاری بوختان پێکەری تایە کە خوێنی لێ دەتکێ. چۆن ڕوبەڕووی هەوڵی دەستکوژی معنەوی ئەگەر ئەو دەستەواژەیە بشێ بوویتەوە، هەر تەنها بەکارکردن، چونکە من خۆم دەناسم، وەک چۆن ئەوانی دی کە هەوڵی کوشتنم دەدەن دەناسم. هەروە زۆربیان لە توێی سێبەری من شیاون. هەندێکیان پێیان وایە ئەوە جەربەزەیە و هەوڵێکە بۆ لە باوک ڕزگار بوون. ئەوە باشە، بەڵام ڕزگاربوون لە من بە زمانی کارەکانم نابێ، دەبێ ڕزگاربوون زمانی خۆی دابهێنێ. دووەم نابێ ئەو باوکەی خۆی بشێوێنێ. هیوادارم هەموو کەسێ بە درێژایی مێژوو لە هەموو ئەو مەجارانی کە کاری تادەکەن بتوانن کەسێتی خۆیان دابێنن. هیچ کاتێک وشەیەکم بۆ یەکێک بڵاو نەکردوتەوە کە بزانم تەقلیدم دەکاتەوە، چونکە من هەمیشە لەگەڵ ئازادبوونی تاکم لە باوک، هەروە لە خودی خۆی. تێبینی ئەو چاوپێکەوتنە لەلایەن سەید مەحموود حەسەن لە سووریا بۆ ڕۆژنامەی ئەلئەهرام ساز کراوە و من لە ئینتەرنێتەوە وەرم گرتووە و تەنها نانەوشانەکەیم گۆڕیوە. 5 نوێی 2005. گفتوگۆی هەشتەم. شیعر دەتوانێت مێژوو ڕافە بکاتەوە، بەڵام مێژوو ناتوانێت شیعر ڕافە بکات. ئایا شیعر لە قەیراندایە؟ شیعر هەمیشە لە قەیراندایە. گرنگترین تایبەتمەندی شیعر ئەوەیە کە لە قەیراندا بمێنێتەوە، لە بەرگەلێک هۆ. یەکەمین ڕواڵەت لە ڕواڵەتەکانی ئەو قەیرانە پۆزش هێنانەوەی بۆ زمان، بەوەی کە بۆتە هۆی لە ناوچوونی شتگەلێک کە قسەی لەبارەوە کردوون. شاعریش هەمیشە هەست بەوە دەکات ئەوەی کە دەیەوێت بیڵێت و دەیەوێت بیگاتێ نیمچە مەحاڵە. کاتێک شتێک کەشف دەکات ئەو سابۆی دەردەکەوێت کە کۆمەڵک شتی دیکە هەن دەبێت کەشفیان بکات. ڕواڵەتی دووەم لە ڕواڵەتەکانی ئەو قەیرانە ئەوەیە کاتێ شاعیرێک لە نێوان ئەو شتانەی کە پێشینە بەرهەمی هێناون لەلایەک و ئەوەی ئەوانی دیکە لەلایەکی دیکە بەرهەمیان هێناوە خۆی بە زمان دەپێوێ هەر زمانێک بێت. عەرەبی بۆی دەردەکەوێت بۆی بگاتە واستە بەرزەی هەندێک لە پێشینانی خۆی و ئەوەی کە داهێنەرانی دیکە لە هەموو جیان پێی گەشتون دەبێ هەوڵی زۆر بدات. خەسڵەتەکانی شیعر ئەوەیە کە لە قەیراندا بێت. دواتر هەر ئەو قەیرانەیە شاعر دووچاری دڵەڕاوچە دەکات، ئەو دڵەڕاوکێش شاعر وارە دەکات بەردەوام ئارەزووی تەجاوزکردنی خۆی هەبێت. پەیوەندی شیعر بە خوێنەر بە ڕواڵەتێک لە ڕواڵەتەکانی قەیرانی لاوەکەی شیعر دەژمێردرێت. دەڵێن شیعر بە شێوەیەک لە شێوەکان ئابلوقە دراوە. ئەوە ڕاستە، بەڵام بە چه پێوانەیەک ئەو ئابلوقە مێژوویە دەپێورێت؟ ئایا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە وەک دەڵێن زەمەنی ئەمڕۆ زەمەنی هونەرەکانی دیکەی وەک ڕۆمان و هونەری شێوەکاری و گۆرانیە؟ ڕاستە شتێک لەو بابەتە هەیە، بەڵام وابزانم ڕەوشی شیعری عەرەبی بەگشتی بەشێکە لە ڕەوشی شیعری جیهانی، ئەو جیهانی کە تەکنیکاری نوێ و زانستی نوێی تیادا لەدایک دەبێت. ئێمە لە جیهاندا لە دەواازەی کودەدایەکی معریفی داین. لێرەوە هەست دەکەم پەخەشبوونی شیعر بە شێوە ئاسوویەکەی لە کەمیدایە، بەڵام بە شێوەستونیەکەی لە زۆربووندایە. ئەوەی شێوە ئاسوویەکە دەیدۆڕێنێت شێوەستونیەکە دەیباتەوە.
یەکێک لە ڕووکارەکانی سوودی ستونی ئەوەیە کە خەریکە شیعر و زانست بەیەک دەگەێنێت، بە تایبەتی زانستی بۆشایی ئەستێرەناسی کە لە بنەڕەتدا پێشبینیەکی شیعر ئامێزە. بەو مانایەش شیعر ناشێ بپوویێتەوە، چونکە شیعر وەک خۆشەویستی و مەرگ بە شێوەیەکی گردوونی بە مرۆڤەوە پەیوەستە. لەبەرەوەی شیعر خۆشەویستی و مەرگ ئامادەن بۆیە ناشێ شیعر ئابلوقە بدرێت. هەندێک لە ڕەخنەگران قەسیدەی نوێ لە ئەدۆنیسیەت یان دەروێشیەت سەر بە ئەدۆنیس یان مەحموود دەروێش وەرجێڕی کوردی پۆلەند دەکەن. قسەی تۆ لەو بارەوە چییە؟ ئەوە پرسیار یەکەمە. بەڵام پرسیاری دوم ئەوەیە تۆ لە یەکێک لە کەناڵە ئاسمانیەکان گوتت من دژی هەموو پەردەپۆشکردنێکم. پاشان بە پەردەپۆشکردنی گفتوگۆکەی خۆتت هەڵگوت و گوتت پەردەپۆشی ڕەنگە بەشێک لە جوانی بخاتەوە. پرسیار یەکەمت لە خوێنەران بکە، نەک ئەدۆنیس و دەروێش. لای من ئەگەر وەڵامێکە بێت ئەوەیە کە من ئاواتمەوە نیە شیعر ببێتە ئەدۆنیسی، حەزیش ناکەم کەس داسەیم بکاتەوە یان بکەوێتە ژێر کاریگەریمەوە، چونکە سروشتی ئەزمموی من شاعران بەرەو داهێنان و دۆزینەوەی ڕەبازی تایبەت بە خۆیان پاڵدەنێت بۆی کەس لاسایی کەس نەکاتەوە. هیوادارم پاڵنەری بنەڕەتی لە شاعردا تاکایەتی بێت، چونکە لە ڕێگەی تاکایەتیەوە تەواو لە ئەوانی دیکە جا دەبێتەوە. دەبێت لە هەموو سەرچاوەیەک دەرباز بیت و سەرچاوی تایبەت بە خۆت و دنیابینی تایبەت بە خۆتە بێت. هیوادارم هەموو شاعیرێک ئەو ڕێچکەیە بگرێتە بەر. بەڵام پرسیاری دومت یان قسەت لەسەر قسەی من لە کەناڵە ئاسمانیەکان ئەو بیانوێی لە نێودژی قسەکانمدا دەیبینیت، ڕاستە من پەردەپۆشی ڕەت دەکەمەوە، بەڵام ئەگەر بخرێتە سەر شتە بۆ گەنەکان هەرگیز وەک جوانکاری ڕەتی ناکەمەوە. سەرپۆش هەتا لای خەڵکانی نامسڵمانیش لە عارادایە. ئەوەی من لەو کەناڵە ئاسمانیە گوتم هەر تەنها سەرنجێک بوو خستمەڕۆ. ئەگەر ئەو خاڵانەی جوانی و سەرنجڕاکێشکردن لە ڕوخساری مرۆڤ ببینی کە لەگەڵ سەرپۆشین یان بەهۆی ئەو دەردەکەون دەبینی سێنتەری سەرنجکێشکردن لێو چاوە. کاتێک دای دەپۆشی ئەو جوانیە بەرجەستەتر دەبێت. ئەوەی گوتم ئەوە بگوتم. دوای سەدەیەک گوزەرکردن بە ڕێنسانسدا چۆن سێری واقعی عەقڵی عەرەبی دەکەیت. ئەوەی دەیخێتە ڕۆ گیرۆگرفتێکی تیۆری نییە، بەڵکو گشتیە و زیندووە و ڕۆژانە دەخرێتە ڕۆ. لەگەڵ ڕێزم بۆ هەموو بیریاریانی سەردەمی ڕێنسانس من نای ئەو سەردەمە بە ڕێنسانس نابم، بەڵکو بە سەردەمی هەرەسی ناو دەبم. هۆی کەشی بۆ دەگەڕێتەوە ئەو پرسیارە سەرەکیە کە دەبایە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و فکری بکرابایە هەتا ئێستاشی لەگەڵ دابێت نەخراوەتە ڕوو. ئەگەر بخراپێتە ڕۆژ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ خراوەتە ڕوو، نەک ڕاستەوخۆ. من دەتوانم نمونەی زۆر لەو بارەوە پێشکەش بکەم. ئەوان بۆ یەکەم جار و دوجار حەقیقەتمان لە ڕێگەی سروشەوە پێدەبەخشن. پەروەردەی ڕۆشنبیریشمان هەر لێەوە. ئەو مەسەلەیە نە لە سەردەمی ڕێنسانس و نە ئێستاش لەسەر ئاستی معریفی نەخراوەتە بەرچاو. لە گۆڤاری موافق هەوڵمدا ژمارەیەکی تایبەت دەربکەین لەبارەی ئەو گیرۆگرفتە بنەڕەتیە. هەروە ویستمان ژمارەیەکی تایبەت دەربکەین لەسەر گیرۆگرفتی ئافرەت. دوو ژمارەمان دەرکرد کە بوونە دوایین دوو ژمارە، چونکە بیانوی ئەوەیان پێگرتین کە دەبێت بە شێوەیەکی یاسایی گفتوگۆ لەسەر ئافرەت بکەین. ئەوەش بۆ هۆی داخستنی گۆڤارەکە، چونکە گۆڤارەکە دەویست بە شێوەیەکی ڕێشەیی چاو بەو گیرۆگرفتانەدا بجێڕێتەوە کە تیایدا دەژین، کە تاوەکو ئێستا نەمانتوانیوە ئەو کارە بکەین، تەنها ئەوە نەبێت کە گۆڤارەکەیان ڕاگرت. من ڕەخنەی خۆم لە دەسەڵات کورد ناکەمەوە کە ترۆپکی دواکەوتنە. ئەوە لەبیر ناکەم کە لە خودی کۆمەلگادا چەندان شەپۆل و چەندان کەس هەن چەشنی دەسەڵات لە دواکەوتندان. نمونە بوو ئەوە زۆرە. پەیوەندی ئەدۆنیس بە شوێنەوە پەیوەندیەکی گیرۆگرفت ئامێزە. دەتوانێت قسە لەو بارەوە بکەیت؟ مرۆڤ قورسە قسە لە خۆی بکات. من لەوانم کە بە دوودڵی قسە لە شیعر و دنیابینی شیعری خۆیان دەکەن، چونکە شاعیر هەمیشە بە دۆ شتەکاندا دەچێت، پشت بە دڵنیابوون نابەستێت. لەوە هەمدایە هەنگاو بە تاریشی دادەنێت. هیچ حقیقەتێکی لانیە تا لە ڕاوەکردنی پەیوەندی بە زەمان و مەکان پشتی پێ ببەستێت. ئێستا دوای بەسەرچوونی زەمانێک هەوڵ دەدام خۆم لە شیعرەکانم جیا بکەمەوە، وەک خوێنەرێک سەیرام بکەم کە سەیر دەکەم پەیوەندی بە مەکان و زەمان و مەرگ زاڵمانەیە. لەگەڵەوەی منداڵیم نییە، چونکە من منداڵ بووم کارم دەکرد، کەچی ئێستا کەبیر لەو منداڵە دەکەمەوە. منداڵی شوێن تێدەگەمەوەی کە ئارەزوی شاردنەوەی شوێنم تیادا بێدار دەکاتەوە منداڵیمە. ئەو بنەڕەتی یەکەممە. بەڵام بنەڕەتی دووەم سەفەرکردنمە بە دنیادا لە ڕێگای و سەفەرانەوە بەراورد دەکەم لە نێوان ئەو نیشتیمانەی کە ئینتیمان بۆی هەیە و ئەو وڵاتانەی کە سەردانیان دەکەم. ئەوە فاکتەرێکی نەستیە لە کەشفکردنی شوێن. دابەشکردنی نێوان زەمان و مەکان گران دەکەوێتەوە و جاکردنەوەیان لە نێوانێندا نییە. ئەمڕۆ ئارەزوویەکی قوڵم هەیە بۆ پەیبردن بە شوێن لە وڵاتەی کە تێیدا لەدایک بووم. ئەوەش لەگەڵ ئارەزوم بە پەیبردن بە زەمان هاوسەنگ دەکەوێتەوە. پێشتر گوتوتە زمانی عەرەبی نیشتیمانی منە. هەستت بەرامبەر بە تاراوگە چییە؟ مرۆڤ هەمیشە لە قەیراندایە، چەمکی وڵات چەمکەکە پڕ لە ناجووری، چونکە بە سیاسەت و دەسەڵات و مەسەلەی دیکەی جۆراوجۆر داپۆشراوە. نیشتیمان هەر تەنها سیستەمێک نییە، یان دەوڵەت یان جوگرافیا،
بەڵکو مرۆڤ و ئازادیەکانی مرۆڤ و مافەکانیەتی. هەمیشە خەونی من ئەوە بووە لە نێوان مرۆڤایەتی مرۆڤ و ئەو شوێنەی ناوی دەنە نیشتیمان پراکتیزەکردن هەبێت، چونکە ئەو پراکتیزەکردنە چەسپاو نییە. ئیتر ئەگەر لە نیشتیمانیشدا بم هەست دەکەم لە تاراوگەدام. سەرەڕای ئەوە زمان بە مانەقوڵەکەی بەنسبەت شاعیر ئەوەیە کە لە نێوان ئەوەنی خەونی پێوە دەبینێت و ئەوەی کە تێیدا دەژیت یەکەیەک لە هاوگونجان هەبێت. بۆیە هەست دەکەم نیشتیمانی ڕاستەقینەم لە زماندایە، ئەگەر چی خەیاڵی دەکەوێتەوە. هەست دەکەم نیشتیمانم ئەو زمانەیە کە پێی دەنووسم. ئەزمموی شیعریت تا چەند لەگەڵ دنیابینی شیعریت بە یەک هەڵدەچن. ئەو پرسیارەوەم لە دەکات لەسەر خۆم قسە بکەم. بەڕاستگۆیەوە دەڵێم دوای 50 ساڵ لە نووسینی شعر کەچی هیچم نەکردووە. ئەگەر توانم هەبێت سەیەکی شعرم بسڕمەوە بە هیچ جۆرێک دوودڵ نابم، چونکە ئەوەی خەونی پێوە دەبینم تەنها کەمێکم لێ بەرهەمێناوە. ئەمڕۆ بەیروت لە هەموو ئاستەکاندا لە جۆرێک لە شەردا دەژێت، ئەوەش لەوەی ساڵی 1982 دەچێت، چ لە ڕووی ئاوڵوقە و چ لە ڕووی گۆڕانکاریە گەورەکاندا. تۆ ڕاتچیە؟ پێم وانیە لێرەدا گۆڕانکاری گەورە لە ئاستێکی قوڵدا هەبێت. لوبنان تایافەگەری دروستی کردووە. شەڕی لوبنان شەڕێکی کۆمەڵایەتی و فکری نییە، شەڕێکە لەسەر دابەشکردنی تایافەگەری، نەک شەڕی کۆمەڵایەتی کاریگەر، چونکە ئەسڵان هیچ گۆڕانکاریەک لە ڕەگەزە سەرەکیەکانیدا نەکراوە، بۆیە هیچ گۆڕانکاریەک لە بنیادی کۆمەڵایەتیدا بەدەست ناهێنێت. لە گفتوگۆ لەگەڵ ئەوی دیکەدا چ دەڵێیت؟ گفتوگۆکردن لەگەڵ ئەوی دیکە شتێکی ئاسان نییە. ڕاستگۆیش لەگەڵ خود لە کۆمەلگەیەکی وەک کۆمەلگەی ئێمە کە تاکتیادا هیچ ماف و ئازادیەکی نییە و ناتوانێت قسە لە خۆی بکات، قسە لە خۆکردن وەک مردن وایە. ئایا لەو حاڵەتەدا بە شێوەیەکی ڕاستگۆیانە دەتوانم قسە لە گیر و گرفتەکانی خۆم بکەم؟ ئەگەر توانیم ئایا دەتوانم ئەو قسانم یان دیالۆگ لەگەڵ خۆم لە کتێبێک یان گۆڤارێکدا بڵاو بکەمەوە؟ کەواتە ئەگەر کەسێک نەتوانێت گفتوگۆ لەگەڵ خۆیدا بکات، چۆن دەتوانێت دیالۆگ لەگەڵ ئەوی دیکەدا دروست بکات؟ هەموو کەسێک لە ئێمە لە نێو کەسێتێکی وەهمیدا دەژێت، کەسێتیەک کە بە پەیوەندی کۆمەڵاتی و ڕۆشنبیری باو ڕەنگ کراوە. کاتێک بێوێت ئەو پەیوەندیە بشکێنێ بەخۆشی لەگەڵیدا دەشکێت. ئەوەش بەهۆیەکی بنەڕەتی دەگەڕێتەوە، ئەویش ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە دەوڵەتێکی مەدەنی دروست بکەین. کاتێک کە تاکێک لە ئێمە لە کۆمەلگەیەکی دیکەدا دەژی، دەبینی لە هەموو بوارەکان سەر دەکەوێت، چونکە ڕێگە لە بەرامبەری کراوەیە بۆی بلیمەتی خۆی دێدا بەجێپێنێت. بەڵام خودی ئەو تاکە لە کۆمەلگە عەرەبی سەرکەوتن بەدەست ناهێنێت و بەردەوام ڕۆبەڕووی کێشەی نێوان خۆی و پرۆسێسەکردنی بلیمەتیەکەی دەبێتەوە. لێرە دەبینین ئەو تاکە عەرەبیەی کە لە دەروی کۆمەلگەی خۆی دەژی توانای دیالۆگی ئەوی دیکەی هەیە. بەڵام ئێمە هەمیشە بیان و بۆ دواخستنی ڕوبەڕووبوونەوەی شتە حەقیقیەکان دەهێنینەوە، جارێک بە ناوی سیاست، جارێکی دیکە بە ناوی ئاین، جاری سێم بە ناوی ململانەی لەگەڵ بێگانەدا. بەم جۆرە گفتوگۆی ئێمە وەک گەلێک لەگەڵ دنیادا گفتوگۆیەکی پڕە لە کەم و کوڕی. ڕەوشەکەمان وامان لێ دەکات لە دیالۆگدا لە ئاستێکی نزمتری ئەوانی دیکە دابین. گفتوگۆی مەسیح و ئیسلام درۆیەکە، سیاسەکان تیادا سوودمەندن، چونکە لە جەوهەردا گفتوگۆ لە نێوان دوو ڕەتکەرەوەدا مەیسەر نابێت، ئەوە بۆ خۆی جۆرێکە لە نواندن. ئیگۆ لای ئەدۆنیس لە شیعردا هەیە، ڕەنگە زاڵیش بێت. بۆچی ئەدۆنیس لە ئیگۆ ڕادەکات؟ لێرەدا ئیگۆی تاکگەرایی دڵخۆش هەیە و ئیگۆی معریفیش هەیە. سوکرات دەڵێت خۆت بناسە. قوڵترین شتێک لە مرۆڤ هەبێت خۆناسینە. بۆ ئەوی دیالۆگ لەگەڵ ئەوی دیکە بکەیت دەبێت شتێکت بۆ گوتن پێبێت، ئەگینا قسەکردن لە ئیگۆ ئەفسانە ئامێز دەکەوێتەوە. ئەگەر کۆمەلگەی عەرەبی لە کاریگەری خۆراوە بەتاڵ بکەینەوە چی لێ دەمێنێتەوە؟ ئێمە توانای گفتوگۆی ئەوی دیکەمان نییە، تەنیا ئەو کاتە نەبێت کە لەگەڵ ئەو جیاواز دەکەوینەوە. کاتێک شیعر دەنووسیت چۆن لە ئەدۆنیسی ڕەخنەگر جیا دەبیتەوە، ئەوە گران دەکەوێتەوە. بۆیە هەوڵ دەدەم ئەو کاتە بنووسم کە خەوم لێکەوتووە. گوتەزایەکی گەورە هەیە بۆ پێخەمەر دووری خوای لەبێت دەگەڕێتەوە، دەڵێت خەڵک خەوی لێکەوتووە، ئەگەر مردن هات بێداریان بکەنەوە. کاتێکی من شعر دەنووسم مردوم. تۆ بۆ چەندان خەڵات پاڵەوراویت، لەوانەش نۆبڵی ئەدەبی، چۆن تەماشای خەڵات دەکەیت؟ خەڵات ڕێزلێنانی کۆمەلگەیە بۆ ئەو داهێنەرانەی لەو کۆمەلگەیە دەژین. کۆمەلگە نە سیاسەت دروستی دەکات، نە ئابووری، نە ئاین. کۆمەلگە داهێنەران دروستی دەکەن. من شەرم لەوە دەکەم کە کۆمەلگەیەکی وەک سووریا هیچ خەڵاتێکی حەقیقی بۆ ئیبداع تیادا بەدی ناکرێت. دوجار خەڵات گرنگی کۆمەلگە بە داهێنەرانی دەخاتە ڕوو. پێویستە شاعیر و داهێنەران گرنگی بە خەڵات نەدەن، بەڵکو دەبێت گرنگی بە شیعر و قوڵی شیعر بدەن. تۆ تێکدەری شیعری عەرەبی وات پێ دەڵێن، تۆ چی دەڵێیت؟ من تێکدەرم، شانازی بەو تێکدانە دەکەم. تەنها شتێکم بدەرێ لە کۆمەلگەی عەرەبی پێویستی بە تێکدان نەبێت. هیوادارم ئەو تێکدانەی من ڕیشەیی بکەوێتەوە. ئایا ئەوەی وەک نوێنەری تازەگەری کاری گۆڕان دینامیک بوو، ئەو کودەدای لەسەر نوێنەری کەلەپورێک کرد کە کاری جێگیرکردن ستاتیک بوو؟ من بزانم مەسەلەکە وهانیە، ڕەنگە کتێبەکەت نەخوێند بێتەوە. ستاتیک و دینامیک هەر تەنها دوو زاراون بۆ دراسەکردنی بزافی ڕۆشنبیری عەرەبی لە سێ چەرخی یەکەمدا.
جێگیر ستاتیک بە شێوەیەکی ڕها ستاتیک نییە، هەروە دینامیکیش. بەڕای من ئەوەی گرنگ دەکەوێتەوە ئەوە بوو کە هەموو ئەو شتانەی پەراوێز کرابوون پەڕکراوەکان هەروە وەک بێباوەڕی و کفر دەژمێردران. من بەرجەستەم کردن چونکە لە دەروەی ناوکۆیی کە لە پوری عەرەبی سێرم کردن. مێژووی ئەومە وەک مێژووی دەسەڵات نووسراوەتەوە، مێژووی گەلبوونە، ئەوەی هەمانە مێژووی گەل نییە، مێژووی ئیبداع نییە. لە ڕێگەی گۆڕانکاریەوە هەوڵمدا ئەو شتە پەراوێزکراوانە بەرجەستە بکەم، دووبارە بیان خەمەوە نێو کەلەپورەوە. سەرەتا شیعری نوێ لە ئەبوو تەمام و ئەبوو نەواسەوە دەستی پێکرد. هیچ لێمە نەگەیشتۆتەوەی کە موعەڕی پێگەیشتووە. موعەڕی بۆ خۆی بە تەنها گیرۆگرفتی ئاینی وەک دامەزرا و هێنایە نێوە، نەک وە بیر و ڕایتاک. پێویستە دووبارە چاو بە چەمکی تازەگەریدا بخشێنینەوە. شیعری عەرەبی حەقیقەتی لێدانی دڵمان نیشان دەدات. دەبێ ئابلۆقا لەسەر زمانی عەرەبی و مۆسیقای عەرەبی لابەرین. شیعری عەرەبی گەورەترە لەو 16 بەحرەی هەیە. من هیچ کات کارم بۆەوە نەکردووە کودەتای دژی ئەمڕۆ قەیس بەرپا بکەم. کێوە دەتوانێت؟ هیچ کەسێک. شیعر بە تەنیا ناسنامەی خۆی بە گەلێک دەبەخشێت. ئێمە دەتوانین مێژووی عەرەبی بە شیعر ڕافە بکەینەوە، بەڵام مێژوو ناتوانێت شیعر ڕافە بکات. ئەدۆنیس سەرەڕای پێشەنگایەتی پردی شیعریەتێکی تایبەتی نێوان عەرەب و فەڕەنسایە. ئایا خاڵەکانی بەیگەیشتنی بەشی شیعری عەرەبی و ئەو بەشەی کە تەرجەمەت کردوون لەکوێ دەبینیت؟ بەراوردکردن نێوان دوو شاعر یان دوو ڕەسام یان ئەوانی دیکە گران دەکەوێتەوە. هەموو داهێنەرێک دنیای تایبەت بەخۆی هەیە. ئوستازی زانکۆ بەو بەراوردکردانە هەڵدەستێت. من لەوان نیم کە سەر بە ئەدەبی بەراوردکارین. بۆ نمونە هیچ ڕێگەیەک بۆ بەراوردکردن نێوان متەنەبی و محیری دانیە، چونکە هەر یەکە جیهانی تایبەت و دینیابینی خۆی هەیە. لێرەدا حساسیەتێکی عەرەبی و کەشوهەوایەکی عەرەبی هەیە کە تایبەتمەندیەکی دروست کردووە. ئەو تایبەتمەندیە کاریگەری بەسەر شیعری خۆراوای زیاترە لە کاریگەری شیعری خۆراوی بەسەر ئێمەدا. سووربوون لەسەر کۆمەڵێک ناو ئەلموتەنەبی، میهیار، ئیسماعیل، سەقەر قوڕێش، هەموو ئەوانەش پشت بە پێدراوی عەرەبی دەبەستن. ئایا ئەوە تاراوگە و دەریاکانن یان شتی دیکە؟ لە دنیادا گلگامێش کۆنترین قەسیدەیە کە گیرۆگرفتی تاراوگەکراوەکان و گەڕان بە دوای نهێنی دنیا و هەوڵدان بۆ دەست بە سەراگرتنی ئەو نهێنی خستۆتە ڕۆ. من لەو باوەڕەدام کە مرۆڤ هەمیشە تاراوگەکراو دەمێنێتەوە، هەتا ئەگەر بۆ وڵاتەکەشی بکارێتەوە. نیشتیمان لێمە تاراوگەیەکی دیکەیە، ئەوی دیگە تاراوگەیەکی دوورترە. جیاوازی نێوانیان بە جۆری تاراوگەکردنەوە بەند نییە، بەڵکو لە پرەی تاراوگەکردندایە. تێبینی لە پارێزگای ئەلڕەقا شاعری ناسراو ئەدۆنیس لەگەڵ دەستێک لە ڕۆشنبیران بە ئامادەگی ڕووباری فورات وەک گەواهیدەرێکی هەمیشەیی لە ماڵێکی یۆنانی گەشتیاری کەنار فورات کۆبەوە. ئەو کۆبوونەوە بە شێوەیەکی فەرمی لە ڕێگای هەوڵی سید محمود موسا بەڕێوەبەری ڕۆشنبیری پارێزگای ئەلڕەقە و دکتۆر ئەحمەد حافظ سدیقی شاعر ڕێکخرا. ڕۆمانوسی گەورە ئیبراهیم ئەلخەلیل و شاعر عەبدولەتیف خەتاب و دکتۆر ئەحمەد حافظ شاعریان پێشکەش کرد. بەر لە گفتوگۆ ئەدۆنیسی شاعر لە وشێکی سۆزئامێزدا گوتی: ئەو کاتەی کە دڵخۆشی بە ترۆپ دەکات خەمناک دەبم، هەروەک ئەو کاتەی کە خەم بە ترۆپ دەکات هەست بە کامەرانی دەکەم. ئێستا هەستم تێکەڵەیەکە لە کامەرانی و خەم. دڵخۆشم چونکە سەردانی شوێنێکم کردووە نزیکەی نیسوەدەی خەونی پێوە دەبینم. ئەو کاتەی قەسیدەی سەقەر قوڕیشم نووسی حەزم دەکرد ئەو شوێنەی کە سەقەر قوڕیشی فورات تەعبیری لە دەکرد ببینم. ئێستا دوای نیوسەدا ئەو خەونم هاتە دی. خەمباریم لەوە دێت کە باری گرانی ژیانم ڕێگەی دیتنی ئەو شوێنەی لێگرت بووم. ڕێگەم بدەن سوپاسی هاوڕێم دکتۆر ئەحمەد حافظ و سید محمود موسا و هەموو ئەوانە بکەم کەوایان کرد کامەرانیم بەسەر خەمەکانمدا زاڵ بێت. گفتوگۆی نۆیەم. ئەدۆنیس خۆشەویستی پەیوەندی بە تەمەنەوە نییە. لەم دوایەدا دوو کتێبی نوێی ئەدۆنیس لە دەستگای ئەساقی بڵاو کرانەوە. یەکێکیان بەناونیشانی ئێهدە هاملێت، تەنەشق جنون ئۆفیلیا و ئەوی دیکە بەناونیشانی وەراق یەبیع کوتب النجوم. ئەم دوو کتێبە وەک ڕۆحێکی یاخی و سەرکێش هیچ جیاوازیان لەگەڵ کتێبی سێم کە پارساڵ بەناونیشانی تاریخ یەتەمەزەق فی جەسەد امرأة نییە. ئەگەرچی ئەدۆنیس لەم کتێبانی دواییدا زۆر شتی گوتووە کەچی بابەتێکن کە بابەتێکی غەریزە لە دڵی داماوەتەوە، ئەو بابەتەیە کە جێی پرسیار و سۆزی شاعرە. گفتوگۆکردن لەگەڵ ئەدۆنیس بەردەوام سەرنجڕاکێش دەکەوێتەوە، بەڵام ئەگەر دەربارەی ئافرەت بێت سەرنجڕاکێشتر دەبێت. ئایا ڕاستە کە ئەدۆنیس سەبارەت ئافرەتی واقعی دەنووسێت و قسە دەکات یان قسە لەو ئافرەتە ڕەها دەکات کە لە خەیاڵ و وجدانیدایە؟ بەتایبەتی ئەو بۆ خۆی بە جیهانێک لە مەینە دەورە دراوە، هەر لە ئامێزی دایکی و بۆ هاوسەرەکەی و هەردوو کچەکەی و دلبەرەکانی، ئەو دلبەرانەی کە سەردانی خەیاڵی دەکەن.
هەرکە زۆرتر سۆزی بۆیان بجوڵێت دەبێ و ئافرەتە کێ بێت کە لە خەیاڵگەی ئەدۆنیسدایە. سیرکە ئێمە لەم پرسیارانەماندا ویستمان ئەم وەڵامە بەدەست بێنین. ئافرەت لە خەیاڵ و شیعری ئەدۆنیسدا کامەیە؟ تۆ دەزانیت کە هەردوو جەمسەری جیهان نێرینە و مێینەیە، بەڵام پاڵەوانانی جیهان بەردەوام نێرینەن. مێینە جەمسەری بنەڕەتی ئەو بوونەیە، بەو مانایە جەمسەری نێرینە بەم یەکبوونەی نێوان نێرینە و مێینە نەبێت بوونی نییە. ئەوەی لە مێژووی نووسراوی ئێمە بۆ یەکەمین جار لە بایەخی مێینە هۆشیاری کردینەوە سۆفیگەرەکان بوون، بە تایبەتیش محەدین کوڕی عەرەبی کە دەڵێت بۆی مرۆڤ بەڕەهایی بگات واتە بگاتە خواوەند پێویستە بە مێینەدا تێپەڕێت. ئەوە ژوا دەگەیەنێت کە مێینە و ڕێگایە کە مرۆڤ بەڕەهایی دەگەیەنێت. بۆ پێ دەتوانین بڵین من بەنیسبەت خۆم مێینە و ڕێگایە کە بەرەو خۆم دەگەیەنێت. بۆ ئەوەی خۆم بدۆزمەوە دەبێت بەژندا گوزەر بکەم یان لە ئافرەتدا بژیم، چونکە بوون بەبێ بڕوای ئیبن عەرەبی لەو گوتەیەدا بەرجەستە دەبێت هەر شوێنێک بە مێینە نەکرێت پشتی پێ نابەسرێت. بۆ پێیە خودی پیاو یان نێرینە دەبێت بە مێینە موتوربە کرابێت. دەبێت مێینەش بە شتێکی نێرینە موتوربە کرابێت، چونکە یەکبوونێکی بنەڕەتی لە نێوان ئەو دوو جەمسەرەدا هەیە. بەداخەوە ئەو یەکبوونە لێک جودا کراوەتەوە وەک قوارێکی سربەخۆی دوور لە پیاو بە چاوێکی نزمتر تەماشای ئافرەت کراوە، وەک ئەوەی ڕۆح شوێنی پیاوی گرتوێتەوە و جەستەیش بوو بێتە ئافرەت. بەم شێوەیە ئافرەت پەراوێز خراوە لە بریوەی وەک پیاو جەمسەرێکی بنەڕەتی بێت بۆتە بابەتێک و بگرە شتێک لە شتەکان و وەک شتەکانی دیکە بەکاردێنرێت. پەیوەندیم بە ئافرەتەوە پەیوەندێکی گەردوونیە. ئەگەر سێری مرۆڤمان کرد بەو مانای کە جۆرێکە لە ئارەزوی بەردەوام بۆ ناسینی خۆی لەلایەک و ناسینی جیهان لەلایەکی دیکەوە، پێویستە ڕەهەندی مێینە لە هەزر و ڕەفتارەکانیدا جەوهەری بێت. بەم جۆرە ئافرەت بەنیسبەت من لە جەستە زیاترە، لەوەش زیاتر تەنها هەر هەوڵی ژیان بێت. ژن بۆ من ئەو قوڵایە دەنوێنێت کە هەمیشە لە گێتی و لەبووندا بە دوایدا دەگەڕێم، وەک ئەوەی نادیارێکی بەرجەستە بێت. ئەو نادیارە بەرجەستەیە هەر بە نادیاری دەمێنێتەوە و بەردەوام هانت دەدات بگەڕێت بۆی دەستی لێ بدەیت و پێی بگەیت. هەرچەند پێی بگەیت یان وا بە خەیاڵدا بێت کە پێی گەیشتوت بۆ دەردەکەوێت کە زۆرت ماوە بەو جەوهەرە بنەڕەتی بکەیت. بەم جۆرە لەناو خەڵکدا یان بە شێوە شەعبیەکەی دەگوترێت ئافرەت تێناگات. ژن بە مانای قوڵ تێناگات، نەک لەبەر ئەو خەسڵەتانەی کە پێی دەگوترێت، بەڵکو لەبەر سروشتی بوونی و سروشتی ئەوەی لە دنیادا دەینوێنێت. ئافرەت بەشێکە لە نهێنی دنیا کە خۆشبەختانە هەر بەهنێنی دەمێنێتەوە. بێنە بەرچاوی خۆت ئەگەر ئێمە لەبارەی ئەو جەستەیە یان مێینە بە زانیاری تەواو کۆتایی گەیشتین، ئەو کات جیهان کۆتایی دەهات. بەڵام خۆشبەختانە نە مرۆڤی نێر خۆی دەناسێت و نەمێینەش خۆی دەناسێت. ئەو لەو هاندەرە بنەڕەتیانەیە کە بوون لە فزادێکی بەردەوامدا دەهێڵێتەوە و مرۆڤیش لە ئارەزووکردنی دۆزینەوەی دنیادا دەمێنێتەوە. ئەگەر لەو ئاستە تیۆرێ بنچینەیە دابەزینە سەر ئاستی ژیان و گوزەرانی ڕۆژانە، ئەوە دەردەکەوێت کە هەموو شتێکمان هەڵەیە. بۆچی هەتا ئێستا عەرەب بە چاوی سووک لە ژن دەڕوانێت؟ لەو بڕوایەدام هۆی سەرەکی بۆ ئەو ڕۆشنبیرە دەگەڕێتەوە کە بە چاوێکی سووکەوە سێری ژنی کردووە تەنها وەک بەرهەمێک بۆ زاوزێکردن دەیبینێ. لەبەرەوە هەر شتێک کە پەیوەندی بە ئافرەتەوەیە بە شتێکی شێوا و یان شوێنی گوناه دەژمێردرێت، وەک ئەوەی جەستەی ئافرەت هۆکاری گوناه و شوێنی ئەو گوناه هەبێت. من خۆم سرم لە بەردەوامبوونی ئەم جۆرە ڕوانینە سوور دەمێنێت و دەپرسم ئەگەر بێت و بەڕاستی ژن شوێنی گوناه بێت، ئەدی چۆن پێغەمبەر و پیاوی پیرۆز و مەزنی لێ لەدایک بووە؟ کەواتە دەبێت لە چوارچەوەی ئافرەتەوە چاو بە ڕۆشنبیرەکەماندا بخشێنرێتەوە، نەک تەنها لە ڕووی تیۆرەوە بەڵکو لە ڕووی پراکتیکیشەوە. لەو بڕوایەدام ئەگەر ڕوح هەبێت ئەوە لە جەستە و شانەیەک لە شانەکانی جەستەوە دەست پێ دەکات، بۆیە پێویستە چەمکی گوناه کۆتایی پێبێت. جەستەی ژن شوێنی گوناه نییە، بەڵکو شوێنی کەشفکردنی بوونە. پەیوەندی جەستەی ئەو پەیوەندیە کە لە پرسەکانی ئارەزوو ئاڵۆش و سێکس تێدەپەڕێت، ئەگەرچی ئاڵۆش و سێکس بەشێکی بنەڕەتی جەستەن، بەڵام لەگەڵەوەش تێڕوانینی من لەم بارەوە بە تەواوەتی لەگەڵ تێڕوانینی باو نێودژ دەکەوێتەوە. لەسەرم بناخەیە کاتێک لەبارەی ئافرەتەوە دەنووسم، ئەوە لەبارەی ئافرەتێکی دیاریکراوە نانووسم، بەڵکو لەبارەی مانای ئافرەتەوە دەنووسم. بەڵام ئەو مانایە لە هەمان کاتدا لە ئەزمموی زیندووەوە هەنگاو هەڵدێنێت، لەگەڵ ئافرەتێکی دیاریکراودا بەرجەستەیە. بۆی ئەو ڕەهەندە کەونی نییە بەو ئافرەتە دیاریکراوە دەبەخشم، بۆ ئەوەی پەتای ئەوەی لە نەستەوە بیری لە دەکەمەوە بڵاو بکەمەوە. ئەوە هەموو ئەوەی دەینووسم لەسەرم بیرکردنەوەی دامەزراوە و لەو میایەتیەوە هەڵقوڵاوە. ژن لە هەموو شیعرەکانمدا ئامادەیە، بگراتە ئەگەر ناویشی نێنم، وەک هەوا وایە، وەک خودێکی گەردوونی خراوەتە نێو هەموو شیعر و نووسینەکانمەوە.
بەرەو 70 ساڵی هەنگاو دەنیت و کەچی بەو تێگەیشتنەوە بە دوای ئافرەتدا دەگەڕێیت. ئایا گەڕان بە دوای ئافرەت پەیوەندی بە تەمەنەوە نییە؟ ئافرەت بەو مانایە خۆشەویستیش دەگەیەنێت، خۆشەویستیش پەیوەندی بە تەمەنەوە نییە. تەمەنی زەمەنی کاری تێناکات و بەهایەکی ئەو توی نییە. اینجا لێرەدا چەند شتێکی دەرونی هەن کە لەو خۆشەویستیەدا یارمەتی ئافرەت دەدەن. بۆ نمونە ئافرەت هەن باوکەکانی خۆیان خۆش دەوێت، ئافرەتانێکن لە دۆستەکانیاندا بە دوای منداڵەکانیاندا دەگەڕێن. نە هیچ سنوورێک دەبێتە ڕێگر و نە تەمەنیش سنووری هەیە. دەشێ بگوترێت پەیوەستبوون بە جەستەوە یان پەیوەندکردن بە جەستە کۆتایی دێت، چونکە پەیوەندی بە جەستە هەر تەنها پەیوەندیەکی سێکسیانە نییە، چونکە کردەی خۆشەویستی دەشێت لە قوڵایدا بێت وەک ترۆپکی پەیوەندیەکی هەمەجۆر ئاڵۆزی نێوان دوو کەس. دەبێت لە هەموو حاڵەتەکاندا تەماشای کردەی دیاریکراوی سێکسی بکرێت، نەک بۆ سیفەتەی کۆی پەیوەندیەکان لە خۆ دەگرێت و بەمانای هەموو پەیوەندیەکانە، بەڵکو ئەوەکەوەی بەشێکە لە پەیوەندێکی گەردوونی جیانەکراوەی نێوان دوو کەس. ڕاد بەرامبەر بە شیعرەکانی هەنووکەی عەرەب چییە کە بە شێوەیەکی خەرێزی ڕووکار ئامێز ژن وەردەگرێت؟ ئەوە بۆ نەزانینی هەردوو لا دەگەڕێتەوە. نە پیا و جەستەی ژن دەناسێت چونکە خودی ژن ناناسێت، نە ئافرەت جەستەی پیاو دەناسێت لە بەرەوەی خودی پیاو ناناسێت. لێرەدا ڕوانینێکی ڕۆشنبیری باو هەیە، ئەویش ئەوەیە کە ڕەگەز لە کردەی سێکسیدا چڕ دەکاتەوە. ئەوە ڕوانینێکی خراپە. من هەرگیز دژی کردەی سێکسی نیم بە پێچەوانەوە، بەڵام سێکس بەبێ دۆستایەتی یان ناسینێکی قوڵ هیچ بەهایشی نییە، واتە دەبێتە سێکسێکی ئاژەڵیانە و دەکەوێتە دەرەوەی جیهانی مرۆییەوە. بۆیە دۆستایەتی نێوان دوو هاوبەش بناخی پەیوەندی خۆشەویستی و پێوەری سێکسیانی لە خۆدا هەڵگرتووە. بەڵام بەداخەوە ئێستاوە چەسپاو نییە، بۆیە زۆر بەکەمەی دوو کەس دەبینیت بەو پەڕی قوڵیەوە بە خۆشەویستی لەگەڵ یەک بژین. هەمیشە کێشە هەیە، بەردەوام یەکێک دەکەوێتە ژێر ڕکێف و کۆنتڕۆڵی ئەوی دیکەوە، یەکسانی لە گۆڕێنیە، دادوەری لە نێوان هەردوو جەستەدا نییە، هەمیشە ستەم لێکراو لەو بابەتەدا ژنە. ئەویش پەیوەندی بە چەند هۆکارێکی ڕۆشنبیریەوە هەیە. لەبەر هەندێ هەموو بزوتنەوە ئازادی خوازەکانی ئافرەتانم خۆش دەوێت، بەڵام تا پیاو ئازاد نەبێت ئافرەت ئازاد نابێت. لەو بڕواژدام کۆیلەکراوی بنەڕەتی خودی ئافرەت نییە، بە پێچانەی ئەوەی خەڵک پێی وایە، چونکە کۆیلە ڕاستەقینە لە کۆمەڵی عەرەبیدا پیاوە، چەوسێنەری گەورەش خودی کۆیلەکەیە. کەسی ئازاد کەس ناچەوسێنێتەوە، کەسی ئازاد خەڵک ئازاد دەکات. بۆیە دۆخی ئافرەت لە کۆمەڵی عەرەبیدا پاشکۆی ئەو کۆیلاتیە قوڵەیە کە پیاوی تێدا دەژی. کاتێک پیاو لە کۆت و زنجیرەکان ڕزگاری دەبێت، ئەو کاتە ئیتر ئۆتۆماتیکیانە ئافرەت ئازاد دەبێت. دەبێت ئافرەت لە تێکۆشانی مەزنی ئازادبوونیدا بیر لەوە بکاتەوە کە بەتەنیا ناتوانێت ئازاد بێت، بەڵکو دەبێت کار بۆ ئازادکردنی پیاویش بکات. ئایا ئەدۆنیس لە ژیانیدا ئافرەتی زۆری خۆشویستووە؟ بەڵێ، ئافرەتی زۆرم خۆشویستیە و هەتا ئێستاش خۆشەویستی دەکەم. بەشێکی یاخیبوونی گشتیم لەو ڕۆشنبیرەی بۆمان ماوەتەوە یاخیبوونمە لە ڕوانین لە ئاستی پەیوەندی بە ئافرەتەوە. بەڵام ئەوەی وەک پیاو بۆ خۆم ڕێی پێ بدەم، بۆ هاوبەشەمەیەکەشم ڕێی پێ دەدەم. تۆ بە جیهانێکی مێینە و بە خۆشەویستێکی زۆری دایک و هاوسەر و هەردوو کچەکە دەورە دراویت، لە نێوانیاندا هەست بەچی دەکەیت. بەگشتی دنیای من دنیای مێئامێزە و منیش خەسڵەتگەلێکی مێایەتیم تایە. بەوەش زۆر دڵشادم کە لە ناویاندا دەبم وەک ئەوە وایە لە بەهشتی سەرڕووی زەمیندا بم. سەرڕای ئەوە چەند برایەکمەیە، تەنانەت بەهشتیش کێشەی خۆی هەیە، بەڵام خۆشبەختانە بەهشتیش کێشەی خۆی هەیە، ئەگینا ڕۆتینیانە دەبوو، بێزاری لێ دەکەوتەوە. بەڵام ئەم کێشانە بۆ زانیاری زۆرتر و بۆ زۆرتر پەردە لەسەر لادان ئەوە دەگەێنێت کە بۆ لایانی پۆزیتیڤانە دەگۆڕدرێن. ئاسوودەی لە خۆشەویستیدا نییە. خۆشەویستی جۆرە تێکۆشان و کۆش و دۆزینەوەیەکە، هەموو ئەوەش جۆرە ماندووبوونێکی تایە. ئاسوودەی گەلۆرانە نەخۆشیە. من حەز لە ئاسوودەی گەلۆرانە ناکەم. حەز لەو ئاسوودەیە دەکەم کە تێکەڵ بە پرسیارکردن و تێکەڵ بە کەمێک کێشە و تێکەڵ بە کارلێکردن بێت، بۆ ئەو مرۆڤ بریا و بزێو بێت. دایکم نەدەتوانێت بنووسێت، نەدەتوانێت بخوێنێتەوە. ئێستا تەمەنی بە 3 یان 4 ساڵ لە سەدەیەک تێپەڕاندووە. پەیوەندیم بە دایکمەوە وەک پەیوەندیمە بە سروشت. ناتوانم دەمەتەقی لەگەڵ بکەم، لەبەرەوەی وەک گوتم نەخوێندەوارە. ئەو خانمە جوتیارە، ژنە جوتیارەکە، هەر هەموو شتەکانی سروشتی تایە، واتە لە هەمان کاتدا بە چیا و دەریا و دۆڵ و دارستان و تاکە درەختێک و پێدەشتێکی بێسنوور و کێڵگەیەکی بەرینی دەزانم. بەلای منەوە دایکمە و سروشتەیە کە گەشتی تێدا دەکەم و بە پێی کەش و وەرزەکانی منیش دەگۆڕێم. ئەو زیاتر
بەرجەستەبوونێکی ڕاستەقینەی سروشتە نەک عەقڵ و ڕوانین و لێوردبوونەوە. پێ دوایە ڕۆشنبیری خۆرئاوا لە ڕوانینی بۆ ئافرەت گەیشت بەتە چارەسەرێک؟ نا هەرگیز. لەبیرت نەچێت ڕۆشنبیری مەسیحیەتیش بە چاوی سوکۆ و تەماشای جەستەی کردووە کە هێمای گومانە. ژن لە خۆرئاوا لە دەرەوەی چوارچێوەی هاوسەرێتی هەستی بەوە کردووە یان دەستی بەوە کردووە کە هەست بکات ئازادە و دەتوانێت ئەو کەسەی خۆش بوێت کە خۆشی دەوێت. بەڵام هێشتا کێشەی گەورە لە بنیادی بنەڕەتی کۆمەلگاکانی خۆرئاوادا هەیە. واتە هێشتا بە سووکی تەماشاکردنی جەستە لە ئارادایە و کێشەش دەخوڵقێنێت. بەڵام پەرەسەندنی یاسا لە خۆرئاوا ئەو کێشانەی داپۆشیوە. مافی یاسایی تەواوی بە ئافرەت داوە. بەڵام شت لەو دیوی یاساوە هەیە. لێرەدا ژیانی کۆمەڵاتی ڕۆژانە لە ئارادایە. ئەوەش بابەتێکی دیکەیە. هەموو ئەوەی لە ئافرەتی فەڕەنسیەوە بڵاو دەکرێتەوە کە دەرچوو ئازادە پێم وایە وێنەیەکی هەڵەیە، چونکە ئافرەتی فەڕەنسی لە ناخی خۆیدا هەتا ئێستا خۆپارێزە. ڕادچیە کاتێک دەگوترێت نزار قەبانی شاعیری ئافرەتە. نزار قەبانی هاوڕێی و خۆشەویستمە. ماوەیەک پێکەوە ژیاوین. من ڕێزی ئەزمونەکەی دەگرم و لەو بڕوادەم کە شاعیرێکی گەورەیە، بەڵام سیرکردنی بۆ ئافرەت بە پەستەندانانێم، چونکە ڕواڵەتیانە یارمەتی ئافرەتی داوا بۆ ئەوی لە کۆت و تەگەرەکان ڕزگاری بێت و وای لێ کردووە بەپێی ئارەزووی ئەو بایەخ بە جەستەی خۆی بدات. بەڵام خۆی لە ڕێشەقوڵەکانی مەسەلەی ئازادبوون نەداوە. ئازادبوون دەبێت لە ئازادبوونی خود و ئازادبوونی ناوە دەست پێ بکات کە ئازادبوونی هزر و چەمکەکان دەگەێنێت. نزار لەو هەنگاوانی کە دەستی پێکردووە ئەگەرچی گرنگن بەڵام دوور نەڕۆیشتووە. ئایا ئەوە کەم و کوڕیە و بۆ هۆشیاری یان ڕۆشنبیری باوی عەرەب دەگەڕێتەوە؟ نازانم. چەند مەرجێکی کۆمەڵایەتی هەن لەبەرەوەی تاکیش هەرچەندە یاخی بێت بە کۆمەڵەکەیەوە مەرجدارە. لێرەدا کۆمەلگا هەیە بنیادی دواکەوتوانەیە یان پێشکەوتونیە یان کە لە ڕقە. لە کۆمەلگای وادا شاعیر بەوە یاخیگەرە یان ئافرەتێکی یاخیگەر دەبێ باجی یاخیبوونەکەی بدات. تا ئازادی تاکە کەس بەدینێت کۆمەڵ ئازاد و ڕزگار نابێت. هەروە دەبێت کۆمەڵ ئازاد بێت نەک کەسی ئازاد بوو بەلای کۆمەلگەوە بە چاوێکی وا تەماشا بکرێت وەگەوەی گوناهێکی کرد بێت و ئیتر هەر دەبێت باجی ئەو گوناهە بداتەوە. بۆیە هیوادارین بیرکردنەوەکانمان لەبارەی ئازادبوونەوە بۆ هەموو چینە کۆمەڵاتیەکان بگوێزینەوە. تەواوی کۆمەلگا ئازاد دەبێت بەڵام هەر تەنها بە بیرکردنەوەی خۆینا بەڵکو بە دەستگاکانیەوە. دامەزراندنی دەستگای یاسایی و کۆمەڵایەتی ئازادی تاکە کەسی دەپارێزێت و لە ئامێز دەگرێت. بەڕای تۆ کام لە شاعرانی کۆن وێنەیەکی بێخەوشی ئافرەتی خستۆتە ڕۆ؟ دەزانی شاعرانی کۆن بە سیرکردنێکی دوولبەرانە دەڕوانە ئافرەت. شاعری عەرەب ئافرەتی داگیر دەکرد و شانازی بۆ داگیرکردنەوە دەکرد و بەو عەقڵەتە داگیرکاریە سەرکەوتووەوە لەسەر ژنی دەنووسی. بەو واتایە شیعری جوان هەیە. شاعرانێکن لەبارەی ئافرەت و نووسیوانە بەوەی قەڵایەکە و شاعیر دەیەوێت هەڵکوتێتە سەری و بیکاتەوە و شوراکانی بڕوخێنێت بۆی پێی بگات. بۆیە شیعری عەرەبی بۆ دوو ئاراستە یان ئەوەتە داگیری کرد و لەو داگیرکارەدا سەرکەوتنی بەدەستهێناوە و ئیتر ئەو سەرکەوتنە وەسف دەکات یان بەرەوکردنەوەی ئەو قەڵایە هەنگاو دەنێت و ئازار دەچێژێت و سکاڵا دەکات، ڕەنگە نەگات یان تۆزێک بگات. لێرە لە شێعری عەرەبیدا ژن وەک قەوارەیەکی ئازاد وێنەی نەکێشراوە، بەڵکو بە پێچەوانەوە ئافرەت بۆ خۆی ئەو وێنەیە دەبەخشێت. ئەوە ئافرەتە کە وێنەیەکی ئازاد سەبارەت بە خۆی دەخاتە ڕۆ. بۆ نمونە وەلادەکەی کچی مستەکفی دەڵێت أمكن عاشقي من صحن خدي وعتي قبلتي من يشتهيها. ئەوە ژنە کە تەعبیر لە خۆی دەکات. ئافرەتی عەرەب پێش ئیسلام بە خۆیان مێردی خۆیان هەڵدەبژارد و مێردیان دەکرد و پیاویان هەڵدەبژات، هەر بە خۆشیان پیاویان تەلاق دەدا. ئافرەتێکی ناودار هەیە 40 جار مێردی کردووە، کەس پێی نەگوت و ئافرەتێکی داوام پیسە، کەسیش هەرگیز ڕخلەی نەنەگرتووە، بەڵکو دەیانگوت ئەو مافی خۆیەتی. کەواتە وێنەی ڕاستەقینەی ژیانی ئازاد لای ژیانی عەرەب دەبینین، پتر لەوەی لای پیاوانی عەرەب ببینین. سەرچاوە سایتی منبەر الحوار الإبداع لە ڕۆژی 10/5/2006 تۆمار کراوە، بەڵام ئەسلی ئەو چاوپێکەوتنە لەلایەن شاکر نووری بۆ ڕۆژنامەی شەرق الأوسەط. وتاری دەیەم ئەدۆنیس غوزامی ئیمامی مزگەوتە نەک ڕەخنەگەر. دکتۆر عەبدوڵڵا غوزامی بە توندی چاوی بە پرۆژە تازەگەریەکەی تۆ خشاندۆتەوە لە گفتوگۆیەک لەگەڵ گۆڤاری ئەلشەرقی سعودی بە کۆنەپەرست وەسفی کردووە. تۆ لەو بارەیەوە قسەت چییە؟ ئەگەرچی ئەوەی غوزامی گوتیۆتی بەباشی نەمخوێندۆتەوە، بەڵام تۆمەتەکانی بۆ من هەروەها تاوانبارکردنی نزار قەبانی بە نێرایەتی ئەوانە بخوێندۆتەوە. تازەگەرێتی ئێمە بە کۆنەپەرستی تۆمەربار دەکات،
من پێم وایە ئەو ڕای ئەو هەڵەیە، چونکە ڕووکارانە ڕخنە لە داهێنان دەگرێت و هەتا ئێستا لە چوارچێوەیەکی تەقلیدی ماوەتەوە. ئەو منی تاک و منی مرۆیی بۆ لێک جا نابێتەوە، واتە لە خوێندنەوەی بەرهەمەکانمدا نەیتوانیوە چینەکانی من لە نێو بنیادی گوتاری شیعری لێک جا بکاتەوە، نەیتوانیوە منی تاک و منی سەبجەکت و منی کۆلێکتیڤ دەستە جەمعی لێک جا بکاتەوە وەرجێڕی کوردی. بۆیە من ئەو وەک ئیمامی مزگەوت دەبینم، نەک ڕخنەگەر. شعر بە شێوەیەکی ڕاستەخۆ قسە لە سیاست ناکات، با سیاسیش بێت. نمونە ئەبوو نەواست هەیە کە لە سیاست و ڕۆشنبیری عەرەبی هۆی شۆڕژنانەوە بووە. لێرەدا شعری سیاسی هەیە بە کۆتایی هاتنی قۆناغی سیاسی تەواو دەبێت، هیچ ڕەهەندی ستونی لە چێژ یان دنیابینی کۆمەلگە دروست ناکات، تەنها ئەوە بە خەڵک دەبەخشێت کە لە قەناعەتیاندا چەسپاوە، بۆی خۆی لە خۆیداوە کارێکی سیاسی دەکەوێتەوە، بەڵام شعری حەقیقی خەڵک دەخاتە دەرەوەی قەناعەتەوە. ئێستا بوێری شعر لە کورتبڕی زماندایە، بەڵام ئەگەر داهێنەران ڕێساکانی زمان بە هیچ بزانن ئایا ئەو ناڕەوایە لادان نییە لە داهێنانێکی حەقیقی، ئەو بە بڕوای کۆمەلگەوە بەندە کە تا چەند پێی وایە شعر داهێنانێکی حەقیقیە. سەرڕای ئەوەش عەرەب وەک نەتەوە بۆ خۆی دەزانێت کە نەتەوەی شعر و زمانە کەچی بەداخەوە لە گەلانی دیکە کەمتر ڕێزیان بۆ دادەنێت. ئەمڕۆ زمانی پەتی پاراوی عەرەبی لە قەیرانێکی حەقیقی دادەژی. سەرڕای ئەوەی قورئان ئەزبەر دەکرێت، بەڵام بە هەڵنەگرتنی خوێندنەوەی قورئان مردنی زمانی عەرەبی کردۆتە گریمانەیەک کە پێویستە چاوی پیادا بخشێنرێتەوە. لێرەوە هەندێک قوتابخانە هەن بە شێوەیەکی لاوەکی زمانی عەرەبی دەخوێنن، وەگەوەی بێگانە بن، ئەو دیاردەیە دەبێت بوەستێنرێت. ئایا دەزانین لە کۆنگرەیەک جاک شیراک وەک ناڕەزایی لە بەرامبەر فەڕەنسیەک چووە دەرەوە کە بە زمانی ئینگلیزی قسەی کرد نەک فەڕەنسی؟ لێرە شیراک وەک هاونیشتیمانەیەک بەرگری لە زمانەکەی دەکات، بەڵام عەرەب لە کۆنگرەکان بۆ قسەکردن زۆرانبازی لەسەر زمانی مەوجود دەکەن. چۆن دەکرێت عەرەبێک لە کۆنگرەکانی یونسکۆ سەرڕای ئەوەی کە تەرجەمەکردنی ڕاستەوخۆ هەیە بێت و بە زمانی بێگانە قسە بکات؟ زمانی عەرەبی ئاستی معریفی لە قەیراندایە. هەندێک لە گوتاربێژانی ئاینی هەن زمانی عەرەبی نازانن، بۆیە دەشێ ئەو زمانە وەک ژیاری عەرەبی کە هەر لە سەدەی دەیەمەوە وەستاوە ئەویش بمرێت، واتە جگە لە ڕابردوو ئامادەگی نییە، هیچ ژیارەیەک لە نێو عەرەب نەمێنێت. کێشەکانمان لە مرۆڤایەتی ئێمە جا نابێتەوە، خودی ئێمە بەر پۆلۆی ئاگر کەوتووە. شعری تۆ چه خزمەتێک بۆ کێشەیە دەکات؟ من ناتوانم شاعیرێکی بێکێشە بم یان خاوەن کێشەگەلێک نەبم کە بەرگری لێ بکەم، چونکە دوجار بۆ مرۆڤ دەنووسم و دەبێت تعبیر لە بیرۆڕای مرۆڤ بکەم. من لەگەڵ شۆڕشی فەڵەستینی تەعاتوفی زۆرم هەیە، ئەگەر توانە شەڕکردنم هەبایە ئەوە بێ دوو دڵی دەم کرد، بەڵام ئەوە هەرگیز ڕێگەمان لێ ناگرێت. لە ڕوویەک لە ڕووەکان ڕەخنە لە شتگەلێک نەگرم کە لە ناوماندا ڕوو دەدات، هەتاگەر بۆ ئەوە هێرشیش بکەنە سەرم، چونکە دەبێتە کارەسات. کێشەی کاریگەری خۆرئاوا بەسەر ئەدەبی هاوچەرخمان بەرەو لێژی دەچێت. عەرەب لە بری بەرەمێنان لەگەڵ ئەوی دیکەدا لاسایی دەکاتەوە. ئایا ئەوە نابێتە هۆی شێواندنی ستاتیکای داق؟ زۆر لە ڕەخنەگران قسەیان لە کاریگەری خۆرئاوا کردووە، بە پێچەوانەوە ژمارەیەکی زۆر لە شاعرانی خۆرئاواش بە شیعری عەرەبیەوە کاریگەرن. شعر فەزایەکی کراوەیە وەک هەوا، هەر شاعرێک هەوای مەوجودی دنیا هەڵنەمژێت لەو دنیا دابڕاوە، بابەتەکان بۆ خۆیان هەن، شاعرێک نییە دام بهێنێت، بەڵام کێشاوەیە چۆن ئەو بابەتانە ڕوون دەکەیتەوە. زمانی عەرەبی کە من زۆرم خۆش دەوێت لە هەموو زمانەکانی دیکە تایبەتمەندی زیاترە. ئەدەبی ئێمە کاریگەری بەسەر خۆی ئاوایەکاندا هەیە، ئەوان جەلالەدینی ڕۆمی، ئەبوو تەمام و هیدیکە دەخوێننەوە. تازەگەری و تازەکردنەوەیکی دوور لە ڕەگ و ڕیشە ڕۆحی داهێنەر دەکوژێت. هەروەها ئەوەی ئێمە دەیبینین ئیبداع نییە، ئیبتیداعە، بەم جۆرە کەوتونەتە دوای کۆنەپەرستیەوە. بۆچی ئێمە لە ڕێگەی سەرکوتکردنی کۆنەوە مامەڵە لەگەڵ تازەگەریدا دەکەین؟ کێ دەڵێت تازەگەری ئیمڕۆیل قەیسی جێهێشتووە؟ هیچ کەس ئەوە ناڵێت. ئایا دەزانی شاعیرێک نییە شیعری نوێ بنووسێت و ئاگای لە شیعری کۆن نەبێت؟ وەک چۆن هیچ جوانێکی نوێ بۆ زمان لە دەرەوەی مێژوو وجودی نییە. بە بڕوای من بۆ ئەوەی تازە بیت دەبێت کۆن بیت. هەروەها شاعیر ئەو بەها کۆمەڵایەتیانە هەڵدەوەشێنێت کە تیایدا دەژیت. معاری زیاتر بە فەیلسوفدا دەنرێت نەک شاعیر. شاعیرێکی نوێخواز و نابینین کە لە ڕێگەی ڕەخنە ئیبداعیەکانەوە گەیشت بێتە ئەوەی کە میعاری پێی گەیشتووە. میعاری مامۆستامانە و لە ئێمە نوێترە. شعر مێژوو دەبڕێت، مێژوو دەبێتە بەشێک لە شعر، هەروەها ناسنامەی حەقیقی خۆی لە وەڵامە ئیبداعیەکانی ڕۆشنبیریدا حەشارداوە. بەڵام بەداخەوە ئێمەی عەرەب لە هیچ ئاستێک لە ئاستەکاندا ئاوڕی لێ نادەینەوە. لێرەدا ئەگەر کێشەیەکیش لە نێوان کۆن و نوێدا هەبێت لە هەموو ئاستەکاندا نییە،
بەس لەسەر ئاستی پەیوەندی شاعیر بە ژیانەوەیە. ئەو شاعیرەی ئەمڕۆ لە بەغداد دەژیت هەر دەبێت شیعرێک بنووسێت بە ژیانی ڕۆژانەی ئەوەوە بند بێت، بەڵام ئەوەی پەیوەندی بە زمانی شیعریەوەیە، ئەوەی پەیوەندی بە وشەی نوێەوە هەیە لەگەڵ یەکەم ژیانی ڕۆژانە جیاواز دەکەوێتەوە. دەتوانم بڵێم بەخشەشەکانمان زۆر کەمن، زۆر بەشیان فۆرم ئامێزن. جیاوازی ئاینی و سیاسیەکان هەمیشە بۆ تۆ شوێنی تۆمەتبارکردنن. تۆ بۆ دژی ئاینی، من دژی ئاین نیم. ئەو بەرەنجامە ترسێنەرەی کە نیشتیمانی عەرەبی تیایدا دەژی بە تایبەتی لە عێراق و سووریا و لوبنان ئاکامی لێک هەڵوەشانەوەی کۆمەڵگەیە بۆ چەند کەمینەیەک لەگەڵەوەی بە پارێزەرەوە ئەو زاراوەیە بەکاردێنم. داوا لە بیریارانی عەرەب دەکەم لەو ڕووداوانەی سەدەی ڕابردوو ڕابمێن و پەندی لێوە بکرن، هەروە هەتا لە نیشتیمانی عەرەبیدا کۆمەڵگە لێک هەڵوەشێتەوە، هەتا ئاین و دەوڵەت لێک جیا نەبێتەوە، فکری چەسپاندنی دیموکراتیەت مەحاڵە. ئێمە دوای 1500 ساڵ هەتا ئێستا لەسەر سوننە و شیعە جیاوازیمان هەیە، بەڵام هەتا ئێستا لە پێشماندا ئامانجگەلێک ماوە. ئێمە هەندێک فۆرمی دیموکراتیەتمان هەیە، بەڵام فۆرمی تەقلیدین. لێرەدا ڕێسایەکی فیۆلۆژی هەیە، دەڵێت نابێت ئیجتیهاد لە دەقدا بکرێت، بەڵام لە هەندێک دەق داوای ئیجتیهادکردن دەکرێت بۆی لەگەڵ فیلۆلۆژی واقعدا بگونجێت. چۆن دەشێت بە ڕۆحێکی نوێ و ئیلهام بەخشەوە مامەڵە لەگەڵ دەق بکەین. ئەمڕۆ هەر تەنها لە ڕووی فیۆلۆژیەوە سێری دەقی کەلەپۆری دەکرێت لە ڕووی عیبادەت و ئەحکام و شەرعەوە، بەڵام ڕاهەندەکانی دیکەینی ئەو دەقا خەفەکراوە وەگەوەی ئیسلام بۆ ڕستێک تەقسی ئاینی گۆڕابێت. لە بریکردنەوەی ئاسۆی بیرکردنەوە ئاسۆی پرسیار دروستکردن، لە بریکردنەوەی ئاسۆیەک بۆ پەیوەندی نێوان دەق و معریفە، نەک بەمانەی هەندێک لە ڕاوەکاران ئەوانەی دەقی قورئانی خراپ تاویل دەکەن و دەڵێن هەموو شتێک لە قورئاندا هەیە، چونکە کاتێک زۆر شت دەخین ئەستۆی دەق کە دەق بە زۆر شت داخندرێت ئەو دەقە دەکوژیت. بەو مانایش دەق وەک ئەو ڕووناکیە نییە کە ژیانی زانستیمان بۆ کەشف دەکات و میتۆدی فکریمان بۆ کەشف دەکات. ئەوەی ڕۆشنبیریمان دەوڵەمەند دەکات خوێندنەوەی دەقی قورئانیە، وەک دەقەیەک کە ڕەوانبێژی دەوڵەمەند دەکات، یان وەک دەقێکی شەرعی ڕوود. من ناڵێم لە ئایندا زانم، هەتا دەق و بایەخی دەق بزانم. دەق بە خوێندنەوە بەندە، دەق بۆ خۆی خوێندنەوەیە، خوێندنەوەش بۆی نەبێتە خوێندنەوەی بەبیرهێنانەوە، خوێندنەوەی هیستریانە لەسەر تێگەیشتن ڕاست دەبێتەوە. خوێندنەوە بۆ خۆی ڕستێک پەیوەندی ڕۆشنبیری و دەرونی و مێژوویە، چونکە خوێنەری چاخی یەکەم بە حکمی پێداویستی و بە حکمی سروشتی ژیان هەمان ئەو خوێنەرە نییە کە لە چاخی دووەم هەیە. واتە ئەگەر ڕۆشنبیری زیندوو بوو، مرۆڤ زیندوو بوو، ناشە خوێنەری چاخی یەکەم هەمان خوێنەری چاخی دووهەم بێت. دەبێت خوێنەری سەدەی بیستەم لەگەڵ خوێنەری کۆن جیاواز بکرێتەوە. بەڵام مسلمانان بە شێوەیەکی گشتی لایەنی یەک خوێنەر و یەک خوێندنەوە دەگرن، وەک ئەوەی تەواوی مسلمانان لە هەموو چرخەکان یەک عەقڵیان هەبێت، عەقڵێک کە ناگۆڕێت. هەروەها پێیان وایە ئەوە دەوڵەمەندیە، بەڵام بە پێچەوانەوە ئەوە هەژاری دەق دەگەێنێت، هەژاری دەقیش هەژاری ئیسلام دەگەێنێت، هەژاری ئیسلامیش هەژاری بەشەریەتە. ئێمە ملیارێک و 300 ملیۆن مسلمانمان هەیە، بەڵام ڕۆشنبیری ئیسلامیمان نییە. ئایا دەتوانیت 10 بریارم بدەیتەیە یا 5 بریارم بدەیتەیە کە قورئانیان خزبێتە سەر فەرشی معریفە؟ هەتا نەسەر حامد ئەبوو زەیدیش لەو بارەوە چی گوتووە؟ شتێکی نەگوتووە کە پێشینانمان نەیانگوت بێت. ئەوەی ئەو دەیڵێت لە سەردەمی عەباسی گوتوانە. پێشینانمان لە سەردەمی عەباسی لە تەویلکردن زۆر لە بویارتر بوون، لەو دید و بۆچوونیان زۆر لەو دوورتر چوونە. هەروە محەممەد ئەرکۆن لای خۆ دید و بۆچوونێکی نوێ هەیە، ئەویش سیرکردنی قورئانە وەک دەقێکی مێژووی، بەڵام ئەو بۆچوونەی قوڵ نەکردوێتەوە و نەیتوانێەوە ئەو بیر و بۆچوونەی بەرەو ئاسۆکانی ڕابردووی بکاتەوە. ئەو هاوڕێمە هەمیشە یەکتر دەبینین، بەڵام دید و بۆچوونی ئەو تەنها وەک دید و بۆچوون بایەخدارە، وەک پێویست بە دوای دانەچووە. خوێنەر لە خوێندنەوەی ئاسان چێژ وەردەگرێت، ئەوەش بۆ ئەو شتە ڕووکارانە دەگەڕێتەوە کە لە دەقدا هەن، بەڵام دەقەقوڵ و کراوەکان هەروەک خۆیان دەمێننەوە چونکە پێویستیان بە تەویلکردن هەیە، لەگەڵەوەی وەک نەتەوە دەوڵەمەندین، بەڵام ئایا ئێمە ئەو توانایەمان بۆ تەویلکردنی لۆژیکیانە هەیە؟ بەکارهێنانی خوێندنەوە بەمانەی تەویلکردنێکی گشتگیر گەورەی هەر دەقێکە، هەتا دەقی قورئانیش توانای ئەوەی تێدا خوێندنەوەی جیاوازی بۆ بەنجام بگەێنرێت و معریفەی نوێی لێ دەربهێنرێت. بەو مانایە ئەو وشە بەناوبانگەی کە دەڵێت قورئان هەڵگری کۆمەڵێک ڕووە جۆرێکە لە تەویلکردن. ڕاوەی ئێمە بۆ وشەی کۆمەڵێک ڕوو ئەوەیە کە ئەمڕۆ دەبێت خوێندنەوەی قورئان فرە جۆر و جۆر بێت. هەر دەقێق قوبوڵی ئەو خوێندنەوە جۆرە جۆرە نەبێت دەقێکی کوژراوە، دەقێکی مردووە. گرفتەکەوەیە مسلمانان کاتێک دەقی قورئانی لە چوارچێوەیەکی بەردەستێک بەند دەکەن، دەیکوژن و بە بنبەزبوونی دەگەێنن.
وەک ئەوەی هەر تەنها دەقێکی فیۆلۆژی شەرعی بێت. دەقی قورئانی لەبارەی گەلی موسڵماندا دەڵێت ئێوە دەوڵەمەندترین نەتەوان کە داوا لە خەڵک دەکەن کاری چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن. بەڵام دەوڵەمەندترین نەتەوە بەمانەی ڕابردوو نا، واتە ئەو دەوڵەمەندیە بە توانای تێگەیشتن و توانای ئایندەخوازی و توانای بەرەو پێشچوونەوە بەندە. ئەجینا مەسەلەکە نامەعقول دەکەوێتەوە، وەک ئەوەی پەیامی ئیسلام تەواوکەری پەیامەکانە. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت تەواوکەری پێغەمبەرانە. هەڵبەتە ئەوانەمان بەو مانایە بۆ تەویل دەکەن کە ئیتر معریفەیەک لە دوای ئەو پەیامە وجودی نییە، کەواتە مرۆڤ هیچی دیکەی بۆ گوتن نییە. ئەوەی کە دەکرێت بگوترێت ئەوەیە کە لە قورئان گوتراوە. بەو مانایە قورئان دواوشە بۆ دوا پەیامبەری دەرکاندووە، ئەگەر چی باوە بەڵام معقول نییە. ئەگەر ئەو قسانە بڵاو بکرێتەوە مسلمانان بە کافرمان دادەنێن. من دەڵێم بەو مانایە ئیسلام دواوشەی بۆ دوا پەیامبەری گوتووە کە هەمیشە شتی نوێ هەیە، چونکە معریفە ئەوە نییە کە لە ڕابردوو کۆتایی پێ هاتووە، بەڵکو ئەوەیە کە نوێ دەبێتەوە و بەردەوام دێ دنیا دەگۆڕێت. ئەگەر زانستی ماوەی 100 ساڵ وەربگریت دەبینی مسلمانان هەموو بەخششە تەکنیکەکانیان وەرگرتووە بەکاریان هێناوە، بەڵام بۆچی ئەو پرەنسیپە عەقڵی ڕەت دەکەنەوە کە ئەو بەخششانی بەرهەمهێناوە؟ لێرەدا کۆمەڵک نوێدژی لەوەدا هەیە. ئەو نوێدژیانە پشت بە معریفەیەک دەبەستن کە لە پێشدا ئامادەیە. خوددا دەفەرمێت سنوريهم آياتنا في الآفاق ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. ئەگەر ڕووداوەکان نەدەبوون ئێستا من لە زیندان دابووم، یان هەروە ڕوبەڕووی ناوی ئەدۆنیس دەبوومەوە. بەڵام تازەگەری دەقی قورئانی وەک پێویست ڕەگ و ڕیشەی خۆی هەیە، بۆچی لە میانی ئەو سەرچاوەیە تازەگەری فام ناکەین؟ ئەگەر دەقی قورئانی بخەینە چوارچەوەی ژیاری و مێژوویەوە ئەوە دەقێکی تازەگەرە لە دەقەکانی پێش خۆی و ئەوەی لە سەردەمی ئەو داهبوون پێشکەوتوتر دەکەوێتەوە. ئەگەر سوورەتێک وەربگرین چاوی لێ بکەین دەبینین لە هەموو لایەکەوە وەک باخچەیەکی کراوەیە، لە هەر لایەکە و بەنێوی دابڕۆیت بنیادی و جۆراجۆر دەبینیت. ئەو بنیاد و جۆراجۆرەش دژی ئەو سیستەمە دەکەوێتەوە کە لە دوای نووسینەوەی قورئاندا هاتووە. دەشێت لە کۆتایی سوورەتەوە دەست پێ بکەیت و بۆ خۆت بیکەیتە سەرەتا، ئاەتێک لە سوورەتی ناوەڕاز وەربگریت لێەوە دەست پێ بکەیت. بە تەواوەتی ئەوە خەسڵەتی دەقی نوێیە. دەقی قورئانی لە چوارچێوە مێژوویەکەیدا دەقێکە وەک فکر و هونەر و زمان بە مانانوێیەکەوە نوێ دەکەوێتەوە. کەواتە ئەگەر لە مێژووی عەرەبیدا هەموو شاعیرە مەزنەکان وەربگرین دەقێکی شارەوەیان لە نەزدا هەیە کە ئەویش دەقی قورئانیە. هەر یەکان هەوڵ دەدات ڕۆبەڕووی ئەو دەقە بێتەوە و گفتوگۆی لەگەڵدا بسازێنێت. هەروە هەوڵ دەدات وەک ئەو کار بکات یان وەک ئەو ئیبداع بکات. لێرەدا دەتوانین لە شاعرێکی گەورەی وەک ئەبوو عەلای معاری بگەین کاتێک دێت دیوانی متەنەبی کە بە موعجیزەی ئەحمەد ناوی دەبات ڕاوە دەکات. هەمیشە داهێنەرە گەورەکان مۆدێلی ئەوانن، مۆدێلی ئەوانیش هەمیشە ناکۆکن. ئەگەر متەنەبی وەربگرین هەمیشە ناکۆکی منە، چونکە من ئەگەر وەک ئەو کار بکەم ئەوە دەبمە پاشکۆی ئەو، بۆیە دەبێت لە تەنیشت ئەو کارێک بکەم یان شتێک لەو تێپەڕێنم. هەموو داهێنانەکانی دنیا بەم جۆرە بوون. دەقی قورئانیش لەلایەک مۆدێل بووە لەلایەکی دیکە ناکۆک. ئەگینا ئەو ئیبداع گەورەیە نەدەبوو، هەر بەو مانایەش نەدەبووە دەلیلی هەموو شیعرەکانمان. وەک چۆن لایەنی مەسیحی مەسیح بۆ خۆی سەرچاوەیە. تۆ دەتوانیت ئینجیل وەرگریت و لەسەر ڕەفەی دابنیت، دەتوانیت نەیخوێنیتەوە، بەڵام پەیوەستبوونی مەسیحیانە لە ناخەوە بە کەسی مەسیحیەوەیە. تۆ دەزانێت قوتابەکان بە شێوەی جۆراجۆر ژیانی مەسیحیان جێڕاوەتەوە. ڕاستە نێودژ نین، بەڵام جۆراجۆرن. پاشان ئەگەر تەورات وەرگریت ئەگەر بەڕاستی وشەی خوا بێت وەک ئەوەی هەیە لە نێو دەستماندایە. کەسایەتی لە زمانی ئیبداعیدا قبوڵە، ئەگەرچی ڕۆشان و شێوان و هۆی زامنکردنی زمانیشی لێ بکەوێتەوە. بۆچی زمانی عامیە ڕەمەکی باو بەو هەمووستەمەیەوە دەچێتە جەستەی دەقی ئیبداعیەوە؟ ئایا گرفتەکە لە زماندایە یان لەو داهێنەران بە زیوەی کە بە زمانێکی مردوو پەروەردەکراوە؟ زمان بە شێوە پاراو بۆ ماوەکەی لە ژیان جیابەتەوە. منداڵ لە ماڵەکەی بە زمانە قسە دەکات کە دەچێتە قوتابخانە دەچێتە زمانێکی دیکەوە. جا چونکە شیزۆفرینیای زمانەوانی لا دروست دەبێت، خودی شیزۆفرینیای زمانەوانی دەبێتە هۆی شیزۆفرینیای ڕۆشنبیریش، بۆیە داوای زمانی ئاسایی دەکەن. بەنسبەت خۆم جارێک لیان پرسیم زمانی پارە و پەتی دەمرێت، تۆ بۆچی خۆت پەیوەند کردووە؟ گوتم من گریمانی مەرگی زمانی پەتی دەکەم، حەز دەکەم بەو زمانە بنووسم کە دەمرێت، بەویش نەبێت نانووسم. ئەوە بەو مانایە نییە کە من بۆ زمانی گەل زمانی ئاسایی دەگەڕێمەوە، چونکە هەموو زمانانی دنیا و دوو ئاستیان هەیە، زمانی پەتی و زمانی ئاسایی. دەشێت لای ئێمە ماوەی نێوان زمانی پەتی و ئاسایی زۆر بێت.
هەروەها ئەو ماوەیە لە زمانی دیکە بەهێزتر و تونتر بێت. بەڵام لە ڕووی پرەنسیپەوە هەڵە لە زماندا نییە، لە سینتاکس و مۆرفۆلۆژیدا نییە، چونکی هەموو زمانێک گرفتی خۆی هەیە. بۆ نمونە زمانی فەڕەنسی کاتێک لە ڕێگەی سینتاکس و مۆرفۆلۆژیا دەخوێنیتەوە ئاڵۆزە. هەروە سینتاکس و مۆرفۆلۆژیای زمانی ئەڵمانیش وەک زمانی عەرەبی ئاڵۆزە، کەواتە هەڵەکە لە خودی زماندا نییە، بەڵکو لەو ئەقڵەدایە کە زمانەکە بەکاردێنێت. ئێمەی عەرەب دەبێت دام بەوەدا بنین کە تا ئێستا نازانین هۆی نەناسکردنی زمانەکەمان بۆچی دەگەڕێتەوە. ئەوە بابەتێکی دیکەیە هەتا پیرەکانیشمان ئەوانی کە بە زمانی عەرەبیەوە پەیوەستن کاتێک لە مزگەوتەکان گودار دادەدەن هەڵە دەکەن، هەروە تێکڕای مسلمانان زمانەکەی خۆیان نازانن. کتێبێک دەخوێننەوە کە دانراوە یان ئەوانەی کە تەرجەمە کراون، بەڵام بەدەگمەن دەبینیت ئەو زمانەی کتێبەکەی پێنووسراوە وەک پێست و خوێنەکەی بێت، وەک ئەو هەوایە بێت کە هەڵی دەمژیت. هەز دەکەیت نووسەرەکە بەو کتێبانە دێت دەستەواژە لەو کتێب و فەرهەنگانە وەردەگرێت کە مەوجودن، واتە زمان لە خوێن و ناخی ئەو نووسەرەوە دەرناچێت. کەواتە مەسەلەکەەوە نییە زمانی ئاسایی باشترە یان چارەسەرە. من ئێستا بە زمانی ئاسایی قسە دەکەم کە بە زمانی ئاسایی قسە دەکەم هەز دەکەم عەقڵم وەک دێتەوە و بیرەکانم بچووک دەبنەوە و گرژ دەبن و سنووردار دەبن، بۆی هەرگیز ناتوانم بە زمانی ئاسایی بنووسم، چونکە ئاستی زمان لە ترۆپکەوە ڕاستەوخۆدا دەبەزێت. گرفتەکە زۆر لەوەش قوڵتر و ئاڵۆسترا، هەر تەنها پەیوەندی بە زمانی پەتی و ئاسایی و ئاسانکردن و ساکارکردنەوەدا نییە. من هەموو تیۆرانی ئێستا لەبارەی زمانی عەرەبی و هەند لە بەرامبەر گرفتی عەقڵی داهێنەرانەدا بە جۆرێک لە هەڵاتن دەبینم. خەڵقکردن وزەیەکی بداعی گەرەکە، وزەی خەڵقکردنیش لای عەرەب بووکاوەتەوە، بۆیە دەیانەوێت دوێنەی زمان بکێشن و زمان لە ئاستی ئەو وزەیە دابەزێن و مرۆڤ بۆ ئەو ئاستە دابەزێنن، کەواتە گرفتی ئێمە لەگەڵ وزەی ئیبداعیە، لەگەڵ وزەی خەڵقکەردایە، نەک لەگەڵ زمانەکەمان. زمانی عەرەبی مەزنترین زمانێکە، مەزنترین زمانێک کە مرۆڤ بیری لێ دەکاتەوە. قورئانیش بە زمانی ئێمە هاتوتە خوارێ. ئێمە حەقی ئەومان هەیە چونکە ئەو قورئانە لە ئاسمانەوە خوا بەو شێوازە بۆمانی دابەزاندووە، بەڵام دەبێ ئەو بسەلمێنین کە حەقی ئەومان هەیە با بۆ ڕاوەکردنەکان قورئان بچینە لای ئیبن کەسیر و محەممەد عەبدە و ئەشعراوی. ئایا وەک یەک دێنەوە؟ نەنگی لە ئێمەیە. زانایانمان لە سیاست بترازێت وازیان لە کۆششکردن و ئیجتیهادکردن هێناوە. لێرەدا لە سیاستدا پایی زانایان ون و پەراوێز بووە، وەک چۆن هەیە سەر دەکەوێت بەڵام بەختی یاوەر نییە. من پێم وایە کە ئێمە نە قورئانمان خوێندوتەوە و نە کەلەپوری خۆمان خوێندوتەوە. دەمەوێت بڵێم مەسەلەکان چ وەک سیاست چ وەک ئەنترۆپۆلۆژیا بەیەکەوە بەندن. کەسایەتی پێغەمبەر درودی خوای لەبێت تەنها ناوەندیارێک بووە و هیچ شتێکی لە خۆیەوە نەگوتووە، بەڵام پێی لەسەر نەتەوەکەی داگرتووە. ئەو کەسایەتیە هەتا ئێستا دراسە نەکراوە. ئایا کەسێک هەر تەنها ناوەندیارێک بێت، ئەرکی گەیاندنی قسەیەک بێت کە پێی سپێردراوە، نەخوێندەوار بێت، هەموو ئەوانەی چ مانایەکیان هەیە؟ ئەو نەی دەتوانی بخوێنێتەوە، نەی دەتوانی بنووسێت. ئێمە لە نەستماندا دەمانێت هەموو مسلمانێک وەک پێغەمبەر درودی خوای لەبێت بێت. ئەوەش ئەوە دەگەێنێت کە ئێمە دەبێت و وشەکانی ئەو وشەکانی یاوەرانی بەبێ زیاد و کەم بگوازینەوە. ئەوە تا و پلەیە یەکێک لە فوقەها کۆنەکان گوتبووی هەر کەسێک لە خۆ لەبارەی قورئان و قسێ بکات ئەگەرچی ڕاستیش بێت هەر هەڵەیە. هەڵبەتە ئەوەی کە لە ناخەوە باوە ئەوەیە ئەگەرچی دانیشی پێدادەنین. پرسیار ئەوەیە ئایا بەڕاستی ئەو قسەیە بە ماناقوڵەکەی قسەی مرۆڤی مسلمانە؟ من لەو بڕوایەدام قسەی ئەو نەبێت، چونکە کوشتنی ڕۆشنبیری ئیسلامی لێ دەکەوێتەوە. شتەکان ئاڵۆزن و یەکانگیرن، هەمیشە پێویستیان بە دراسەی قۆڵ و ڕستێک گفتوگۆی لەو جۆرە هەیە. ئەگینا دواڕۆژی ئیسلام وەگەین وەگەوەی مسلمانان ممارەسەی دەکەن بە کارەسات دەبینم. من لەو بڕوایەدام کەەوە بۆ خۆی کارەسات بێت. ستاتیک و داینامیک کەم و کوڕی تیادایە و هەتا ئێستا تەواوت نەکردووە. ئایا بۆ مانایە ئەوە بەخششێکی کراوەیە؟ پاشان ئایا بۆچوونی تۆ بەرامبەر دواڕۆژی کەمینەکان چییە؟ لەبارەی ستاتیک و داینامیک بەدحاڵیبوونێک لە گۆڕەدایە، چونکە من هیچ جارێک دژی ئاین وەک ئەزمونێکی ڕۆحی وەک پەیوەندی نێوان مرۆڤ و خوداکەی نەوەستاوم. ئێمە دەبێت بەردەوام ڕێز بۆ ئەو ئەزمونە دابنین و بەرگری لێ بکەین، چونکە ئەو ئەزمونە ڕۆحیە لەگەڵ مرۆڤدا لەدایک بووە. بەڵام بەنسبەت کەمینەکان من ئەو ناوە چ وەک مەسەلەی ڕۆشنبیری چ وەک مەسەلەی ئاینی بەکار ناهێنم، چونکە ئەگەر ئێمە دان بەو شێدا بنین ئەوە دان بە هەڵوەشانەوەی کۆمەلگە دەنین. کاتێک ژیری کەمینە دەکەوێتەوە، ژیر زۆرینە بۆ خۆی لە کۆمەلگاکانی عەرەبیدا خەوشێکی سیاسیە. تۆ بۆ خۆت شارێکت هەیە کە عاشقی بوویت و تیایدا ژیاویت و تیایدا نیشتەجێ بوویت. ئەو شارە چی لە ویژدانی تۆ جێهێشتووە؟ لە دیمەشقەوە دەست پێ دەکەم و پێ دەڵێم کە ئەو شارە شاری کۆتاییەکانە، شارێکە تەواو بووە، پێویستی بە هیچ نییە لە ڕازاندنەوەی زیاتر نەبێت.
بەڵام بەیروت بە تەواوەتی جیاوازە بەهۆی ئەو مرۆڤە جیاوازانی ناویەوە کە جیاوازیان تا نێودژی درێژ دەبێتەوە وەک چۆن کرانەوە بەردەوامەکەی بەسەر ئەوی دیکەدا نەهێڵێت ئەو شارە تەواو بێت بەم جۆرە هەمیشە هەر لە دروستبوونیەوە هەتا ئێستا وەک شاری پرۆژە دەمێنێتەوە ئاواتەخوازم بەمانە ڕۆشنبیرەکەی وەک پرۆژە بمێنێتەوە وەک شارێکی عەرەبی تا ئەو کاتەی لوبنانیەکان وەک تێزێکی یەکگرت و بڕیاری لەسەر دەدەن شارەکەت بەیروت دەسووتێت و لوبنان وێران دەکرێت و عەرەب لە جیاوازیدا سەریان سوڕماوە کوا خۆرئاوە بە عەقڵە پێشکەوت و خواز و مرۆڤ خوازەکەی کە بانگەشەی بۆ دەکات کوا ناوەندیارە دەستە بژێرەکەی خۆرئاوە لەکوێن ئەو ناوەندیارە بۆ ئازادی تاک و گەلان سەر دەکەون و بەرگریان لە دەکرێن هەر لە سەردەمی یەکێتی سۆڤێتەوە دەست پێ بکە تا بە بارودۆخی ئەمریکای لاتین و چیندا ڕەت دەبێت تا لە کۆتایی دەگەیتە هەندێک بارودۆخی نێو ڕێکخراوە ئیسلامیەکانیش ئەو ناوەندیارە لەسەر ساکارترین حاڵەتی فەردی دووچاری هەموو جۆرەستەم و سەرکوتکردنێک دەبوونەوە بەڵام بەداخەوە لێرەدا بێدەنگێکی کەساسانەی نیمچەتەواو هەیە چونکە بەڕاستی ئەوانە لەسەر ئاستی گردون خۆیان بۆ ئەو نەخۆشیە فیکری و مرۆیە ترسناکە تەرخان کرد بەڵام لێرەدا لە پێناو دوو کەس بە هەزاران لەناو دەبرێن وەسیلە و سەرچاوی یەکەمی ژیانێ وێران دەکرێت کەچی ئەوە ناو دەنێن ڕەفاندن یان بە دیلگرتنی ئەو دوو کەسە ناو دەنێن ڕاوەدونان وێرانکردنەکەش ناو دەنێن بەرگریکردن لە خۆ بەڕاستیەوە بەرگریکردنە مردنی مرۆڤ تەنها قسە نییە مردنی مرۆڤ مردنی وجدان و عەقڵ و جیهانبینیە بەتایبەتی لە ئیسرائیل مانای مرۆڤ چییە مانای ڕۆشنبیری چییە دیسپۆتیزم زۆرە ملێ تاکە دیموکراتیەتی خۆرهەڵاتی عەرەبیە ئەوەش کۆمەڵگەی نێودوڵەتی کە ئەو هەموو وێرانکارە دەبینن بەڵام وا پێدەچێ ئەوانە لە کۆمەڵێک زووەناژنی تیپێک کە ناوی ئیسرائیلە بەو لاوە شتێکی دیکە نەبن ئیسرائیل دەوڵەتێکی شێتە هەر تەنها بە چاوێکی ئاسین نەبێت تەماشای عەرەب ناکات نە وڵاتە یەکگرتووەکان و نە ئیسرائیل مەبەستیان ئەوە نییە بە کۆتایی هێنانی ڕاوەدونان لە لوبنان یان فەڵەستین یان وڵاتە عەرەبیەکان هەڵسن کەواتە ئەگەر سەرکردەکانی عەرەبی لەسەر بانگەشەکردنی وڵاتە یەکگرتووەکان و ئیسرائیل ڕێک بن ئەوە دەکەونە هەڵەیەکی مێژووی مرۆڤایەتی و فکریەوە ناشێ بە شێوەیەکی تیۆری و پراکتیکی دەست بەسەر ڕاوەدوناندا بگیرێت تەنها بە ململانەی سیاسی و فکری ئازاد لە کۆمەڵگەیەکی مەدەنی و ئازاد لە دەوڵەتێکی دیموکراتی ئازاد نەبێت با وڵاتە یەکگرتووەکان و ئیسرائیل واز لە دوژمناتی عەرەب بهێن و مافی عەرەب لە فەڵەستین و لوبنان و عێراق و باقی وڵاتە عەرەبیەکانی دیکە بدەن با دەرفەت بۆ عەرەب بڕەخسێنن تا ئەو کۆمەڵگە و ئەو دەوڵەتە بنیاد بنێنەوە ئەو کاتە ڕاوەدونان لە خۆ لەناو دەچێت ئەو ڕێگە ئەمریکی ئیسرائیلی کە ژیانی عەرەبی دەداتە دەست هێزێکی ئاینی بەتایبەتی فەندەمنتالیزمی توندڕە و هەڵبەتە ڕێگەیەکی سەرکەوتوو نییە سەرچاوە لە گۆڤاری ئەلشەرقی سوعودیە وەرگیراوە ئەو چاوپێکەوتنە لەلایەن سەکینە ئەلمەشخیس ساز کراوە من تەنها یەک ناونیشانی سەرەکیم بۆ هەڵبژاردووە گفتوگۆی 11 ئەدۆنیس بەبێ ڕخنەگرتن لە تاویلی باو ناتوانم بەرگری لە ئیسلام بکەم ئەدۆنیس وەک میوانی کتێبخانەی ئەسکەندەریە لە بەرنامەی توێژەری موقیم 10 ڕۆژانی بەسەر برد ئەو بەرنامەیە لە تەواوی دنیادا میوانداری ئەو توێژەرانە دەکات کە لە بواری کەلەپور و فکر کار دەکەن ئەدۆنیس لە ڕێگای 4 لێکچەر کە بەرنامەکەی لە خۆگرت بوو چەندان پێداچوونەوە و دووبارە خوێندنەوەی بۆ فکر و دنیابینی تایبەت بە مەسەلەکانی شیعر و کەلەپور بە ئەنجام گەیاند هەروە قسەی لە ستاتیک و داینامیک کرد کە کتێبە بەناوبانکەکەی لەژێر ئەو ناونیشانە لە هەفتاکاندا بڵاو کردوتەوە وەک چۆن لەسەر ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سیاسی لەبارەی چێژی شعریەتی عەرەبی و سەرچاوەکانی و پەیوەندی شیعر بە فکر و ناسنامە دووە لە پەراوێزی و سەردانیدا ڕۆژنامەی شەرق لەوسەد لەگەڵ ئەدۆنیس قسەی لەبارەی هاوسەنگی و پەرتیەکانی ژیانی کرد پەیوەندی ئەو بە کۆلاژ و خەونەکانی ئەدۆنیسی و دانی بەوە دانا کە ئەو هونەرە دوای شەعر لای ئەو سەر هەڵدەدات هەروەها قسەی لە خەونەکانی کرد و ترسی خۆی لەبارەی جێبەجێبوونی خستە ڕوو ئەو ترسی ئەدۆنیس لە هەستکردن بە وەستان و کۆتایی هاتن دێت ئەوەش دەقی گفتوگۆکەیە تا چ مەودایەک دوالیزمی ستاتیک و داینامیک دەبینیت کە تۆ وەگەوەی کە بۆ چاوپێخشاندنەوە دروست بکەوێتەوە برەوی پێدەدەیت ئایا هەست ناکەیت گۆڕانکاریە کەڵەکەبۆکانی معریفە کە ئەمڕۆ قسەی لێ دەکرێت تەجاوزی ئەو مەسەلەی کرد بێت ئەدۆنیس بۆ بەدواداچوونی کەلەپوری عەرەبی و ئەوانی دیکە کۆمەڵێک میتۆد هەیە کە دەشێت توێژەر کاریان لەسەر بکات بەڵام من هەتاوەکو ئێستا مەیلی بەکارهێنانی ئەو دوو زاراوەیە دەکەم چونکە لە ڕێگەی ئەوانەوە لە چەنگی میتۆد
دەربازم دەبێت و ڕێگەی بە دوواداچوونم بۆ خۆشتر دەکەوێتەوە. ڕەنگە میتۆک وەک پەردەپۆشکردن بکەوێتەوە یان وەک کۆت و بەند، چونکە بەکارهێنەرەکەی بەرەو ئاراستەیەکی دیاریکراو دەبات، وەک چۆن زۆر لە مەسەلەکانیش بەرەو سنووربەندی دەکاتەوە، یان تاکە بۆ چوونێک کە لەگەڵ بنەماکەیدا دێتەوە یان لەگەڵ پێداویستی میتۆدەکە ڕێک دەکەوێت بەسەر ئەوانی دیکەدا دەسەپێت. بەڵام زاراوەی ستاتیک و داینامیک بۆی لە هەموو لایەکەوە شتەکان ببینیت ئازادیەکی زیاتر دەبەخشێت، وەک چۆن ڕێگا بۆ تواناکان دەکاتەوە تاکو دەست بەسەر شتەکاندا بگرێت و بە شێوەیەکی بەرفراوان لە مەسەلەکان قوڵ بێتەوە. بۆیە دووبارەی دەکەمەوە کە من هەتاوەکو ئێستا مەیلی بەکارهێنانی ئەو دوو زاراوەیە دەکەم. ئایا ئەو مەسەلەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێستا ناوەڕۆک بۆتە پەراوێز و پەراوێز بۆتە ناوەڕۆک؟ ئەدۆنیس ڕەنگە و دەستەواژەیە جۆرێک لە شاردنەوەی پێبێت. من گوتم دیوانی شیعری عەرەبی توانایەکی وامان پێدەبەخشێت کە ئەوەی لە ڕابردوو وەک پەراوێز سیر دەکرا ئەمڕۆ وەک ناوەڕۆک تەماشا بکرێت، واتە دنیابینی نوێ بەو بۆنەیە پەیوەست نییە کە قەسیدەکەی تیادا گوتراوە، جاچە پێداگوتن بێت یان لاوەندنەوە و لالانەوە، بەڵکو دنیابینی نوێ مەیلی بەلای گرنگیدانی دەقەوەیە، بە جوانکاری دەق و بنیاتنانی زمانی هونەری و ئەو ئاسوانەی کە دەق بەڕووی خوێنەردا دەیکاتەوە. بێ ئەوەی بیر لە بۆنەکان بکاتەوە، دیوانی عەرەبی بۆ ئەوە هاتووە تاوەکو دەقێک بەرامبەر خوێنەر بکاتەوە کە لە بۆنەکان دەربازیان بووە و پشت بە پێهەڵدان نابەستن، وەک چۆن پشت بە هەموو کەرەستە کۆنانە نابەستن کە شاعیر بەکاری دەهێنێن. بەم واتایە من گوتم ئەو پەراوێزە شیعریەی کە لە ڕابردوو بە پەراوێزکراوی مابەوە بۆتە بنەما و بەرەو ناوەڕۆک گۆڕاوە. هەندێک لە ڕەخنەگران وای دەبینن کە تازەگەری ئەدۆنیسی تازەگەریەکی زیاتر زمانەوانیە و کەمتر پەیوەندی بە واقعەوەیە. بۆ نمونە ئەو قەسیدەی دوایت کە لەبارەی دوژمنکارانەی ئیسرائیل بەسەر لوبنانەوە نووسیوتە، خوێنەر وا هەز ناکات کە لەبارەی جەنگەوە قسە دەکەیت، بەڵکو وەکەوە وایە کە لەبارەی جەنگێکی گەردوونیەوە قسە بکەیت، واتە پەیوەندێکی زیندوی بە واقعەوە نییە. ئایا زمان لای تۆ تەنها ئایکۆنە؟ ئەدۆنیس بێگومان من زۆر گرنگی بە زمان دەدەم، ئەوە شتێکی دیارە و من جەختی لێ دەکەمەوە. من نازانم چۆن زمان و واقع لە یەک جا دەکەینەوە، مانێ لە یەک جابوونەوەی ئەو زمانی کە پێی دەنووسم و ئەو واقعی کە قسەی لەسەر دەکەم چییە؟ من هیچ لەوە تێناگەم، چونکە من هیچ نابینم. ڕەنگە وزەی زمان و بەرزی و دەوڵەمەندی زمان خەیاڵێک بە خوێنەر ببەخشێت، خەیاڵێک کە واقع تەواو پەردەپۆشی دەکات، بەڵام ئەوە لە تونند و توێژی واقع و ئاڵۆزەکانی واقع ئەوەیە، لەو ترسەدایە کە واقعی لەسەر بەندە. واقع ئەوەندە ساکار نییە تاوەکو زمان ساکار بکەوێتەوە. واقع ئاڵۆز و ئاوێتەیە و لە چەندان چینی جۆرا جۆر پێکاتوە، بۆی ئەو زمانەی کە واقع دەپشکنێت بەڕای من پێویستە ئەویش بۆ خۆی ئاوێتە و دەوڵەمەند و بەهێز بێت و لە چەندان چین و جۆرا جۆر پێکات بێت. ئەگەر بە زمانێکی ساکار تعبیر لەوە بکەین کە لە فەڵەستین ڕوودەدات، بەڕای من دەکەوینە واقعێک کە ئاستەکەی نزمە. شاعیر بەلای کەمی پێویستە تەواوی واقع تێکەڵ بە زمانەکەی خۆی بکات بۆ شتێک لەبارەی ئەو واقعە بخاتە ڕوو، لە هەمان کاتیشدا واقع دووبارە بنیاد بنێتەوە. بەگشتی نمونەی ئەو پرسیارانە ئەو کەسانە دەیکەن کە بۆچوونی تایبەتیان لەبارەی پەیوەندی زمان و واقعەوە هەیە. من ڕێز لەو بیرۆڕا دەگرم، بەڵام پێم وایە کە ئەو مەسەلەیە پێویستی زۆرتر بە لێبوردبوونەوە هەیە. ئایا تۆ لە قەسیدەکانتدا بایەخ بە تەمومژی دەدەیت؟ ئەدۆنیس بایەخ بە تەمومژ نادەم، واقع بۆ خۆی تەمومژاویە. کاتێک شاعیرێک دەیەوێت بە ساکاری و ڕووەک ئامێزانە بیخاتە ڕوو وەگەوەیە کە ناپاکی لێ بکات. بەڕای من دەبێت خوێنەر بۆ وێنەیە ڕازی نەبێت کە شاعیر بە شێوەیەکی سادە پێشکەشی دەکات. قەسیدەش نابێ بە جۆرەی خوێنەر بێت، بەڵکو پێویستە بەنێو ئاڵۆزەکانی واقع و گرفتەکانی واقعەوە بێتەوە. هەروە پێویستە شاعیرەوە نەبێت کە خوێنەر پەراوێزی دەکات، بەڵکو دەبێت لەوەی کە قابلی تێگەیشتنە دوورتر بڕوات. گرفتی ئەمەوەی کە چێژی شیعری بە شێوەیەکی وەرگانی بە وەڵامەوە بەندە، نەک بە پرسیار. ئەو شەڕە بە دژی پرسیارکردن دەکەوێتەوە. ئەو شەڕە جەخت لەوە دەکاتەوە کە چێژی پەیوەست بە شیعر هەر تەنها بە وێنە و بیستنەوە بەندە، وا دەکات کە شیعر هەر تەنها گۆرانی گوتن بێت و هیچ پەیوەندیەکی بە لێوەردبوونەوە نەبێت. ناکوێکیەکەش لەوەدایە کە هیچ قۆناغێکی شیعری عەرەبی نابینی وەگەو قۆناغی ئێستای ئێمە غەرقی نەزانی بوو بێت. ئەدۆنیس ئێستای شیعری عەرەبی چۆن دەبینێت، بە تایبەتی لە ڕۆبەڕووبوونەوەی ئەدەبێکدا کە پشت بە وێنە دەبەستێت؟ ئایا وەک دەڵێن بەڕاستی ئێمە لە زەمانی ڕۆماندا دەژین؟ ئەدۆنیس بە کورتی من پێم وایە لە نێو عەرەب بەهرەی شیعری زۆر هەیە، بەڵام ئەزموونی مەزن لە شیعردا کەمە. ئەگەر بەم شێوەیە بڕوات شیعری عەرەبی لە پرسیاری هەبوونایەتی کورد دەبێتەوە.
دەبێت سەرچڵی بکات لەوەی لە نێو مۆدەیەک لە مۆدە کۆنەکان دەمێنێتەوە، ئەگینا زۆر بە خێرایی تازەگەری هەڵی دەوەشێنێت. هەروەها دوور لە بنەما سەرەکیەکەی زمان و شعر و فکر و مرۆڤ و حەقیقەت وەک زیندانی کراو دەمێنێتەوە. ئایا ئەو ئاسۆتیۆریۆی کە تۆ لە ڕێگای شعری عەرەبی و شاعرانی عەرەبیەوە دەیبینیت بە کەڵکیەوە دێت لایەنێک بۆ تیۆری عەرەبی پێکپێنن؟ ئەدۆنیس: من دژی تاکلایەنیم، واتە وەک گەوەی کە بیرۆڕایەک خۆی بەسەر ئەوانی دیکە دابتات. من لەگەڵ فرەیی و ڕەنگاوڕەنگی و جۆراوجۆریم، چونکە ڕێگە بۆ خوێنەر و نووسەریش خۆش دەکات کە واقع بە هەموو ئاست و ڕۆکانی ببینن. من وەک کەسێک دەخوازم کە بۆچوونی جیاجای زۆر لە ئارادا هەبێت و بۆ ئەوەی سوودیان لێوەرگرم، هەروەها بۆ ئەوەی جۆرێک لە نکۆڵیکردن بێتە ئاراوە، تاوەکو وام لێ بکات بیر و بۆچوونەکانم بەهێزتر بکەم، ڕێڕەوی بیرکردنەوەم باشتر بکەم. من بانگەشێوە ناکەم کە بیر و بۆچوونەکانم ببێتە تاکە بیر و بۆچوونێکی باو، ئەوە ڕاست نییە. من بانگەشەی نماکردنی چەندان تیۆری جۆراوجۆر دەکەم بۆی دراسی شعری عەرەبی و واقعی عەرەبی پێ بکرێت. لێرەدا هەندێک لە هەوڵ و پرۆژەی ڕخنەیی بەرچاو دەکەوێت کە زۆر جار خۆی پێ لە خودی داق گەورەترە. ئەدۆنیس: ڕاستە لێرەدا بۆچوونی جۆراوجۆر هەن، بەڵام بەنیسبەت من ناگەنە و ئاستە لە تێگەیشتن کە من ئاگاداریانم لەسەر و بنەمایە لەگەڵیان جیاوازم، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا پێویستە لێرەدا جۆراوجۆری هەبێت، چونکە جۆراوجۆری بیرۆڕا زۆر لە تاکە بیرۆڕایەک باشترە. وا باشە لێرەدا ئاماژە بە یەکێک لە جیاوازیە جەوهەرەکانی شیعری عەرەبی و شیعری خۆرئاوایی بکەم، ئەوەی دواییان لەسەر جیابوونەوە لە واقع و سروشت وەستاوە، وەسیلە نییە بۆ هیچ شتێک. منیش دەمەوێت لە دەرەوەی واقعەوە سەیری شیعری عەرەبی بکەم، چونکە شیعر قسە لە حەقیقەت ناکات، بەڵکو ئەوە حەقیقەتە لە شیعر و لە ڕێگەی شیعرەوە قسە دەکات. لە نێوان شێوەکانی تعبیرکردنی مرۆیدا شیعر وەک مۆسیقا توانایەکی گەورەی بۆ بەناوداچوونی شەوەکانی مانادا هەیە. شیعر ئازادانە لە ژینگەیەکی پرسیار و بە دوواداچووندا جەولە دەکات. لە ژیانی ئەدۆنیسدا هاوسەنگی و پەرتی هەیە. چۆن دەیان بینیت؟ ئەدۆنیس لەو بڕوایەدامە کە شیعر لەگەڵ هەموو شتەکاندا هاوسەنگ بێتەوە، واتە لەگەڵ هەموو شتەکاندا لە هێڵێکی هاوسەنگدایە. هەندێک جار ئەو هاوسەنگیانە پێچەوانە دەکەوێتەوە بە شێوەیەک ستونی تەجاوز دەکرێن. شیعر وەک خۆشەویستی و باو ڕووناکی و خۆروایە، دەکەوێتە دەرەوەی وەسفەکانەوە، دەکەوێتە دەرەوەی سنوورەکانەوە، وەگەوەی ئاگایەکی ڕەمەکی نێو جەستە و عەقڵی مرۆڤ پێت وایە. هەروەها ئاگایەکی ڕەمەکی نێو سروشت و دنیایە، بۆیە توانای ئەوە هەیە کە لەگەڵ هەموو شتەکاندا هاوسەنگ بێتەوە. لە هەمان کاتیشدا لە توانایدا بەستونی دابەزێ و هەموو شتەکان ببڕێت جگە لە سیستم و دامەزراوەکان نەبێت، چونکە ئەوان لە زەمەنی سوودگەرایدا پراگماتی دەژین و لە زۆربەی کاتدا حەقیقەت لایەن وەک زەرورەت تەماشا ناکرێت، بەڵکو ئەوەی زەروری دەکەوێتەوە درۆکردن و خەڵەتاندنە. لای من شیعر و سیستەم و دامەزراوەکان لە میانی پەردبوونەکاندا دێنە ژماردن. گوتت ئیسلام دۆزێکی گەورەیە، بەرگری تۆ لە ئیسلام کامانەیە؟ ئەدۆنیس: من لە ئیسلامدا لایەن ڕۆشنبیری وەردەگرم و بە شێوەیەکی ڕۆشنبیری بەرگری لێ دەکەم. ئەو یەکێتە ڕۆشنبیریەی کە من لە ئیسلامدا دەیبینم لە قورئانی پیرۆز ئەو دەست پێ دەکات، چونکە دەقێکی کۆگیرە و ڕۆشنبیری ئاینەکانی یەهودی و مەسیحی و هەروەها ڕۆشنبیریە نەئاینەکانی وەک یۆنانی و ئەوانی دیکەی لە خۆگرتووە. بۆ ڕۆحی مرۆڤایەتی کۆکەرەوەیە. بە بڕوای من گەورەترین هەڵەی موسڵمانانی ئەمڕۆ ئەوەیە کە خوێندنەوەیکی ڕۆشنبیری بۆ ئەو مانای ناکەن کە قورئان دەیخاتە ڕۆ. بەڵام خاڵی دوم کە لە ڕێگەیەوە بەرگری پێ لە ئیسلام دەکەم پەیوەندی بە ئەوی دیکەوە هەیە. من وای دەبینم کە ئەوی دیکە بە تایبەتی بەنیسبەت ئیسلام ڕەگەزێکی پێکهاتەیە لە کۆی ڕەگەزەکاندا بە تایبەتی لە فەلسەفە، ئەو فەلسەفەی کە بۆ چوون و دیدی بۆ دنیا دەکەوێتە سەر ئەو یەکێتیەی کە لە نێوان ئەوەی پێی دەڵێن نەقڵ کە ئاینی ئیسلام نوێنەراتی دەکات و ئەوەی پێی دەڵێن عەقڵ کە ڕۆشنبیری یۆنانی نوێنەراتی دەکات. بەڵام ڕەگەزی سێم لە ڕۆشنبیری ئیسلامدا تەسەووفە، ئەگەرچی بیرکردنەوەی داخراو لە ئیسلامدا وەک بەشێک لە خۆی تەماشا ناکات، بەڵام من پێم وایە تەسەووف لە کەشوهەوای ڕۆشنبیری ئیسلامی هاتووەتە دنیاوە. ئەو ئەزمونێکی بلیمەتانە و بێهاوتا و گەردوونی و مرۆیە. ئەوە یەکێکە لەو ڕەگەزە سەرەکیانەی کە من لە ڕێگەیەوە بەرگری پێ لە ئیسلام دەکەم، بەڵام بەبێ ڕەخنەگرتن لە تەویلی باو ناتوانم بەرگری لێ بکەم. بە بڕوای تۆ کەی شاعیر دەکاتە قۆناخی ڕەگرنەگرتن لە خۆ؟ ئەو پێوانانە کامایە کە دەبێ پێیەوە پەیوەست بێت؟ ئەدۆنیس: هەموو شاعرێکی حەقیقی کاتێک قەسیدەیەک دەنووسێت ڕەخنە لە خۆگرتن پرۆسێسە دەکات. شعر لەگەڵ گۆڕانکاریدا لە بەیەک گەیشتندایە. بەم جۆرە شاعر ناتوانێت بۆ چوونی پێشووی دووبارە بکاتەوە. شاعر هەر کە دەنووسێت هەنگاوێکی دیکەی پێشکەوتوتر بەرەو بابەتێکی دیکە داهاوێژێت،
بەڵام ناتوانێت ئەو هەنگاوە بەبێ ڕەخنە بهاوێت نەگەر ڕەخنە لە دنیا بەڵکو ڕەخنە لە خودی خۆشی دەگرێت. لەسرە ماستە گوتم و دووباری دەکەمەوە کە قەسیدە هەر تەنها پرسیارێکی دەربڕاو نییە بەرامبەر دنیا بەڵکو پرسیارێکی دەربڕاویشە بەرامبەر شیعر و شاعیر. گەورەترین ڕەخنەگری شاعری خودی خۆیەتی، شاعیر گرنگترین ڕەخنەی خۆیەتی، چونکە ئەو لە هەموو کەس باشتر خۆی دەناسێت وا بێتەجێ ئەو حکومە سەخت بێت بەڵام ئەوەی نکۆڵی لەو سەختیە ناکات هەر ئەو حکومی ڕاستی پێیە. تۆ قسەت لە پەیوەندی شعر بە چەمکی ناسنامە کرد، بەڵام ئایا ناسنامە میراتە بە هەموو ئەو جیاوازیانی کە لە خۆی داهەڵی گرتووە یان داهێنانێکی بەردەوامە؟ ئەدۆنیس: ناسنامە دەشێت دابهێنرێت. ئەو ناسنامەی کە ناوی هەڵگرتووە ناسنامەیەکی ڕووکار ئامێزە چونکە گرنگ ناوەڕۆکی ئەو ناوە و بەهای ئەو ناوەیە. ئایا ناوەڕۆکی ناسنامە منداڵێتیە یان دوای ئەوە یان ناوەڕۆکێکی خۆشەویستی لە خۆگرتووە؟ کەواتە تۆ لە نێو ئەو ناوە لە دنیایەکدا دەژیت کە کۆتایی دیار نییە، هەتا بە مردنیش لە ناو ناچێت، چونکە ئەوەی دەقی مردن دەنووسێتەوە و ڕەشی ناکاتەوە. چەندان لە شاعران لە ناو چوونە و ئێمە لە ڕێگەی دەقەکانیانەوە باشتر لەوەی کە لە ژیاندا بوون دەهەناسین. کەواتە ناسنامە بەو مانایە دەزوڵێتەوە، نەک هەرهێندەش بەڵکو دەشگۆڕێت. بۆ نموناگەر ئێستا لێت بپرسن هەست دەکەیت کام قۆناغ لە قۆناغەکانی ژیانت تەعبیر لە تۆ دەکات؟ ئەو قۆناغی کە تەعبیر لە تۆ دەکات لەو خاڵە پێکاتوە کەمانەی ناسنامەی تۆی هەڵگرتووە، ئەو خاڵەش قابلی گۆڕانە. ئەگەر قۆناغێکی قوڵتر مانایەکی نوێی بە ژیانت بەخشی ناسنامەکەت بەرەو ئەوە دەگوازرێتەوە. ناسنامە کەراوەیە و میرات نییە. بەو مانایە مرۆڤ وەک موسڵمان لەدایک نابێت بەڵکو دەبێتە موسڵمان، چونکە ئەگەر وەک موسڵمان لەدایک بێت ئەوە هەموو کەس وەک یەکە. کەواتە ناسنامە بەردەوامیە. مەزنترین شوێنیش کە بۆ بەردەوامی تیادا دەرکەوێت شیعرە. بۆچی لە خوێندنەوەی قەسیدەی گۆڕێک لە پێناو نیویۆرک کە ساڵی 1970 بڵاو بۆتەوە ترسدا دەگرێت لەبەرەوەی کە دەرکەوتنی ڕووداوی 11 سێپتەمبەری لێکەوتەوە بوو بە واقع؟ ئەدۆنیس: تەواو وایە. هەندێک جار بەهۆی ئەوە مرۆڤ لە جێبەجێبوونی خەونەکانی دووچاری سەختگیر دەبێتەوە. ئەوە شتێکی ترسناکە، وای لێ دێت لە خۆی دەترسێت. کاتێک شاعر بە شێوەیەکی ڕەمەکی شتێک دەڵێ و پاشا دەبینێت ئەو شتێک کە بە ڕەمەکی گوتوێتی لە واقعدا جێبەجێ بووە، چۆن لە خوێندنەوەی ناترسێت. من نامەوێت ئەوەی پێشبینی دەکەم لە واقعدا جێبەجێ بکرێت، چونکە ئەگەر جێبەجێ بکرێت هەست دەکەم ئیتر وەستاوم، ئیتر کۆتاییم هاتووە، یان وەگەوە وایە کە ببمە بوونەوەرێکی دیکە. دەمەوێت هەروە بمێنمەوە ڕوبەڕووی واقع ببمەوە و بەیانی خاڵی پرسیار و شوێنی درەوشاوم بێت، نەک شوێنی جێبەجێبوونی خەونەکانم. ئەگەر جێبەجێ بوو ئیتر خەمدام دەگرێت. هەندێک جار لە پاڵەو قەسیدەی کە بڵاوی دەکەیتەوە لە ڕۆژنامەکاندا تابلۆی شێوەکاری دەبینین. ئایا کۆلاژ بەنسبەت تۆ چ دەکەێنێت؟ ئەدۆنیس: بەڕێکەوت بەو کارە هونەریانە هەڵساوم. من بۆ کۆلاژ ناوێکم داهێنەوە، ئەویش ڕەقیمەیە. ڕەقیمە لە زمانی عەرەبیدا ڕەقەنە، بۆ ڕەنگ و نووسین لە هەمان کاتدا بەکاردێت. من بە درێژایی کات ئەوم کەشف کرد، ئەوەی کە من ناتوانم بە شیعر و پەخشان بڵێم وا ڕێک دەکەوێت کە بە ڕێگەی دیکە لە هونەری ڕەقیمەدا بێخەمەڕوو. لەوێەوە کەشفم کرد کە ئەوەی لە ڕەقیمە کاری لەسەر دەکەم، چونکە جیاوازە سەرنج و خۆشەویستی کەسانێکی زۆری بۆ خۆی ڕاکێشاوە. ڕەنگە ڕۆژێکدا بێت واز لە شیعر بێنم خۆم بۆ کاری ڕەقیمە تەرخام بکەم. ئەزمونت لە کتێبخانەی ئەسکەندەریا وەک لێکۆڵەرەوەیکی مقیم هیچ کەڵکێکی بۆ بەرەو پێشبردننی توێژینەوەی معریفەی عەرەبی هەیە؟ ئەدۆنیس: من لەسەر کۆمەڵێک ئاست زۆر بە کەڵکی دەزانم. یەکەم لەسەر ئاستی معریفەی ئەکادمی، ئەو کەشەی کە لێرە بۆ توێژەر خۆش دەکرێت و دەوڵەمەندی کتێب و جۆراوجۆری و بە ئاسانی بەدەستهێنانیان ڕێگا بە توێژەر دەدات بۆ دراسەکردن بکەوێتە پانتایەکی بەرفراوانەوە، چونکە لێرەدا کتێب بە ئاسانی بەدەست دێنرێت. دووەم پەیوەندی لەگەڵ لێپرسراوانی کتێبخانە زۆر باشە، چونکە هەر تەنیا ڕێگامان بۆ ناسینی ڕوخساری زانستی خۆش ناکەن، بەڵکو ڕۆمرۆیەکانیشمان پێدەناسێنن، وەگەوەی کە کۆمەلگایەکی بچووکراوەمان لە دابوونەریت و بەهای جیاواز پێ بناسێنن. سەرڕای ئەوەی ڕێگامان بۆ خۆش دەکەن کە کەسایەتیەکان بناسین. هەموو کەسانی لێرەدا دەیان ناسیت شتێک دەخانە سەر کەسێتی و معریفەکەت. ئەوە هەر تەنها کتێبخانە نییە، بەڵکو بەشێکە لە شنگەی ڕۆشنبیری کە بەر لە مێژوو تا دەگاتە ئەمڕۆ لە ئەسکەندەریا دەیبینین. بۆ من دەرفەتێک بوو کە توانیم لە ڕێگای بوونم لێرەدا پێی بۆ مێژوە بەرم. ئەسکەندەریا مێژووەکی ڕەسەن و شارێکی زۆر ڕەسەنە، بەسەر حەوزی ناوەڕاست نەگەڕێندا، بەڵکو گرنگتری شاری ناوەڕاستە. هەر تەنها حەوزێکی خۆرەڵاتینە، بەڵکو لە حەوزی خۆرئاوایشدا. ئەسکەندەریا پایتەختی ڕۆشنبیریە گەورەکانە. سەرچاوە دالی عاسم لە ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕۆژی
23/11/2006 ئەو گفتوگۆی ئەنجام داوە و منیش وەرم جێڕاوە. گفتوگۆی 11 ئەدۆنیس بەبێ ڕخنەگرتن لە تەویلی باو ناتوانم بەرگری لە ئیسلام بکەم. ئەدۆنیس وەک میوانی کتێبخانەی ئەسکەندەریە لە بەرنامەی توێژەری موقیم 10 ڕۆژانی بەسەر برد. ئەو بەرنامەیە لە تەواوی دنیادا میوانداری ئەو توێژەرانە دەکات کە لە بواری کەلەپور و فیکر کار دەکەن. ئەدۆنیس لە ڕێگای 4 لێکچەر کە بەرنامەکەی لە خۆگرت بوو چەندان پێداچوونەوە و دووبارە خوێندنەوەی بۆ فکر و دنیابینی تایبەت بە مەسەلەکانی شیار و کەلەپور بە ئەنجام گەیاند. هەروە قسەی لە ستاتیک و داینامیک کرد کە کتێبە بەناوبانگەکەی لەژێر ئەو ناونیشانە لە هەفتاکاندا بڵاو کردوتەوە، وەک چۆن لەسەر ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سیاسی لەبارەی چێژی شیعریەتی عەرەبی و سەرچاوەکانی و پەیوەندی شیعر بە فکر و ناسنامە دووە. لە پەراوێزی و سەردانیدا ڕۆژنامەی شەرق لەوسەد لەگەڵ ئەدۆنیس قسەی لەبارەی هاوسەنگی و پەرتیەکانی ژیانی کرد. پەیوەندی ئەو بە کۆلاژ و خەونەکانی ئەدۆنیسی و دانی بەوە دانا کە ئەو هونەرە دوای شەعر لای ئەو سەر هەڵدەدات. هەروەها قسەی لە خەونەکانی کرد و ترسی خۆی لەبارەی جێبەجێبوونی خستە ڕوو. ئەو ترسی ئەدۆنیس لە هەستکردن بە وەستان و کۆتایی هاتن دێت. ئەوەش دەقی گفتوگۆکەیە. تا چ مەودایەک دووالیزمی ستاتیک و داینامیک دەبینیت کە تۆ وەگەوەی کە بۆ چاوپێخشاندنەوە دروست بکەوێتەوە برەوی پێدەدەیت. ئایا هەست ناکەیت گۆڕانکاریە کەڵەکەبووەکانی معریفە کە ئەمڕۆ قسەی لێ دەکرێت تەجاوزی ئەو مەسەلەی کرد بێت؟ ئەدۆنیس بۆ بەدواداچوونی کەلەپوری عەرەبی و ئەوانی دیکە کۆمەڵێک میتۆد هەیە کە دەشێت توێژەر کاریان لەسەر بکات، بەڵام من هەتاوەکو ئێستا مەیلی بەکارهێنانی ئەو دوو زاراوەیە دەکەم، چونکە لە ڕێگەی ئەوانەوە لە چەنگی میتۆد دەربازم دەبێت و ڕێگەی بەدواداچوونم بۆ خۆشتر دەکەوێتەوە. ڕەنگە میتۆد وەک پەردەپۆشکردن بکەوێتەوە یان وەک کۆت و بەند، چونکە بەکارهێنەرەکەی بەرەو ئاراستەیەکی دیاریکراو دەبات، وەک چۆن زۆر لە مەسەلەکانیش بەرەو سنووربەندی دەکاتەوە، یان تاکە بۆ چوونێک کە لەگەڵ بنەماکەیدا دێتەوە یان لەگەڵ پێداویستی میتۆدەکە ڕێک دەکەوێت بەسەر ئەوانی دیکەدا دەسەپێت. بەڵام زاراوەی ستاتیک و داینامیک بۆی لە هەموو لایەکەوە شتەکان ببینیت ئازادیەکی زیاتر دەبەخشێت، وەک چۆن ڕێگا بۆ تواناکان دەکاتەوە تاکو دەست بەسەر شتەکاندا بگرێت و بە شێوەیەکی بەرفراوان لە مەسەلەکان قوڵ بێتەوە. بۆیە دووبارەی دەکەمەوە کە من هەتاوەکو ئێستا مەیلی بەکارهێنانی ئەو دوو زاراوەیە دەکەم. ئایا ئەو مەسەلەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێستا ناوەڕۆک بۆتە پەراوێز و پەراوێز بۆتە ناوەڕۆک؟ ئەدۆنیس ڕەنگە و دەستەواژەیە جۆرێک لە شاردنەوەی پێبێت. من گوتم دیوانی شیعری عەرەبی توانایەکی وامان پێدەبەخشێت کە ئەوەی لە ڕابردوو وەک پەراوێز سیر دەکرا ئەمڕۆ وەک ناوەڕۆک تەماشا بکرێت، واتە دنیابینی نوێ بەو بۆنەیە پەیوەست نییە کە قەسیدەکەی تیادا گوتراوە، جاچە پێداگوتن بێت یان لاوەندنەوە و لالانەوە، بەڵکو دنیابینی نوێ مەیلی بەلای گرنگیدانی دەقەوەیە، بە جوانکاری دەق و بنیاتنانی زمانی هونەری و ئەو ئاسوانەی کە دەق بەڕووی خوێنەردا دەیکاتەوە. بێ ئەوەی بیر لە بۆنەکان بکاتەوە، دیوانی عەرەبی بۆ ئەوە هاتووە تاوەکو دەقێک بەرامبەر خوێنەر بکاتەوە کە لە بۆنەکان دەربازیان بووە و پشت بە پێهەڵدان نابەستن، وەک چۆن پشت بە هەموو کەرەستە کۆنانە نابەستن کە شاعیر بەکاری دەهێنێن. بەم واتایە من گوتم ئەو پەراوێزە شیعریەی کە لە ڕابردوو بە پەراوێزکراوی مابەوە بۆتە بنەما و بەرەو ناوەڕۆک گۆڕاوە. هەندێک لە ڕەخنەگران وای دەبینن کە تازەگەری ئەدۆنیسی تازەگەریەکی زیاتر زمانەوانیە و کەمتر پەیوەندی بە واقعەوەیە. بۆ نمونە ئەو قەسیدەی دوایت کە لەبارەی دوژمنکارانەی ئیسرائیل بەسەر لوبنانەوە نووسیوتە، خوێنەر وا هەز ناکات کە لەبارەی جەنگەوە قسە دەکەیت، بەڵکو وەکەوە وایە کە لەبارەی جەنگێکی گەردوونیەوە قسە بکەیت، واتە پەیوەندێکی زیندوی بە واقعەوە نییە. ئایا زمان لای تۆ تەنها ئایکۆنە؟ ئەدۆنیس بێگومان من زۆر گرنگی بە زمان دەدەم، ئەوە شتێکی دیارە و من جەختی لێ دەکەمەوە. من نازانم چۆن زمان و واقع لە یەک جا دەکەینەوە، مانێ لە یەک جابوونەوەی ئەو زمانی کە پێی دەنووسم و ئەو واقعی کە قسەی لەسەر دەکەم چییە؟ من هیچ لەوە تێناگەم، چونکە من هیچ نابینم. ڕەنگە وزەی زمان و بەرزی و دەوڵەمەندی زمان خەیاڵێک بە خوێنەر ببەخشێت، خەیاڵێک کە واقع تەواو پەردەپۆشی دەکات،
بەڵام ئەوە لە توندوتوژی واقع و ئاڵۆزەکانی واقع ئەوەیە لەو ترسەدایە کە واقعی لەسەر بەندە. واقع ئەوەندە ساکار نییە تاوەکو زمان ساکار بکەوێتەوە. واقع ئاڵۆز و ئاوێتەیە و لە چەندان چینی جۆراوجۆر پێکاتوە. بۆی ئەو زمانەی کە واقع دەپشکنێت بەڕای من پێویستە ئەویش بۆ خۆی ئاوێتە و دەوڵەمەند و بەهێز بێت و لە چەندان چین و جۆراوجۆر پێکات بێت. ئەگەر بە زمانێکی ساکار تعبیر لەوە بکەین کە لە فەڵەستین ڕوودەدات بەڕای من دەکەوینە واقعێک کە ئاستەکەی نزمە. شاعیر بەلای کەمی پێویستە تەواوی واقع تێکەڵ بە زمانەکەی خۆی بکات بۆ شتێک لەبارەی ئەو واقعە بخاتە ڕوو لە هەمان کاتیشدا واقع دووبارە بنیاد بنێتەوە. بەگشتی نمونەی ئەو پرسیارانە ئەو کەسانە دەیکەن کە بۆچوونی تایبەتیان لەبارەی پەیوەندی زمان و واقعەوە هەیە. من ڕێز لەو بیرۆڕا دەگرم، بەڵام پێم وایە کە ئەو مەسەلەیە پێویستی زۆرتر بە لێبوردبوونەوە هەیە. ئایا تۆ لە قەسیدەکانتدا بایەخ بە تەمومژی دەدەیت؟ ئەدۆنیس: بایەخ بە تەمومژ نادەم. واقع بۆ خۆی تەمومژاویە. کاتێک شاعیرێک دەیەوێت بە ساکاری و ڕووەک ئامێزانە بیخاتە ڕوو وەک ئەوەیە کە ناپاکی لێ بکات. بەڕای من دەبێت خوێنەر بۆ وێنەیە ڕازی نەبێت کە شاعیر بە شێوەیەکی سادە پێشکەشی دەکات. قەسیدەش نابێت بە جۆرەی خوێنەر بێت، بەڵکو پێویستە بە نێو ئاڵۆزەکانی واقع و گرفتەکانی واقعەوە بێتەوە. هەروە پێویستە شاعیرەوە نەبێت کە خوێنەر پەراوێزی دەکات، بەڵکو دەبێت لەوەی کە قابلی تێگەیشتنە دوورتر بڕوات. گرفتی ئێمەوەی کە چێژی شیعری بە شێوەیەکی وەرگانی بە وەڵامەوە بەندە، نەک بە پرسیار. ئەو شەڕە بە دژی پرسیارکردن دەکەوێتەوە. ئەو شەڕە جەخت لەوە دەکاتەوە کە چێژی پەیوەست بە شیعر هەر تەنها بە وێنە و بیستنەوە بەندە. وا دەکات کە شیعر هەر تەنها گۆرانی گوتن بێت و هیچ پەیوەندیەکی بە لێوەردبوونەوە نەبێت. ناکوێکیەکەش لەوەدایە کە هیچ قۆناغێکی شیعری عەرەبی نابینی وەک ئەو قۆناغی ئێستای ئێمە غەرقی نەزانی بوو بێت. ئەدۆنیس ئێستای شیعری عەرەبی چۆن دەبینێت؟ بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی ئەدەبێکدا کە پشت بە وێنە دەبەستێت. ئایا وەک دەڵێن بەڕاستی ئێمە لە زەمەنی ڕۆماندا دەژین؟ ئەدۆنیس: بە کورتی من پێم وایە لە نێو عەرەب بەهرەی شیعری زۆر هەیە، بەڵام ئەزموونی مەزن لە شیعردا کەمە. ئەگەر بەم شێوەیە بڕوات شیعری عەرەبی لە پرسیاری هەبوونایەتی کورد دەبێتەوە. دەبێت سەرچڵی بکات لەوەی لە نێو مۆدەیەک لە مۆدە کۆنەکان دەمێنێتەوە، ئەگینا زۆر بە خێرایی تازەگەری هەڵی دەوەشێنێت. هەروەها دوور لە بنەما سەرەکیەکەی زمان و شعر و فکر و مرۆڤ و حەقیقەت وەک زیندانی کراو دەمێنێتەوە. ئایا ئەو ئاسۆتیۆریۆی کە تۆ لە ڕێگای شیعری عەرەبی و شاعرانی عەرەبیەوە دەیبینیت بە کەڵکی ئەوە دێت لایەنێک بۆ تیۆری عەرەبی پێکپێنن؟ ئەدۆنیس: من دژی تاکلایەنیم، واتەوە گەوەی کە بیرۆڕایەک خۆی بەسەر ئەوانی دیکە دابدات. من لەگەڵ فرەی و ڕەنگا و ڕەنگی و جۆرا و جۆریم، چونکە ڕێگە بۆ خوێنەر و نووسەریش خۆش دەکات کە واقع بە هەموو ئاست و ڕۆکانی ببینن. من وەک کەسێک دەخوازم کە بۆچوونی جیاجای زۆر لە ئارادا هەبێت و بۆ ئەوەی سوودیان لێوەرگرم، هەروەها بۆ ئەوەی جۆرێک لە نکۆڵیکردن بێتە ئاراوە، تاوەکو وام لێ بکات بیر و بۆچوونەکانم بەهێزتر بکەم، ڕێڕەوی بیرکردنەوەم باشتر بکەم. من بانگەشێوە ناکەم کە بیر و بۆچوونەکانم ببێتە تاکە بیر و بۆچوونێکی باو. ئەوە ڕاست نییە. من بانگەشەی نماکردنی چەندان تیۆری جۆراوجۆر دەکەم بۆی دراسی شیعری عەرەبی و واقعی عەرەبی پێ بکرێت. لێرەدا هەندێک لە هەوڵ و پرۆژەی ڕەخنەیی بەرچاو دەکەوێت کە زۆر جار خۆی پێ لە خودی داق گەورەترە. ئەدۆنیس: ڕاستە لێرەدا بۆچوونی جۆراوجۆر هەن، بەڵام بەنسبەت من ناگەنە و ئاستە لە تێگەیشتن کە من ئاگاداریانم لەسەر و بنەمایە لەگەڵیان جیاوازم، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا پێویستە لێرەدا جۆراوجۆری هەبێت، چونکە جۆراوجۆری بیرۆڕا زۆر لە تاکە بیرۆڕایەک باشترە. وا باشە لێرەدا ئاماژە بە یەکێک لە جیاوازیە جەوهەرەکانی شیعری عەرەبی و شیعری خۆر ئاوایی بکەم، ئەوەی دواییان لەسەر جیابوونەوە لە واقع و سروشت وەستاوە. وەسیلە نییە بۆ هیچ شتێک. منیش دەمەوێت لە دەرەوەی واقعەوە سەیری شیعری عەرەبی بکەم، چونکە شیعر قسە لە حەقیقەت ناکات، بەڵکو ئەوە حەقیقەتە لە شیعر و لە ڕێگەی شیعرەوە قسە دەکات. لە نێوان شێوەکانی تعبیرکردنی مرۆیدا شیعر وەک مۆسیقا توانایەکی گەورەی بۆ بەناوداچوونی شەوەکانی مانادا هەیە. شیعر ئازادانە لە ژینگەیەکی پرسیار و بە دوواداچووندا جەولە دەکات. لە ژیانی ئەدۆنیسدا هاوسەنگی و پەرتی هەیە. چۆن دەیان بینیت؟ ئەدۆنیس: لەو بڕوایەدامە کە شیعر لەگەڵ هەموو شتەکاندا هاوسەنگ بێتەوە، واتە لەگەڵ هەموو شتەکاندا لە هێڵێکی هاوسەنگدایە. هەندێک جار ئەو هاوسەنگیانە پێچەوانە دەکەوێتەوە بە شێوەیەک ستونی تەجاوز دەکرێن. شیعر وەک خۆشەویستی و باو ڕووناکی و خۆروایە، دەکەوێتە دەرەوەی وەسفەکانەوە، دەکەوێتە دەرەوەی سنوورەکانەوە، وەگەوەی ئاگایەکی ڕەمەکی نێو جەستە و عەقڵی مرۆڤ پێت وایە. هەروەها ئاگایەکی ڕەمەکی نێو سروشت و دنیاە.
بۆیە توانای ئەوە هەیە کە لەگەڵ هەموو شتەکاندا هاوسەنگ بێتەوە. لە هەمان کاتیشدا لە توانایدا بەستونی دابەزێ و هەموو شتەکان ببڕێت جگە لە سیستم و دامەزراوەکان نەبێت، چونکە ئەوان لە زەمەنی سوودگەراییدا پراگماتی دەژین و لە زۆربەی کاتدا حەقیقەت لایەن وەک زەرورەت تەماشا ناکرێت، بەڵکو ئەوەی زەروری دەکەوێتەوە درۆکردن و خەڵەتاندنە. لای من شیعر و سیستەم و دامەزراوەکان لە میانی پەردبوونەکاندا دێنە ژماردن. گوتت ئیسلام دۆزێکی گەورەیە، بەرگری تۆ لە ئیسلام کامانەیە؟ ئەدۆنیس: من لە ئیسلامدا لایەن ڕۆشنبیری وەردەگرم و بە شێوەیەکی ڕۆشنبیری بەرگری لێ دەکەم. ئەو یەکێتە ڕۆشنبیریەی کە من لە ئیسلامدا دەیبینم لە قورئانی پیرۆز ئەو دەست پێ دەکات، چونکە دەقێکی کۆگیرە و ڕۆشنبیری ئاینەکانی یەهودی و مەسیحی و هەروەها ڕۆشنبیریە نەئاینەکانی وەک یۆنانی و ئەوانی دیکەی لە خۆگرتووە. بۆ ڕۆحی مرۆڤایەتی کۆکەرەوەیە. بە بڕوای من گەورەترین هەڵەی مسلمانانی ئەمڕۆ ئەوەیە کە خوێندنەوەیکی ڕۆشنبیری بۆ ئەو مانایە ناکەن کە قورئان دەیخاتە ڕۆ. بەڵام خاڵی دوم کە لە ڕێگەی و بەرگری پێ لە ئیسلام دەکەم پەیوەندی بە ئەوی دیکەوە هەیە. من وای دەبینم کە ئەوی دیکە بە تایبەتی بە نیسبەت ئیسلام ڕەگەزێکی پێکهاتەیە لە کۆی ڕەگەزەکاندا بە تایبەتی لە فەلسەفە، ئەو فەلسەفەی کە بۆ چوون و دیدی بۆ دنیا دەکەوێتە سەر ئەو یەکێتیەی کە لە نێوان ئەوەی پێی دەڵێن نەقڵ کە ئاینی ئیسلام نوێنەرایەتی دەکات و ئەوەی پێی دەڵێن عەقڵ کە ڕۆشنبیری یۆنانی نوێنەرایەتی دەکات. بەڵام ڕەگەزی سێم لە ڕۆشنبیری ئیسلامدا تەسەووفە. ئەگەرچی بیرکردنەوەی داخراو لە ئیسلامدا وەک بەشێک لە خۆی تەماشا ناکات، بەڵام من پێم وایە تەسەووف لە کەشوهەوای ڕۆشنبیری ئیسلامی هاتووەتە دنیاوە. ئەو ئەزمونێکی بلیمەتانە و بێهاوتا و گەردوونی و مرۆییە. ئەوە یەکێکە لەو ڕەگەزە سەرەکیانەی کە من لە ڕێگەیەوە بەرگری پێ لە ئیسلام دەکەم، بەڵام بەبێ ڕخنەگرتن لە تەویلی باو ناتوانم بەرگری لێ بکەم. بە بڕوای تۆ کەی شاعیر دەکاتە قۆناخی ڕەگرانگرتن لە خۆ؟ ئەو پێوانانە کامایە کە دەبێ پێیەوە پەیوەست بێت؟ ئەدۆنیس: هەموو شاعرێکی حەقیقی کاتێک قەسیدەیەک دەنووسێت ڕخنە لە خۆگرتن پرۆسێسە دەکات. شاعر لەگەڵ گۆڕانکاریدا لە بەیەک گەیشتندایە. بەم جۆرە شاعر ناتوانێت بۆ چوونی پێشووی دووبارە بکاتەوە. شاعر هەر کە دەنووسێت هەنگاوێکی دیکەی پێشکەوتوتر بەرەو بابەتێکی دیکە داهاوێژێت، بەڵام ناتوانێت ئەو هەنگاوە بەبێ ڕخنە بهاوێت، نەگەر ڕخنە لە دنیا بەڵکو ڕخنە لە خودی خۆشی دەگرێت. لەسرە ماستە گوتم و دووباری دەکەمەوە کە قەسیدە هەر تەنها پرسیارێکی دەربڕاو نییە بەرامبەر دنیا، بەڵکو پرسیارێکی دەربڕاویشە بەرامبەر شیعر و شاعر. گەورەترین ڕخنەگری شاعری خودی خۆیەتی، شاعر گرنگترین ڕخنەی خۆیەتی، چونکە ئەو لە هەموو کەس باشتر خۆی دەناسێت. وا بێتەجێ ئەو حکومە سەخت بێت، بەڵام ئەوەی نکۆڵی لەو سەختیە ناکات هەر ئەو حکمی ڕاستی پێیە. تۆ قسەت لە پەیوەندی شاعر بە چەمکی ناسنامە کرد، بەڵام ئایا ناسنامە میراتە بە هەموو ئەو جیاوازیانی کە لە خۆی داهەڵی گرتووە یان داهێنانێکی بەردەوامە؟ ئەدۆنیس: ناسنامە دەشێت دابهێنرێت. ئەو ناسنامەی کە ناوی هەڵگرتووە ناسنامەیەکی ڕووکار ئامێزە، چونکە گرنگ ناوڕۆکی ئەو ناوە و بەهای ئەو ناوەیە. ئایا ناوڕۆکی ناسنامە منداڵێتیە یان دوای ئەوە یان ناوڕۆکێکی خۆشەویستی لە خۆگرتووە؟ کەواتە تۆ لە نێو ئەو ناوە لە دنیایەکدا دەژیت کە کۆتایی دیار نییە، هەتا بە مردنیش لە ناو ناچێت، چونکە ئەوەی دەقی مردن دەنووسێتەوە و ڕەشی ناکاتەوە. چەندان لە شاعران لە ناو چوونە و ئێمە لە ڕێگەی دەقەکانیانەوە باشتر لەوەی کە لە ژیاندا بوون دەهەناسین. کەواتە ناسنامە بەو مانایە دەزوڵێتەوە، نەکار هێندەش بەڵکو دەشگۆڕێت. بۆ نموناگەر ئێستا لێت بپرسن هەست دەکەیت کام قۆناخ لە قۆناخەکانی ژیانت تەعبیر لە تۆ دەکات؟ ئەو قۆناخی کە تەعبیر لە تۆ دەکات لەو خاڵە پێکاتوە کەمانەی ناسنامەی تۆی هەڵگرتووە، ئەو خاڵەش قابلی گۆڕانە. ئەگەر قۆناخێکی قوڵتر مانایەکی نوێی بە ژیانت بەخشی، ناسنامەکەت بەرەو ئەوە دەگوازرێتەوە. ناسنامە کەراوەیە و میرات نییە. بەو مانایە مرۆڤ وەک موسڵمان لەدایک نابێت، بەڵکو دەبێتە موسڵمان، چونکە ئەگەر وەک موسڵمان لەدایک بێت ئەوە هەموو کەس وەک یەکە. کەواتە ناسنامە بەردەوامیە. مەزنترین شوێنیش کە بۆ بەردەوامی تیادا دەرکەوێت شیعرە. بۆچی لە خوێندنەوەی قەسیدەی گۆڕێک لە پێناو نیویۆرک کە ساڵی 1970 بڵاو بۆتەوە ترسدا دەگرێت، لەبەرەوەی کە دەرکەوتنی ڕووداوی 11 سێپتەمبەری لێکەوتەوە بوو بە واقع؟ ئەدۆنیس: تەواو وایە. هەندێک جار بەهۆی ئەوە مرۆڤ لە جێبەجێبوونی خەونەکانی دووچاری سەختگیر دەبێتەوە. ئەوە شتێکی ترسناکە، وای لێ دێت لە خۆی دەترسێت. کاتێک شاعر بە شێوەیەکی ڕەمەکی شتێک دەڵێ و پاشا دەبینێت ئەو شتێک کە بە ڕەمەکی گوتوێتی لە واقعدا جێبەجێ بووە، چۆن لە خوێندنەوەی ناترسێت. من نامەوێت ئەوەی پێشبینی دەکەم لە واقعدا جێبەجێ بکرێت، چونکە ئەگەر جێبەجێ بکرێت هەست دەکەم ئیتر وەستاوم، ئیتر کۆتاییم هاتووە، یان وەگەوە وایە کە ببمە بوونەوەرێکی دیکە.
دەمەوێت هەروە بمێنمەوە ڕوبەڕووی واقع ببمەوە و بەیانی خاڵی پرسیار و شوێنی درەوشاوم بێت، نەک شوێنی جێبەجێبوونی خەونەکانم. ئەگەر جێبەجێ بوو ئیتر خەمدام دەگرێت. هەندێک جار لە پاڵە و قەسیدەی کە بڵاوی دەکەیتەوە لە ڕۆژنامەکاندا تابلۆی شێوەکاری دەبینین. ئایا کۆلاژ بەنسبەت تۆ چ دەکەێنێت؟ ئەدۆنیس: بەڕێکەوت بەو کارە هونەریانە هەڵساوم. من بۆ کۆلاژ ناوێکم داهێنەوە، ئەویش ڕەقیمەیە. ڕەقیمە لە زمانی عەرەبیدا ڕەقەنە، بۆ ڕەنگ و نووسین لە هەمان کاتدا بەکاردێت. من بە درێژایی کات ئەوەم کەشف کرد، ئەوەی کە من ناتوانم بە شیعر و پەخشان بڵێم وا ڕێک دەکەوێت کە بە ڕێگەی دیکە لە هونەری ڕەقیمەدا بێخەمەڕوو. لەوێەوە کەشفم کرد کە ئەوەی لە ڕەقیمە کاری لەسەر دەکەم چونکە جیاوازە سەرنج و خۆشەویستی کەسانێکی زۆری بۆ خۆی ڕاکێشاوە. ڕەنگە ڕۆژێکدا بێت واز لە شیعر بێنم خۆم بۆ کاری ڕەقیمە تەرخام بکەم. ئەزمونت لە کتێبخانەی ئەسکەندەریا وەک لێکۆڵەرەوەیکی موقیم هیچ کەڵکێکی بۆ بەرەو پێشبردننی توێژینەوەی معریفەی عەرەبی هەیە؟ ئەدۆنیس: من لەسەر کۆمەڵێک ئاست زۆر بە کەڵکی دەزانم. یەکەم لەسەر ئاستی معریفەی ئەکادمی، ئەو کەشەی کە لێرە بۆ توێژەر خۆش دەکرێت و دەوڵەمەندی کتێب و جۆراوجۆری و بە ئاسانی بەدەستهێنانیان ڕێگا بە توێژەر دەدات بۆ دراسەکردن بکەوێتە پانتایەکی بەرفراوانەوە، چونکە لێرەدا کتێب بە ئاسانی بەدەست دێنرێت. دووەم پەیوەندی لەگەڵ لێپرسراوانی کتێبخانە زۆر باشە، چونکە هەر تەنیا ڕێگەمان بۆ ناسینی ڕوخساری زانستی خۆش ناکەن، بەڵکو ڕۆ مرۆیەکانیشمان پێدەناسێنن، وەگەوەی کە کۆمەلگایەکی بچووکراوەمان لە دابوو نەریت و بەهای جیاواز پێ بناسێنن. سەرڕای ئەوەی ڕێگەمان بۆ خۆش دەکەن کە کەسایەتیەکان بناسین. هەموو کەسانی لێرەدا دەیان ناسیت شتێک دەخانە سەر کەسێتی و معریفەکەت. ئەوە هەر تەنها کتێبخانە نییە، بەڵکو بەشێکە لە شنگەی ڕۆشنبیری کە بەر لە مێژوو تا دەگاتە ئەمڕۆ لە ئەسکەندەریا دەیبینین. بۆ من دەرفەتێک بوو کە توانیم لە ڕێگای بوونم لێرەدا پێی بۆ مێژوە بەرم. ئەسکەندەریا مێژووەکی ڕەسەن و شارێکی زۆر ڕەسەنە، بەسەر حەوزی ناوەڕاست نەگەڕێندا، بەڵکو گرنگتری شاری ناوەڕاستە. هەر تەنها حەوزێکی خۆرەڵاتینە، بەڵکو لە حەوزی خۆرئاوایشدا. ئەسکەندەریا پایتەختی ڕۆشنبیریە گەورەکانە. سەرچاوە دالی عاسم لە ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕۆژی 23/11/2006 ئەو گفتوگۆی ئەنجام داوە و منیش وەرم جێراوە. دەریا، ڕێکخراوی دەریا. بۆ دەستەبەرکردنی زانیاری و ڕۆشنبیری بۆ کەم ئەندامان و دابڕاوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی ڕێکخراوی دەریا.